بەشی 21 لە خوێندنەوەی ڕۆمانی هەزارەشکەوت. پورە گوڵا لە قیندا شین و ڕەشەڵ گەڕاوە، نێوچاوانی وێ کێنا و هەموو بەندی لەشی دەلەرزێ، هەستا سەر پێ و لەو تووڕەتە گوڕاندی وتی: ئەوە تۆ دەڵێتی هەمزە بەک، پێ دوایە منیش ڕعیەتەکانی دیکەتم بەسەرمدا دەگوڕێنی؟ من ئەوان نیم، من گوڵام، گوڵەی مام کەریمم، لە ڕێی خوددا هاتووم، کوڕی تۆ و گاورێ بۆ من هیچ فەرقی نییە، من قینوکینەم لەو بریندارە هەر نییە. دەڵێ حەمەد دەست بەروەردەی تۆیە؟ بەڵێ. دەڵێ تۆ هانە داوە؟ بەڵێ من هانم داوە. من وتومە مەیەڵە زوڵمن لێ بکەن، زوڵم مەکەن، باواتان بەسەر نەیە. کوڕی تۆ زۆری بۆ ناموسی خەڵکی هێناوە، بووە بە نێری وردەماڵ، سەر بە ماڵی هەموو کەسێکدا دەکا، هەر ماڵی پیایی لە ماڵ نەبێت لە ژنەکانیان دەمرقێنە و سواریان دەبێ، ئاکاری ئاوە هەر دەبێت چاوەڕوانی شتی واشی لێ بکەین. پورە گوڵا وەکو لۆک گەرم بووە، چاوی بەستووە و زاری کردەوە کەف دەچێنێ. ئەوەی نەدەبوو بیڵێوتی، ڕووی لە چێخا کەریم کردوتی: هەمووی خەتای توێ، چێخای ناچێخا، ئەوانە بۆ ئەوە نابن، ئەوەیان سەریان دەشکێنێ، ئەوەی دەرمانیان دەکار بە چای تەماشای دەکەن، هەسە بن بەوە دەی هەستە زوو. چێخا هەستاوە سەر لەبەری دەگەڕێ و دەڵێ: کوڕە پورەی جان بە قوربانت بم قەیناکە، ئاغا دڵبریندارە قینی هەستاوە، تۆ لەبەر ئێمە هاتووی، لەبەر دڵی عەدلە خانم. عەدلە خانم دەستە ملانی بۆ ماچی دەکا، بە گریان و لێ دەپاڕێت و دەڵێ: پورەی جان جوابی هەمزە بەگ مەدەوە، تۆ من بناسە پورەی جان، لەبەر من، لەبەر حەما، بە خوتەی بەقەت عەتام خۆش دەوێ، حەمە و عەتا بۆ من هیچ جیاواز نین. مام حەسەن و مەلا کەریم هەمزە بەگیان بردووەتە دەرە و بەسەری دادن. هەمزە بەگ خاوبووەتەوە و هاتووەتە ژوورە و بێدەنگ دانیشتووە. پورە گوڵا بە دیار عەتاوە دانیشتەوە دەست بەکار بۆتەوە، عەتا زووزووە هۆشێتەوە لەسەر خۆ دەچێتەوە، ئەوەندەی دێتەوە هۆش بە ناڵە و هاوار عالەم و ڕاستەکە. پورە گوڵێ پرێسکە دەرمانی کۆکرۆتەوە، داوای خامی نەشۆرا و هێلکە و مێو دەکا، ئەوەی داوای کرد بۆیان هێنا، خامی بە زەردێنە شڵتە کێشا و لە شان و پشتینا، مێوی قاڵ کرد و خامی لە نێودا مشەمادا و لەسەر شەڵتا لە شکەستەی بەست. ڕووی کرد عەدلە خانم و لەسەر خۆتی: ئەگەر دەزولێ نەپسابێ باشە، شکستەکانی زۆر زوو یەکتر دەگرنەوە، بۆ وەرخەیانی بیبەنە شار، با حەکیم چای لێکە، نەیخەنە پچێ، بەیانی بیبن. ئەوانەی ڕاگەاند و بێ ماڵاوایی وە دەرکەوت. ڕۆژ لە هەموو لایەگاوا بووە، دوا بە دوای پورە گوڵا هەموو هەستان، هەمزە بەگ، چێخا شەریف، ڕەسوڵی نۆکەر و چێخا کەریمی گلداوە. وتی: بەیانی هەرسێکتان بە خەڵکی ئەو سێدێوە دەرکەون و چێ و ماڵێ لەو هەتیۆ بکەن، دیتانەوە لێ مەدەن، خۆم دەسمە پازگا شکایەتی لێ دەکەم، لەبیرتان نەچێ، سەری لە دێکۆم دەن، دەڵێن لەگە عەبەشێت نێوانی زۆر خۆشە. ڕەسوڵ بە پەلەوتی: قوربان ئەمڕۆ عەبە لەگە خۆمان بوو، ئێستاش لە حەوشەیە، دەیکەوا بێ لەو گەڕن، دەبڕۆن، بەیانی زووە دەرکەون. چێخا گەل وە دەرکەوتن، چێخا شەریف بەرەوکانی کوێرە ڕۆشتەوە، چێخا کەریم پورە گوڵی سوار کردی و بردیەوە بۆ کانی چوو، خەڵک بڵاوەیان کردووە. هەمزە بەگ و فەیزە درێژ بە دیار عەتاوە دانیشتوون، فەیزە سەری برتە بنگوێ هەمزە بەگ و قسەی بۆ دەجێڕێتەوە. ئەو شەوە ئەوەندەی عەتاوە هۆش دەهاتەوە، بە هاوار و ناڵا قەڵای وەسەر خۆی دەجێڕا و کەس وەنەوز لە چاوی نەچوو بوو. ئەحمەد فەڕاش و حەسەن مەیتەر لە پاش شێو خواردنەوە چوون لە دووی خوشکەکانی عەتا. ئەحمەد چووە بژوێ و حەسەن چووەتە کانی کەروێشکە. ڕێی ئەحمەد نزیک بوو، ئەو هەر شەوێ هاتەوە ڕێی حەسەن دوورە و نەگەڕاوەتەوە. بەیانی بەر لە تاوکەوتن ڕەسوڵی نۆکەر بە خەڵکی تازاوەوە لە دێوە دەرکەوتن، خەڵکی سێ دێ ماڵ و پیا و شاخ کەوتون و چێوماڵ لە حەمە دەگەڕێن. تاوبان بڵاوبووتەوە. حەسەن مەیتەر هاتووەتەوە، ئەحمەد و حەسەن و فەیزە درێژ لە حەوشە خەریکی هاوبەستنی کەژاون. هەمزە بەگ بەسەریانە وەستاوە، تەقە لە دەروازە هەستا، مام عەلی دەروازەی کردەوە. سێ سوار و پیادەیەک هاتنە حەوشە، ڕەشید خان و ناسکە خانم و سەعیدی نۆکەرە. پیاوێ دەستە جلەی ماینەکەی ناسکە خانمی گرتووە، سوارە لە چارەوێ دابەزی. ئەحمەد و حەسەن بە پڕتاوچوون و هەر یەک چارەوێکیان گرت و کێشانە تەویلە جڵەودار بە ماینەوە لە حەوشە وەستاوە. هەمزە بەگ دووسێ هەنگاو بە پیریانەوە چوە پێشێ، ناسکێ بە بانگ و سەڵات دەگری و خۆی دەڕنێ. هەمزە بەگ بۆ پێشیان کەوت و چوونە سەرێ. ڕەشید خان لە پەنجەرە بانگی جڵەودار دەکات: کەریم، تۆ بڕۆوە. کەریم پێوەی ئاو لە زاری وەردا سەری ماین بوو بەرەو بژوێ گەڕاوە. ئەحمەد و حەسەن و فەیزە کەژاوێن لاسپەڕەش هەڵبەستووە و چارەوەی فەرمانی ئاغا بەجێدێنن. هەمزە بەگ لە پەنجەرەوە بانگی کردن: وەرە عەتا بەر نەخوارێ، باوە درەنگ دەکەوین.
هەرسێ چوونە ژوورێ 4 دەستان ئەتیان بەدارە تەرم هێنایە خوارێ و لە کەژاوەیان خەست. حەمزەبەگ و ڕەشیدخان و سایدی نۆکەر سوار بوون. ئەحمەد جلەوی ئەسپەڕەشی گرتووە و ئەتا ڕادەکێشێ. فەیزە و حەسەن تا سەرچۆم کەژاوەیان ڕەوانە کرد. عەدلە خانم و ناسکە و ئەوانی دیکە چوونەتە بەر دەروازە و چایان بڕیۆتە کەژاوەی ئەتا. 3 سوار و پیادەیەک بەرەو دێدێن. لەو بەری چۆن بە کەژاوە گەیشتن هەمویان دابەزین تەنانەت حەمزە بەگیشت. عەدلە خانم بە گریانەوتی قادرخان و تەنکەیە نازار تۆ بڕۆ بەلای نارساسکردنەوە منیشکێ بگرە و سەری ببڕە. نازار ڕۆیشتووە. عەدلە خانم چاوەڕێ وەستاوە. سوارە سوار بوونەوە. سوار و پیادەیەک بەرەو دێدێن. کەژاوە بەرەو شار بەڕێکەوتووە. 2 سوارەکەی دیکەوتنەتەکی. سوار و پیادە تەنکە و جلە و دارەکەی بوون. نێوەڕۆیە کەژاوە گەیوەتە شار لە بەردەرکی ماڵی عەلیخانی بنامۆزای هەمزەبەگ ڕاوەستاوە. ئەتیان 4 دەستان بردە ژوورێ. ئەحمەد و سعید و عەزیزی نۆکەری قادرخان هەر یەک سواری ئاسپێ بوون و یەکی ئاسپێکیان بە دوو خۆیاندا یەکتر ڕادەکێشن و بردیانە کاروانسەرا. قاو لە شار بڵاوە. زار بە زار دەگەڕێ. شوانێ لە ئاغای داوە. دەڵێن کوڕ ئاغا هیلاکە. شوانە خۆی بەدەستەوە نەداوە. شوانی کانیتووە کوڕی هەمزەبەگ لێی دراوە. دەڵێن شوانە چەکی پێیە. ئاغا ئەو ناوە دوی کەوتووە لە قسان کەس ناوێرە خۆ لە قەرەیدا. شوانەوە شاخ کەوتووە. دەڵێن سوێندی خواردووە ئاغاوات لە بەساتدا نەهێڵێ. لە ماڵی عەلیخان شاندار شان دەشکێنێ. دەستە دەستا ئاغاوات لە هەموو شۆدان. 2 سێسێ لە دێهاتەوە بە دەوڵەمەند و دەستکورتەوە هاتوون و دێن. ماڵ پڕە لە میوان. ئەحمەد فەڕاج لە پەستا چاتێ دەکا و دەیگێڕێ. هەمزەبەگ باسەکە دەژێڕێتەوە دەڵێ خەڵکی 3 دێمە 2 خستووە لە ژێر ئەرزی بێ دەیخەنە سەر ئەرز بیگرن دەیدەن بەدەستەوە تا دەمرێت دەبێت لە زینداندا بێ. بەسەریەوە مەدرسە بۆ عالەمی تەنبێ دەکەم. عالەمی پێوە تەنبێ دەکەم. کارێ دەکەم هەتا هیچ ڕایەتێ دەست لە ئاغاوە هەڵنێنێتەوە. ئاغایکی چوارشانەی جوان چاکەڵی داوتی کاکەمزا لە قسانە و کێشە و هەڵایە لەسەر کچەتیوێکە وەک دەڵێن دڵی بەهەتیوەکەوەیە ڕاستە؟ بەڵێ وا دەڵێن. دەیجا لە خۆڕا پیاوە 2 خستووە وای گورگێ دەبێتە چەتا. بە من بێ لە ئێستاوە پیاو دەنێرم بە خەڵک ڕاگەێنێ وازی لێبن. دەیخەمە زاری خەڵکی ئاغا جەبەی کردووە. وڵات ئاهوان دەکەمەوە. ئاهوان بێتەوە خۆی دێتەوە. شوانە دێتەوە. 2 نۆکەر خۆی لێ ڕاخەن و بیگرن. ئەو دەمچل پێخۆشە بیکە. بە من ئاوا دەکەین. ئاغاکان ڕاتان لەسەرمە چییە؟ ئەم پێشنیارەتان پێ چۆنە؟ ڕەشیدخانی زاوای هەمزەبەگ گوتی ئەو فەرمایشەی کاک بوداغ جوانە. مام هەمزەش خۆی باشتر دەزانێ. ئەگەر ئەوەی پێ باش بێ من سەعید دەنێرم هەر ئەوی بەسە. قادرخانی زاوای و ئاغاکانی دیکەش سەلماندیان. هەمزەبەگ مات بۆ بیری لێ دەکەوتە پاشانتی دەیجا باشە ئێوە ڕاتان لەسەر منیش پێم چاکە کەوا بێ شکایەتی ناوێ دەیەوێ؟ بوداغ جوابی داوتی نەخێر شکایەتی بۆ چییە؟ پاسگاوم نییە بە خۆمانە. چۆنمان پێی خۆش بێ وا دەکەین. بەڵام گەواهی دکتۆر پێویستە بۆ پاشە ڕۆژ چاکە. دکتۆریش لە خۆمانە. دکتۆر ئەمینی زاوای خۆمە سەرپەرشتی نەخۆشخانەی شارە. بە کەیفی خۆمان بۆمان دەنووسێ. ئێستا دەچم لە دوی. هەمزەبەگ ئەحمەد فەڕاشی بانکروتی ئەحمەد لە حوزورە. هەمزەبەگ گوتی بڕۆ سواری ئەسپەڕەش ببە و بڕۆوە هەواڵی عەتا بدە بە دایک و خوشکەکانی بڵێ چاکە بە هەر 3 دێکە ڕاوگەێنە بڵێ ئاغا دەیفەرموو واز لە حەمە بێنن. ئەو ئاغایانە تکایان بکرۆ ئاغاش جەبەی دەکا. بە چۆخەکان و ڕەسوڵش بڵێ حاڵی بووی تێگەیشتی؟ ئەحمەد واقعی وڕماوە دەمی بەتاق وەستاوە. ئاغا دووپاتی کردەوتی حاڵی بووی مردوو. بەڵێ حاڵی بوو. دەبڕۆ بەیانی زوو بگەڕێەوە. باشە بەسەر چاو قوربان. دوانی وەڕۆیکی درەنگە بۆ داغ دکتۆر ئەمینی هێناوە. پاش معاینە دکتۆر ڕووی لە هەمزەبەگ کردووتی بەچی لێی دراوە؟ نازانم لە قسان بە دەمانچە. دکتۆر بە بزە و چاوێک لێ کردووتی دەمانچە لە گۆڕە دانیێکاکە بەدار لێی دراوە لە دەمانچە خراپترە. نازانم خۆ من لەوێ نەبووم وا دەڵێن. درۆیە برینەکانی چێ دەرمانی کردووە؟ پیرەژنێ خراپی دەرمان کردووە؟ نانا زۆر باشە ساڵیانی ساڵە خەڵک بۆ دەرمانانە دەژین. زۆر جا لە هیمە باشترە قەدریان بزانن. عتاوە هۆش هاتوۆتە و چاوی هەڵێنە. دکتۆر لێی پرسی چۆنی وە بیرت دێتەوە بەچی لێی داوی؟ عتا کاسووڕە. دکتۆر و بنمیز لە بەرچای دەخولێنەوە. چاویەک ناوبیر دەکاتەوە. چاوی هەڵێنەوتی نازانم هێندە لە ناکاو بوو بە خۆم نەمزانی. ئەوەندە مۆبیر دێکەوتم و هیچی تر. دەڵێم بە دەمانچە لێی داوی ڕاستە؟ دەمانچە؟ نا تۆ چێی؟ من لە کوێم؟ ئێرە کوێیە؟ من دکتۆرم ئێرە شارە ماڵی عەلیخانە. چۆت زۆر بەژانە؟ هەموو لەشم دکتۆر هەموو لەشم کفتەی کوتراوە. دەمێنم؟ ئەتا دڵی پڕوە بەزەی بەخۆی دادێ. دکتۆر بە 5 دڵۆپە فرمێسکەکانی بەرچای ئاتای سرێوە بەپێکەنینوتی خۆ هیچ نییە بۆ نامێنی خۆ نامری ئیشەڵڵا.
ئاگاد لە دەردم نییە دوکتۆر، تۆ نازانی بۆیە دەڵم بە سەد حەکیم بەقەت دەردەدارێ نازانە. تۆ نازانی دوکتۆر جان، تۆ نازانی. دەزانم دەبێ خۆڕاگر بی. ئێستا دەرزی لێ دەدەم، ژانی لەشت دەشکێ، بەیانی لە نەخۆشخانە دەتخەم و چاک دەبیەوە. دەتوانی پێت کۆبکەیەوە دادی بزانم؟ ئاتا لە خۆی دەنوێ پێ کۆکە، پێ بووە بەچێ و نابزوێ. بە دەنگێکی بەرز هاواری وتی: پێم نەماوە، لە پشتێنە بەرەو خوارم لەسما، دەڵێی بە منەوە نییە. فەلەج بووم، من فەلەج بووم دوکتۆر، فەلەج بووم. وانییە. دوکتۆر لێفەی لەسەر پێی فڕێدا بە پەشۆکەوتی: پەنجەکەڵی پێت ببزوێنە؟ هەندێک غیرەت بێ ماڵتا، غیرەت بەخۆت بدە، تۆ پیاوی. هەتا ئەتا بە هەموو تواناوە هێزی لە پێدا بە ئاستەم پەنجەی دەپسوێ. دوکتۆر بە مسکێنێوتی: بەڵێن دەدەم پێدەگریەوە، ماوەی دەوێت، دەبێت سەبرت ببێ. هەمزەبەک وە جوابات: چەندە دوکتۆر گیان، چەندەی دەوێ؟ نازانم، تانەیەتە نەخۆشخانە نازان. ئێستا دوو دەرزی لێدەم، یەکیان هی خەوە، ئەوی دیکەی ژانە. بەیانی زوو بێنن، خۆم ڕاستپێری دەکەم، زوو نۆرەی دەنێ. دوکتۆر دەرزی لێدا ڕۆیشت. پاش ماوەیەک ئاتا خەوی لەکەوت. بەیانیە هاوشێ نەخۆشخانە پڕا، فەیتونێ وەستاوە و 12 ئاغا دەوریان گرتووە. هەمزەبەک و بوداخان لە دیوی دوکتۆر هاتنە دەرێ. بوداغ لەبەر دەرکەوە دەستی لە فەیتونچی هەڵتەکان. فەیتون بەرەو دەرکی نەخۆشخانەوە ڕێکەوت و ئاغاکان بەدوویدا. فەیتون قونینا بە دەرکەوە چواردەستان ئاتیان بردە ژوورێ. نزیکەوە نیوەڕۆ دوکتۆر لە دیوی ئەمەلیات هاتە دەرێ و چوەتی وەکەی خۆی. هەمزەبەک و بوداخان چوونە ژوورێ. هەمزەبەک بێئۆقرەوتی: دوکتۆر ژیان چی بوو؟ دوکتۆر هێندێ درەنگ جوابی داوە: 3 مۆریستونی فەقەراتی قەڵەشیون، نخاعی زەدە بووە. بەختەوەرانە پێدەگرێتەوە، بەڵام دەبێ بە سەبر بێ. ڕەنگە 6 مانگ تا ساڵێک کاتی بێ، مانگێ نیو مانگێک، هەرەوەندەی دەوێت لەژێر چاودێری خۆما دەبێ. ئێوە دەتوانن بڕۆن. هەمزەبەک بە چاو ئاماژەی کردە بۆ داغ. تێڕادیوانە بە دوکتۆری وت: گەواهی بۆ نانووسی؟ دوکتۆر دەستی دایە قەڵەم و 3 مانگ پشودانی بۆ نووسی. بوداغ بە پێکەنێتی: هەر ئەوە بنووسە بە دەمانچە لی دراوە. کاکەمزە دڵی بەوەی خۆشە. دەمانچە؟ کاکە دەمانچە لە گۆڕەدا نەبووە، بە گۆچان لی دراوە. دەمانچەی چی؟ دەزانم دوکتۆر جان، کاکەمزە وای پێخۆشە. براکەم بە ئاویش وای پێخۆش بێ، ئەوە تاوانە، خەیانەتە. خەیانەت بە عیلمی پزیشکی. ویژدانی پزیشکمە و ئیزنە بە من نادا. باشم براشم بی. نامەکەی 4 قەت کرد و دایە دەستی. هەمزەبەک و بوداخان بە تۆراوەی بێماڵاوەی لە دیوی دوکتۆر ئەمینی وە دەرکەوت. بەشی 22 لە خوێندنەوەی ڕۆمانی هەزارەشکەوت. بەڕێزان تا ئەو کار لەگەڵتانە بووین. دوای ئەوەی کە هەما لێدانێکی باش لە ئاتابەک دەدا، ئاتا دەبەنە شار بۆی کە تیماری بکەن. بەڵام دکتۆر پێی دەڵێ ماوەیەکی زۆری دەوێت بۆی کە برینەکانی خۆش بێتەوە، ڕەنگە ماوەی ساڵێک یا 6 مانگ بخانێ بۆی کاستێتەوە سەر پێ. لە بەرامبەریشدا هەمزەبەک ناردوویەتی بۆ گوند و قاوی بڵاو کردوێتەوە کە لە حەمە خۆش بووە. پابزانی بەڕاستی لە حەمە خۆش بووە، ئایا حەمەدێتەوە گوند یان نا؟ لەگەڵمانە هاوڕێ بن. تاریکە شەوە، هەور پاستا دەگرمێنێ، وەختێکە دەبارێ، خوناوکە بارانە، ئاو لە زەوی هەڵنیشتووە، حەقەپەڵەی پاییزە. دڵۆپە لە چەند لاوە دایداوە، ئاو قڕم وەک دۆشاوی خەز بە لێشاو دەخوشێتە نێو سوێنە و سوێنکڵە و جامە مستەوە. ئەبە بەبیانی دڵۆپە ڕشنەوە تاونەتاوێ دەچێتە دەرێ چاو بە وڵاتدا دەجێڕە و دێتەوە ژوورە دەڵێ: وڵات بێهەست و خۆستە، ئێژێ زینا ڕۆح نەمایە، ئەرخەیان پاڵی لێ بەرەو، ئاغا و چێخا خۆمانی، تۆ خوش تێبێژە، تۆ بۆچە هێشتە نایژی؟ ئەمە 3 ڕۆژ و شەوە های لێرە، دوو قسە و نەکردێ لە تەکما، بۆچەوە ئاکەی؟ بەو جۆرە خەفەت بخۆی خەفەت دا ئەتەقێنێ، ئەترسی فرە ئەترسی، خۆ لە حەزت غەوسن نەدایە. ئەی خوایە چ بکەمە دەستۆوە؟ ئەوان بەم ڕۆژگالە لە مەردم ئەدەن، دێقای چاکە باڕایەکیش لێ بەرێن، خۆ دنیا ئاخر ناوێ، ئاخر ئەوێ نەبەخوا. ئەترسی بوو گرن؟ مەترسا، چۆن تێڵم، بۆچە مەگەعەبە مردیە؟ بەخوا مەگەر وەبان لاشەما بێنە ژوورە و لاوە تو خواچکێ گاڵتە بکە باچکێ بکەنین. حەما پەشێ و حاڵ و لێو ببار دەستی لاژنەوە هەڵپێکاوە، سەری هەڵێناوە بە وەڕەزی و جوابی عەبەی داوە: لەوە زیاتر دەوام ناهێنم، مانگ بێ دەڕۆم. مانگ نهاتوو عەبەی جان؟ عەبە چاو بچووکەکانی لەزیت کردوەتەوە بە تووڕێوتی: ئەڕۆی ئەچی بۆ کوێنە؟ ئەو گرم بەو بەخت، تۆ جوتکە نایەتە میمکە گوڵەیش. دوێ کە ئەیوت بە فێڵ و تەگیا حەما جەبە ئەەکەم، ئەیوت بە حەمە بێژە دە 15 ڕۆژی تنێتە دەشتە و
کەوێ ژوای ئەوت منیش ئەقڵم وای بۆ ئەچێ خۆ تۆ لە گشتما ژیرتنی ژیرتری برا بەخوای ناهێڵە بڕۆی. نانا عەبەیجان لەیەوە ئاقڵتر نیم ناچارم دەبێ بڕۆم دێمەوە ئەگە کرا ئەم شەو نەکرا سپێشەوە دەگەڕێمەوە هاتمەوە هەموو شتێکت پێ دەڵم دەبێ یارمەتیم بی. دێکاکە وەبان چاو چیم لە دەستبێ درێغ ناکەم هەسم جفتێ جوانەگا و کەرێ بەخوا بۆتی بەخت دەکەم خوا بکات تۆ لەم مەخمەسە قوتاریت بێ من هیچم گەرەک نییە ئێستا ئەچیتە کوێنە ڕاوەستە با بێمەوە پێت دەڵم. دەی خاسە هۆش بە خۆتەوە بێ. شەو درەنگە باران بربەس بووە هەور گەواڵ ئاسمانی ڕازاندوێتەوە کەشەوەرە مانگ کز و لاواز لە کەلوە دەرکەوتۆ بیستی مانگە هەمە خەیاڵاوی بەرەو ترۆپکی هەزارشکە و چێوبڕ چێوپارەی گرتووەتە بەر خەیاڵ بووە بە پەلەوەر باڵێکی لە باکوور و ئەوی دی لە باشوورە باڵی گرتووەتەوە و لە عەرز بەرز بووەتەوە و هەرێمی ئاسمانی بیری دەپێوێ سەر لە هەموو کەلێنی ژینی داهاتوو خۆی و کەوێت دەدا لە هەر کەلێنێ پەڕی شاباڵی دەوەرێنێ لاکەمدا بێدەستکە و لە دەشی قاقڕەی بێدەسەڵاتیدا لە فڕیندەکەی و ڕێسکەی دەبێتەوە بە خوڕی. بیر و خەیاڵی کاڵ و نەکوڵی و بێپسانە و بە مشکیدا دێن و دەڕێن و چاواشانە خستوێتە ڕووباری دەرونی هەڵوێستەکان زۆرن نازانێ کامیان هەڵبژێرێ لەو سەری سوور و بۆ سەری بیری دازاڵ و سوار بێ بەڵێنی بە کەوێداوە هەڵی گرێ دەی باشە بیباتە کوێ داهاتووی کەوێ چۆن دەبێ بڵێ نەبێتە هۆی ڕۆژە ڕەشی خۆی لە هەموو لایەک دەحاوێتەوە بە نانەڕق تەنانەت بە بنەجیا ژیوار دەکا لەسەر بەرد هەڵ دەکا عەرز ڕادەخا و ئاسمانەدا بە خۆیدا بەڵام باشە کەوێتی ئەو لە نێو ناز و نیعمەتا پەروەردە بووە بڕوا ناکەم بەو چەشنە بتوانێ ژیوارکە دەی باشە گریمان کردی تۆ چۆن دڵ دێ و چاوت بەراییەدا خۆشەویستەکە لە ناز و نیعمەت دوورخەیە و تووشی ڕۆژە ڕەشی کەی ئەوە خۆشەویستی پێناڵەن خۆشەویستی وانییە دەبێ بەختەوەری ئەوت بێ بەختەوەریەکەی بە من دەکەی بەختەوەریکە وازی لێ بێنە با مێر بە عەتابکە هەر ماوەیەک ناڕەحەت دەبی خۆ نامری دەی باشە گریمان مردی دەی با بمری تۆ ئەو ڕۆژە لە دایک بووی مردی تۆ چیت چێی ئەوە نیە لە حەوت ئاسمان ئەستێرەی شکنابەی ئەوە نیە لە هەموو ئەو عەرزە جێگا قەبرێکن نییە بمری لەکوێت دەنێژن چێت هەیە بۆت بگری دەی کوڕە وازی لێ بێنە هەر ماوەیەکە وردە سای دەخەوێ و لەبیرت دەچێتەوە بە قسەم بکە بگەڕێەوە عەبەی لێ ڕاست بێنە. حەمە ڕاوەستاوە باڵندەی خەیاڵ باڵی لێڕواوە کەوێ و دەمەی کە لێگرد لە هەڵبڕاون هاتەوە بەرچاوی وتی و گریانی کە لە گوێی دازرینگایەوە بۆکوێ دەچی حەمە منیش دێم منیش لەگەڵ خۆت بەرە لەبیرت نەچێت سوێندخۆری یەکین منیش بەرە منیش دێم. حەمە لەسەر پانیە وەرسوڕاوە ڕێی پێشووی گرتەوە بەر بە پێکەنینە بەخۆی دەڵێ بەختەوەری کەوێ ئەوەیە لەگەڵ من بێ بەجێی بێڵم عەتابە زۆر ڕای دەکێشێ ئەو کەوێ ببا من دەمرم من دەیبەم با عەتاب بمرێ ئەرێ دەبێ ئەو بمرێ بۆ لێدانە نەمر دەبێ بەوە بمرە کەوێ هی منە. بەگرژی هەنگاوی چونتر کردەوە خەیاڵاوی چاواشا چێوبڕی گرتاوە بەر هەست بەبوون و مانا دەکا زەمان و مەکان شەو ڕۆژ تەنانە خۆشی لەبیر نەماوە بێوەی هەستی پێ بکە لە هەزارشکە وەسەر کەوتۆ چۆتە خوارێ لە چۆن پەڕیوەتەوە چێوی چلپەری بەجێ هێشتۆ چۆتە نێو قوڕووی دۆڵی دزان لەشی و پەڕیوەتەوە سنگی ناوە بەلێژ و گڕانە بەردی بەرحەوتکانیانەوە لە ناکاو خرمەی سمێ وەک خرمەی سوارێ بە چەشنێ بوومە لەرزا حەمەی ڕاتڵەکان عەبەساو لە جێگای خۆی وشک بوو تەزوو مسوورکێکی بەسام هەموو لەشی گرتە بەر تەزوو لەسەریەوە هات و لە پێوە دەرچوو بیستی هەڵێ خرمە هێند نزیکە دەرەتانی ئەوەی نەدایە سەرنج دەداتە نێو گڕانە بەرد تاپۆیەک بە چاو دەکا بەرەو لای دێ مانگ چۆتە نێو پەڵە هەورێ هیچی بۆ دەرناکێ بوومە لێڵە ماوەی کە وەستاوە بیری بۆ ناکرێتەوە وردەوە دەدا بەسەر ترسی دەرونیدا زاڵ بووە نابێ ورە لە دەستم دەبێ پیاوی ئاغا بێ با هەرای کەمێ و ماوەیەک لێ ببڕمزام دەڵێ چی نانا نەوەک چەکی پێبێ گابڕێکی بەدی کردو لە چاوتروکانێکا خۆی هاویشتە پەنای بە تونگی دەنگیدا چێی کوڕە چێی ئەو سەرڕێت بۆ لێگرتووم بە دەنگی حەما چاپۆ تونتر بەرەو لای دێ نزیکتر و گەورەتر دەبێتەوە دەپڕمێنێ و لوشکەی لە گوێ درێژ دەچێ بە ترس و دوودڵیەوە سەرنجیدایە هەور بەری مانگی بەرداوە و وڵات ڕوونترە هەردووجێ قوت لەسەر نێوچاوانی تیژ ڕاگرتۆ سەبر کلکی ڕادەوەشێنێ نێرەوڵاخێکی ڕوت و بێکۆپانە هەمان لە پەنا گابەر لێ ڕاستەوە بۆ کەیفی خۆی یەک گۆچانی لە تێغەرەی پشتی ڕاکێشە و زگینایە عەرزی دیسانەوە لێ ڕاستەوە بەڵام ڕەحم و بەزەی دەستی پێشل کرۆ بە خۆی پێدەکەنێ
گۆڕ ئەوەیە بت تۆ پێنم خۆ منە نیوەجیان کرد ڕەنگە لە گاڕان بەجێمابی وەرە با سوار بم بت بە مەکانی چۆرە دەنا مامە گورگە سرت دەتاشێ ها لەقان بە سواری گەیوەتە دەوری دێ سەگەیری کانیە کوێرە هەستیان بە غەوارە کردووە ئاوای پڕوە لە دەنگی سەگوار یەک و دوو ڕوە و ڕێدێن هەما گوێدرێژی لەسەر ڕێ بەجێشت و خۆی لە سەگەل دزیەوە دزانە ڕوە و ماڵی مەحموود شوان وەڕێکەوت چۆتە حەوشە لە پشت دەرگای ژوورەکە وەستاوە سەبرێ لە چەپەر دەدا و هەسرا دەگرێت مەحموود شوان وەک کەروێشکی بازرە لە جێ دەرپەڕی چووە پشت دەرگا و بە ئاسپایی دەنگی داوتی کێیە؟ خاڵە منم حەمەشوان ئاگە بەخێرەی تۆ حەمەشوان نیت تازە تۆ حەمەشوانی تۆ حەمەزێڕی تۆ شێری ئەم ناوەقەی شێری خۆمی شێر شەوژەنی لە پشتی سەپەر لابەر هەمە هاتە ژوورێ مەحموود شوان لە ئامێزی کردوتی سێ چوار شەوە چاوەڕێتم بۆ درەنگاتی بابەکەی بابم ڕاوەستە باژن و منداڵ هەستێنم نزاکەت هەستە ژنەتیوە میوانی خۆشەویست هاتووە کابان هەستە کچەتیوە ئەو وڵاتە کۆکەوە دەی زوو بن ژن و منداڵ لە جێ دەرپەڕی خۆ کۆ دەکەنەوە گڕی لامپا هەڵدرا و لەسەر کورسی دایەنە مەحموود شوان لە بەر شەوقی چرا لە حەمە دەڕوانە کەوش و گۆرەوی پوزەوان و پاتۆڵ لە ئەژنۆ بەرەو خوار لە ئاو قوردا خوساوە بانگی کابان دەکا ڕۆڵە ئەو دەستەکەوە پاتۆڵی من بێنە باش شێرەکەم ئەو جلکە تاڕانەی بگۆڕێ دەی زوو بە کچم کابان دەستەکەوە پاتۆڵی هێناوە هەما چۆتە تەویلە و بەرگی گۆڕیەوە و جلە تەڕەکانی کابانی پێچاوەتەوە بەیانی بیانشوە میوان و خانە خوێ لە بەرجێ سەروی کورسیەوە دانیشتون خاوەن ماڵ یەک بە یەک بە گەرمە بە خێراتن لە میوانەکان دەکا مەحموود شوان لە خۆبایانەوتی کاباندەی کچم گورجێ نانوچایەکی سەرهەمبەندی ساسکە بەڕێدا هاتووە ماندووە گورج بە دادی جان دەی کچەکەم کابان سوور هەڵگەڕا وەک تین و تامەزرۆ چاوەکانی پڕن لە پێکەنین و تاسە و میوان دەدوێنن هەمە بەپێچوانەی کابان چاوی شەرمەزاری بەرداوەتەوە ئارەقەی شەرم دەڕێژێ بە پرسیاری مەحموود شوان ڕاپەڕوتی دەی شێرە پیا ئەو ماوەیە لە کوێ بووی بۆ دەست بەجێ نەهاتی تێرە دەبێت تۆش ڕادوارد بێ ها شێوە دوام پێ دەڵێ خەفەت مەخۆ خاڵی خۆت خۆ نەمردووە کاری تۆ کردوتە جێی شانازیە ئافرین بارەکەڵڵا ڕچەت شکاندووە تۆ ڕچەشکێنی ڕچەشکێن قارەمانی نەتەوەکەیتی بوویە هۆی سەربەرزی ئێمە شانازیت پێوە دەکەین کوڕم پیرۆز بێ ئەو ناوە شێر محەممەد پێدوانە بێ بەڕیاوە دەڵم بەڕاستی وایە من سم لە دەست دێ لە شێری چۆلەکە بگرە هەتاک و ڕۆحی ئادەمیزاد بابۆتی بکەم یاخواخوا خۆشت کە یاخواخوا تۆ لە من نەسێنێ خاڵە گیان نێونیشانی کەسێکم پێ دەیکۆت ڕەش لا چێسپیوە دەردەکەی مەحموود شوان قاقا پێکەنێوتی های لەگەڵ کەورە پیاوان کەین و بێنیتەوە دیارە ئەمە ناونیشانی کاکتاهیرە بەڵێ وایە کارت چیە بڵە بزانم چێم دەوێ ئەوەی ڕاستی بێ هەمە بە شەرم و قسەکەی قوتدا دەی شەرم مەکە ئەوەی لە دڵدا بیڵێ سەری لە خاڵە بردە پێشێ واکە خێزانی حاڵی نەبێوتی دەمەوێت کەوێ هەڵگرم جێم بۆ ئەو دەوێ بۆ چ ماوەیەک دەتەوێت چەند ڕۆژ لێوێ بێ نازانم تا دەستم بە کاکتایی دەکە خۆت باشتر دەزانی دەی باشەکەی دەست بەکار دەبی لە سپیشەوە هەر دەم تۆ بڵێ هەرچەند زووتر باشتر خۆ ئاگاداری ئاغا هەفتەیەک ماوەی داوە بە کوێخاکەری بیدا بەدەستەوە دەنا بە زۆر ڕای دەکێشی ئەوەت بیستووە خۆ بەڵێ خۆم لەوێ بووم ماڵە پیاوێکی ئەو سێدەی لێ بوو ئەو ڕۆژە بوو کە تۆ لە عەتادا بوو نازانێ و خەڵکت چەندەیان پێخۆش بوو سەرزارێکی قسەیان پێدەوتی لە نێو خۆیاندا بەدزیوە شایی لە دڵیاندا دەگەڕام دوعای بەخێریان بۆ دەکردی تاریفی تۆ بوو بەڵام بە قسانە تووشی هەڵە نەبی فری و نەخۆی خۆ نیشانی کەس مەدە ئەوانە جێی بەقانین وەکو نیسکوان بەرەو پشتیان بۆ کەس نییە خازانجیان لە چیدا بێ ئەوە دەکەن باسەکەمان دوورکەوتەوە باشە بەسەر چاوە من بەیانی پیاو دەنێرم بۆ شار ماڵی حاجی ڕەشید زۆر بێشکە حاجی ڕەشیدی قاوەتی خۆ تۆشی دیتووە ئەویش تۆ دەناسێ جا باشە جێگای باوەڕە مەحموود شوان بە پێکەنینوتی تۆ دەبێ وردەوانە بناسی تۆ باوەڕپێکراوی کاکتاهیری وتەی ڕەش لا چێسپیوە دەردەکەی و وتەی نهێنی ئێمەیە ئەوە بە هەر کەس لە ئێمە بڵێ ئەوەی من دەیکەم ئەویش دەیکا تەنانەت بە کوێخا شەریفیش بڵێ هەموومان هەر یەکین بەیانی ئەو دەنێرم هەمە بەسەر سوورمان و بێ باوەڕانوتی ئاو کوێخا شەریفی کانێ کوێرە کوڕە ئەرێ ئەو زۆری وەکووە و تۆ پێ دوای تایر بەتەنێ تایرە تۆ بیستوتەمە کوڕێکمە بە ناوی کاوە و ئێستا لە عێراقا کاوە لە کابان گەورەترەنەوە بەرەمانە بۆ شوێنگوم کێ ئەوماوە دوو خستووە لەگەڵ کاکتاهیرە
ئەگەر تەمەن باقی بێ خۆت دەیبینی ئەوەی لەگەڵمانە نابێ گومانی نابێ لێ بکەی چۆخا شەریف باوەڕ پێکراوە 100 جار تاقی کراوەتەوە. حەمە مات بووە. سەیرە چۆخا شەریف چۆن دەتوانێت کەسێکی باش بێ؟ باشە ئەگەر بەو جۆرە بێ کە باسی دەکا کەوا بێت دووڕووە. دووڕوو ناتوانێت باش بێ. پیاو نابێت دووڕوو بێ، یان دەبێ ئاڵ بێ یان دەبێ قوڵ بێ. وەڵاهی سەیرە. چۆخا شەریف بۆ ڕۆژگارە ئازاری خەڵکی دەدا کەچی لایەنگری و کەسانەیە کە لایەنگری خەڵکن. وەڵاهی من بڕوا ناکەم پیاوی چاک بێ. من هەر باوەڕ بە پیاوی وا هەر ناکەم. سەری کاڵێ ناوتی خاڵە من حەز ناکەم چۆخا شەریف لە کارم ئاگادار بێ. من هاتووم بۆ لای تۆ. خۆت پێت دەکرێت دەستم بگرە، پێت ناکرێت لێی گەڕێ. مەحموودشان دیسان پێکەنیوتی چیا دەڵێی لێی دووشکی؟ دەی باشە خۆم دەچم. ئێستا هەستم بڕۆم. هەردووکیان قاقەیان کێشاوە بێدەنگ بوو. کابان نان و چای ساز کراوە. کەوڵی لەسەر کورسی ڕاخست و نانی دانا. مەحموودشان بۆ خانەخەیی لەگەڵی دەخوات. کابان چاو لە حەمە ناتروکێنە بە چاوی حیس کردووە. سەری پێ بەرداوەتەوە لە شەر ماسوور هەڵگەڕاوە هیچ نانی پێ ناخورێ. نانوچا خوراوە. جێ کۆکراوەتەوە ڕاخرایەوە. جێ حەمە لە بەرە کورسی سەرەوەیە. حەما بە شەرمەوتی من لەژێ کورسی ناخەوم فێری ساردەجێم. کابان نمەدی لە دووری کورسی بۆ ڕاخست لێفە و سەرینی لەسەردانە. حەمە خزار نێوجێ دەماچەکەی ئەتا و شمشاڵەکەی لە باقەڵ دەرێنا و خستێ ژێر سەری بە ترس و دوودڵیەوە خەوی لێکەوت. بە دەنگی کەڵەباب مەحموودشوان لە جێ دەرپەڕی چوە تەویلە و گوێدرێژی جل کرد و دەری کرد. بانگی حەمە دەکا. حەمە جا من دەڕۆم هیچ پێویست نییە بۆت بێنم. حەما چاو خەواڵ و بە دەنگی گڕۆ جوابی داوە ناخاڵی جام تەنیا زووەرەوە. باشە نەچیتە دەرێ کاری ئاوت بوو بچۆ تەویلا چت پێویست بوو بە کابان بڵێ شەرم نەکەی کوڕم. دەرگای پێوەدا و بە هەت لە حەوشە چوە دەرێ. دوا بە دوای ئەو مەلابانگی فەرموو بە دەنگی بانگ خات نزاکە ڕاستەوە بوو کابانی هەستاند و خۆی بۆ دەستنوێش چوە حەوشە. کابان کوانووی کردەوە کتری وەسەر ئاگرنا و دەستی بە کۆکردنەوەی جێوبان کرد. هەما خۆی کروەتە خەو دووسێ جار ئاگای لێ بوو کابان لێی نزیک دەبووە. ئەوەندە نزیک هەستی بە دەنگی هەناسەی دەکرد. نە حەمە دەیوێرا چاو هەڵێنێ نە کابان لە ڕووی هەڵداهات بیدوێنێ. جیرەی گرێژنەی چەپەر کابانی چڵەکاندەوە و ڕەوەی کرد. خات نزاکە بە قۆڵ و باڵی تەڕەوە ورتە ورد وە ژوورکە هەر دەیکوت اللهم صل على سيدنا محمد وعلى سيدنا محمد أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله اللهم صل على سيدنا بەرماڵی ڕاخست دووڕەکان نوێژی خوێن چوارێ ئێشای بە قەزا جێڕەوە. حەما لە جێ هاتە دەرێ بەرەو دەرگا وەڕێکەوت. کابان وتی بۆچێ بابم نەگوت مەچوە دەرێ ڕاوەستە ئاوت بۆ دێنم. حەمە سەری بەرداوە لە جێگای خۆی وێستا. کابان مەسینە ئاوی هێنا و بە بزەوە دایە دەستی. حەمە بە شەرم و مەسینەی وەرگرت و چوە تەویلە. ئەو ڕۆژە ڕاوڕاوی قسە بوو لە هەموو بارێکەوە دوا بوو. هەموو دەرا و بوارێکی تاقی کرابووە. دوو سێجار کابان دابووی بەجێ حەمەدا بۆ دەست لەکەوێ هەڵناگری. خۆت بۆ لەو مەخمەسە ڕزگار لاکەی خۆکەوێ فەڕوغلەقانیە. دایکی دەیکوت کوڕم خۆدایکی کرازڕەش نەمردووە چی زۆرەژن کەوێ ناویەکی تر هەموو کچێک قوڕاخۆرە مرد بە تۆ بکە کوڕی وەک تۆ بۆ ژن دادەمێنێ ئەوە ئێمە کچمان هەیە بەدەمی خۆم نەبێتە باری خواڵکێشان قابیل بە کوڕەشایە هەر کەس داوای بکا دەیدەمێ بۆ مەرجە خۆی قایل بێ. هەرەوان لەو بابەتە دەدوان و حەمە باسەکەی دەگۆڕیەوە سەر قسەیەکی دیکە کەمتر خۆی لەو دار و دەرە ئەدا. ئەو ڕۆژە بە قەدەرمانگی لە حەمە درێژ بۆتەوە و ڕۆژ ئاوا نابێ. ڕۆژ گەیوەتە ڕۆژبەر. حەمە هیوای گەڕانەوەی مەحموودشوانی لەدەستداوە لە بیری ڕۆیندایە. مانەوەم لێرە باش نییە نەحەزام ناکرێت لەلای ئەو دوو ئافرەتە بم شەودا بێ دەڕۆم سبەی شەو دێمەوە. لەو بیرروڕانەدا بوو گوێدرێژەکەی خاڵە سەری نا بە چەپەرەکە و هاتە ژوورەوە. بە دووی گوێدرێژدا خۆشی بەهێندە کەلوپەل وە ژوورکەوت دەم بە پێکەنێوتی شێرەکەم لە تەنیایی وەڕەز نەبووی. حەمە لە خۆشیان بزەزایە سەر لێوی لە جێ ڕاپەڕی چاکەوتی عەزاب خاڵە ماندوو نەبی کاکە چ عەزابێ من بۆ ئەو کارانە دروست کراوم جاوەرە بۆت بجێڕمەوە بەل لە هەموو حاجی سلاوی دەگاندی کارەکەت زۆرە دیوێکی بۆ کەوێت تەرخان کرۆ چاوەڕێی بووک و زاوان کە بچن. دەستی بە باخەڵی داکرد و چەپکێس کە ناشتی دەتمەنیشی دەرهێناوتی ئەوەش دیاری ئەوە پێشکەشی کرۆ بەکەوێت 200 منە. جا پوڵم بۆ چییە ئەویش ئەو هەمووە حاجی پیاوێکی کارامەیە دنیای قوونەکە و کردووە دەیگوت لە تنگانەدا پوڵ لە برای هاوپشت ساترە ڕاستە بیگرە. حەمە بە شەرم و دڵگەرمی و پوڵی لە باخەڵنا دەستی لە دەماچەکە کەوت دەری هێناوتی خاڵە ئەم کۆڵ ئاسنە لە سەنگی کردم بێگو لە بەکاری چی دێ گۆچانەکەی خۆم لەوە چاکترە با لە لای تۆ بێ. مەحموودشوان دەماچەکەی وەرگرت ئەم بارەوباری دەکە هەناسەی کەڵکێشاوتی
چەک و چارەوەی خاوەنیان نییە بەدەستی هەر کەسەوە بنهی ئەوە ئەم دەمانچەیە تاوەختای بوو بەدەستی کەسێک و بوو زۆری بەسەر خەڵکی دادەسەپان ئێستا بەدەستی کەسێکەوە دەوێت زوڵمی پێ لە ناوبەرێ دەمانچەی ئاخنیە بنجێ و بان و وتی دەی لەوە گەڕێ دەتەوێت چ بکەین کەوێ چاوەڕێتە ئێمە کەی چاوەڕێت بین من هیچ نازانم چۆن دەڵێ وا دەکەم خۆت ماڵی حاجی نازانی دەزانی ناوەڵڵا دەی باشە من سپێشەوە لە دەوری شار چاوەڕێت دەبم ئاخری ناوێ کارەکە وایە نە بە توێ نە بە من با ئەوە ڕاپەڕێنم پاشان هەمووان کار دەکەین هەردوو دەستیان کرد با پێکەنین ڕەنگی حەما گۆڕاوە باری سەرلێوی پەڕیەوە سوورای تێکەوتووە چاوی گەشت بەتەوە پرشنگ دەپێکن خەم و پەژارە لە ڕوخساری بەدی ناکرێ و لە پێستی خۆیدا جێی نابێتەوە وەک ژان کردو لەسەر جێ هەرم بارەوبارێتی شێو خوراوە شەو درەنگە حەما گەرمەژانەی ڕۆیین دەستی داوتێ و خۆ ناگرێ بێ ئۆقرەوتی خاڵە کاتی ڕۆیشتنا من دەڕۆم مەحموودجان بۆ ڕخانی چووەتە دەرێ پاشمای هاتەوتی ئاوای یەک بەش و دوو بەش بووە دوو بەشی نووسون من دەڕۆم و تۆ بە دووم داوەرە لە هەرچێ کۆخیم خۆت حەشاردا کابان دووسێ نانی بووە لە شتێ بخە با پێ بێ نان بۆ ڕێبوار لە ئاوەدانی باشتە کابان چاوێکی لە حەمە کرد و ڕۆی حەمە جلەکانی خۆی دەستدایە چوەتەویلە و ئاڵ و گۆڕی کردن کابان 4-5 نانی لە پارچەیەکی تازە خستە و تەمادار وەستاوە حەمە لە تەویلە هاتە دەرێ کاوپەتۆڵەکەی خاڵی بە کاباندا و نانەکەی لە دەست کرد چاوێ لە نانبێنەکە دەکا سەرنجی کراسەکەی کابانیدا نانبێن لە کراسەکەی بەری بوو حەمە بزەیەکی خستە سەر لێو سەری داخست و وە دووی مەحموود شوان کەوت لەو لای دێوە مەحموودجان و حەمە لە یەکتر زیابوونەتەوە دووسێ هەنگاو دوور کەوتنەوە خاڵە ئاوڕی داوتی کوڕم سپێشەو لە دەوری شار چاوەڕێتم باشە خاڵێجان بەگە ڕوودای ڕوودا وە بزانم من لەوێم حەما ڕووە و دێکۆن مەحموودجان بەرەو ماڵ لە یەکتر دوورکەوتنەوە وەختاوەختی ڕابردوو عەبا بە نوێنەری حەمە چوەتەکانی تو لەگەڵ کەوێ قەرار و بڕیەی داناوە قەرار دوای شێوە حەمە بچێتە سەربان و کەوێ ئاگادارکە نەختینەیەکە لە لای پورە گوڵە بوویەتی عەبە بۆی هێنا 150 تمەن پارەیە بڕیا لەلەو دەرفەتەدا چاڵە گەنمەکەشی بۆ دەرهێنە بیکا بە پارە و بۆی بنێرە بەڵام پورە گوڵە لە هەڵگرتنی کەوێ بێهەواڵە ئێوارەیە و تەنگی نوێژی شێوان سێرە هەڵگیراوە دۆست و دوژمن لێک ناکرێنەوە حەما و هەبا با لەنتەرەوە هاتنە کادێن گەڵاس بە شۆقی لەنتەرەوە سەری هەڵێنا حەما ناسیوێتەوە گەڵاس بە پەتەوە بەرە لای خۆی کێش کرد حەما بە کوچی کوچی لێچوە پێش گەڵاس بە کلکە سووتێ لەبەر پێی کەوت پێی لەسەر ملی داناوە بە فیکە دەیلاوێنێ ماوەیەکی زۆر تێی دەڕوانێ دەڵێ بیرەوەرەکانی وەبیر هاتوتەوە چاوی هەر لێ ناتروکێنێ عەبا بە دیاریانە وەستاوە مچەقی لێوەنە ڕەنگاوی جواب بکاتەوە نەکە حەمە گەڵازی نەداتێ ئەگەر نەیدا چی بکە حەما پێی لەسەر ملی گەڵاز لابەر بێ ئاوەردانەوە چوە دەرێ عەبا بە پەلا وەدوی کەوت لەو لای کەلاوەکان حەمە دەستی کردە ملی عەبا ماڵاوی لێ کردوتی عەبەجان ئەمانەتیت گەڵاز بێ تازە ئەمە سەگی تۆیە ئەوەی وتو بێ ئاوەردانەوە لە تاریکی ئێوارەداون بوو سەگوەڕێکی قورس نێودەیەکانی توی شڵەژاندووە سەگەل بەرەوچێوە بەرداوی لە دەڕۆن و دەڕۆن دەگەنە بەرچێو بێدەنگ دەبن پاژماوەی سەگەل بێدەنگ بوون حەما گەیوەتە دەوری دێ سەگەل هەستی ئەوەیان کردبوو هەر سەگەی لێ نزیک دەبووە بە فیکەیە وەکیلکە سووتەی دەخست و بەرەو دوا دەبوونەوە لە قونەبانی ماڵی کوێخاوە حەما خۆی کێشایە سەربان بێت سرپە چوە سەر کولاوکە هەستی ڕاگرت کەوێ لە سرپەی سەربان جێ قوڵاق وێستاوە و چایی بڕیە کولاوکە دڵی وەکوتە کوت کەوت حەما سەری لا کولاوکە بردە پێشستە برێوتی کەوێ جان لێرەی ئامادەی کەوێ بەندی لەشی وەکو بنی ئاو دەلەرزێ بەدەم چەق و چۆوتی ئەری ئەوە هاتم حەما لە جوسوانە دەستی کەوێی گرت و کێشایە سەرێ بەجوود لە قونەبانەوە بازیاندایە خوارێ بازدان و خڕەی چەخماخی تفەنگی بڕن و دەنگی تفەنگچی یەکێ بوو ڕاوەستایی بیژوو هەموو کەوێ دەست لە نێودەست وشک بوون حەما دەنگی تفەنگچی ناسیەوە دەنگی ڕەسوڵی نۆکەر بوو دووسێ هەنگاوی کەوێی کێش کرد ویستی ڕەسوڵ بدوێنێ دیسانەوە گوڕاندی مەبز و بیژوو لەشت دەکەم بە ڕووی بێژنگ ڕاوەستە دوو چەکدار لە بنی دیوار دەرپەڕین حەما وەک پاڕانەوتی پیاوی چا بەکا ڕەسوڵ چ لە من دەکەی بیکە کەوێ با بڕواتەوە ئافرەتە با ئابڕووی نەچێ چ کات لێ دەکەم ڕەسوڵ بە دەنگێکی بەرز و زوڵاڵ بە چەکدارەکەی دیکە دەڵێ کا سەعید تۆ دەڵێی چی
چۆنە وازیان لێ بێنن با بڕۆن ئەو پیاوە تکا دەکا خودای گیریان دەبین لەیلی و مەجنونن. سعیدی نۆکەر دەزانێ ڕەسوڵ بەتەوسەوا دەڵێ دەسەڵاتانەوتی کەیفی خۆتە چۆن دەڵێی وا دەکەین کارەکە بە تۆ سپێراوە بە من بێ ئەو ئافرەتە بڕواتە ژوورێ تۆش کەیفی خۆتە. ڕەسوڵ وەکو تیری ساردەکەوان دەرپەڕی و لولەی تفەنگی نایە سەر سنگی حەما پڕ بە گەروی گوڕاندی واکە هەموو خەڵکی دێجویان لەبێ. وەرە وەرەوە پێشکەوە بیژوو کا سعید وەرە بە پشتێنەکەی خۆت دەستی ببەستە دەرفەت بێنێت چەکمان دەکا ئەوە ماری بێ ئیجازەیە دەی وەرە بیبەستەوە. سڕە و گوڕەی ڕەسوڵ شێخاکەریمی لە ماڵ دەرپەڕاند. خەڵک لە سەربان و گوێبانەوە دوورە پەرێز سەیریان دەکرد. کەس نەیدەوێرە خۆ لە قەرەیاندا. سعید دەستی حەمەی بەست. شێخاکەریم لە دەرگاوە هاتە پشکوونەبان بەشکەوتی ئەرێ ئەوە چ باسە کاکە؟ ڕەسوڵ بە تەوسەوتی لە کچەکەت و زاوازێڕینەکەت بپرسە. شێخا کەر وڵاڵ وشک دەڕوانە چەکەوێ بێ قسە و باس دەستی گرت و پردیە شوورێ. ڕەسوڵ و سعید باڵ بەسرا و حەمەیان وە پێشدا و لە ماڵی فەیزە درێژ نزیک بوونەتەوە. ڕەسوڵ بانگی کرد کا فەیزوڵڵا ئاسپە ڕەش و گوریسە بێرە زوو بەدەی زوو. فەیزە بە گوریس و ئاسپەوە هاتە دەرێ. ڕەسوڵ و سعید حەمەیان سوار کرد و لەژێر زگی ئاسپەوە هەردوو پێیان بە گوریس شەتەکدا. ڕەسوڵ لە غاوی لە فەیزە وەرگرتووتی بڕۆ ئاسپەکەی کا سعید دەرکێشە. فەیزە ئاسپی هێناوە. سعید سوار بووە. ڕەسوڵ دەستە جلەوی گرتووە و لە پێشەوە دەڕوا. دوو سوار و پیادەیەک وردە لە شوی بەرداویلا وە سەرکەوتن. شەو لە نیوە لایداوە. دەنگی سمی چارەوێ هێدی بێدەنگی بۆ خامۆشی دۆڵی دزان دەشکێنێ. کەروێشکی شەو گەڕ لە قەراغ شوێرە ڕێ خرپە دەکا و ڕادەخوشی. مانگ زەردە و لاواز لە کەلوە دەرکەوت. لە زەردیدا سوور دەنوێنێ. عرز لە بەرتیشکی کەم تەوشمیدا زەردێکی مەیلە و سوورە. هەما وەک پەیکەرەیەک بەسەر ئەسپا ڕەشەوە چای بڕیوەتە دوور و بێچەکانە. لەو دەمەوە وەڕێکەوتون هیچ قسەی نەکرۆ و لێوی نەبزاندووە. نەسکاڵا نەپاڕانەوە نەویست و داخوازێک تەنانەت ناڕوانێتە دەوروبەریشی. سایشان بەشانی دەروە جار نەجارێ بە بزەیەکەوە تێی دەڕوانێ و سەری بێدەسەڵاتی بەردەداتەوە. ڕەسوڵ باوی هەنگاوی خۆشە جڵەوی ئەسپەڕەشی گرتووە و گورز ڕێ دەبڕێ و لە بیر و خەیاڵێکی قوڵدا نوقم بووە. سوار و پیادە گەیونەتە بەر دەروازەی قەڵا. ڕەسوڵ لە خۆبەیانەت دەروازەی داوەتە بەر شێلنگی تەقلباب. مامعەلی دەرکەوان خودار لە ماڵوچکەکەی دەرپەڕی پەشۆکا و دەنگیدا چێ ئەوە هاتم. دەروازەی کردەوە. سوار و پیادە هاتنە حەوشە. ڕەسوڵ بەرەو تەویلە جڵەوی کێشا لە بەردەلاقەی میانە بانگی حەسەن مەیتەر دەکا. حەسەن ئۆی حەسەن هەستە وەرە و ئەسپەی کاسایی بکێشە تەویلە و بەدوومدا وەرە زوو بە زوو. چڕە و گوڕەی ڕەسوڵ نووسوانی نێو قەڵای هەشادار کرد. پەنجەرەی سەریان دەرهێنا. عەدلەخانم دەنگیدا ئەرە چ بۆ نیوە شەوکە ڕەسوڵ؟ میوانم بۆ هێنایی خانم قاتڵەکەی عەتابەگا ئاغا نەهاتوێتەوە؟ ئای دەست خۆش بێ نانا ئاغا لە ماڵ نییە لە کونە ڕەشی کەن دەست و پێ ببەستە تا ئاغا دێتەوە خۆتان وەرنە سەرێ بەحمەد دەڵم چاتان بە ساسکە. ڕەسوڵ و سەید حەمەیان لە دیوێ خست. پێیان دەگوت کونەڕەش دیوێکی تاریک و تنۆک بێدەلاقە و پەنجەرەیە بەندیخانەی قەڵایە. با گوریسەکە دەست و پێیان شەتەکدا و لەو دیوی دەرگاوە دەرگیان لەسەر هەڵپێکا. ڕەسوڵ ئەسپەڕەشی دا بە حەسەن مەیتەر وتی زینی لێ مەگرەوە لەسەر ئاخوڕی حەوشەبی بەستەوە کاوجۆی بدەیە تێریکە من دەڕۆم. حەسەن مەیتەر ئەسپەڕەشی لەسەر ئاخوڕ بەستەوە کاوجۆی لەبەرکرد و چووەمیانە لەبەر دەلاقەی حەوشەوە حەوشەی خستە ژێر چاوەدێری. بە فەرمانی عەدلەخانم ئەحمەد فەڕاش سەماوەری تێخستووە. ڕەسوڵ و سەعید چوونە ژوورێ. عەدلەخانم و ناسکە و تەنکە و نازدار لە دەوریان کۆبوونەتەوە. ڕەسوڵ بە شانازی و باسی گرتنی حەمە دەگێڕێتەوە. ئەوانیش بە خۆشی و بە خۆشحاڵیەوە پێدەکەنن. ئەحمەد و نازدار بەدزیەوە تەماشای یەکتر دەکەن بە ئاماژەی چاو هەڵوێستەکانیان بە یەک ڕادەگەنن سەرزارەکی وێڕای ئەوان پێدەکەنن. دوو دەور چای خوراوەتەوە. ڕەسوڵ هەستا ئەسەر پێوتی دەیکا سەعید من دەڕۆم بۆ شار و مزگەنی دەبم بۆ ئاغا تۆ چای خۆت بخۆ بنوو تا ئاغا تەشریف نێنێتەوە کەس نەچێ بەلایدا دەرگای لێ نەکەنەوە. ئەوەی وت و بەپەلە ڕۆشتە خوارێ. لە غاوی کردەوە بەسەر ئەسپەڕەشدا سوار بوو لە دەروازە چووە دەرێ. ڕەسوڵ لە مێژە ڕۆشتووە. جێگای سەعید لە دیوی ئەحمەد ڕاخراوە. ئەوان نووسون ناسکە و تەنکە چوونەتەوە دیوی خۆیان پڕخەی خەویان دێ. نازداری سکانی ئاوی کێشاوە. ئاوی سەماوەر و خۆڵی ڕەشی خاڵی کردوە چۆتە دیوی خۆی کە لێنی بە دەرکەوەدا و خۆی کردوەتە خەو. بێدەنگیشە و حاکمانە قەڵای گرتووەتە ژێر دەسەڵات و دەڵێی زیندەواری تێدا نییە.
عەدلەخانم خەوی زراوە وەک مار جەنگڵ دەخوا. ئەمشان ئەوشان لەسەر جێی خۆ ناگرێ، ڕاستەوە بوو لەسەر جێ دانیشت، هەستایە سەر پێ، چوە بەر پەنجەرە و سەرنجی حەوشە دەدا، هاتەوە سەر جێ و دانیشتەوە. هەستایەوە بە نێو دیوەکەدا دەگەڕێ، وەک ژانگرت و گەرمەژانێتی بەدەم هاتووتەوە بە ڕێژانی بیرەوەریەکانی ڕابردووی دەبرژێنێتەوە. کچێنی ئەو دەم کە دڵی بە مەحموودی حاجی برایمەوە بوو هاتووەتەوە بیری. نەسڕوڵابەگی بابی کۆنەبەگ و چەکمەڕەق کوڕی عیزەتوڵابەگ بووە، بەهۆی دەستکورتی و عیزەتوڵابەگ تازاوی بە بابی هەمزەبەگ فرۆشتووە و لێی کەوتون، بەڵام بە لیر و کردەوە هەر ئاغا بوون، کەمتر لەگەڵ ڕەعیەت هەمووشەیان بوو، دانوێن قەل لەگە خەڵکی نەدەکوڵا. ئەو دەم کە عەدلە کچوو ئەوەڵی دڕدووک و پیاڵەی بوو و ماڵی حاجی براییم لە تازاوە بوو. مەحموودی بابی حەما لاوێکی قیت و قۆزی بەدیمەن و پێکەوتوو بوو. عەدلە و مەحموود هۆگری یەک ببوون، دڵداری ئەو جووتە بە چەشنێ بوو بەبێ یەک ئۆقرەیان نەبوو. حاجی برایمی بابی مەحموود دووسێ جار ناردیە خوازبێنی، تکا لە تکاخانە بڕا. نەسڕوڵابەگ هەر نەیدایە، لە جواب داوتی کچی من بۆ ڕەعیەت نابێ، کەوش و کڵاش نابن بە وێڵاش. ڕاستە حاجی دەوڵەمەند و بنە چەک دەوڵەمەندە، بەڵام ڕەعیەت سەری بگا باسمان هاتە، من لەگەڵ ڕەعیەتدا خزمەتی ناکەم، لە دیزەیەکمان خەم پێکەوە ناکوڵێن. کچی من دەبێ مێر بە ئاغاوەتکە. ناوبانگی جوانی عەدلەخانمی زار بەزار ئەو کات دەگەڕا. ئەودەم هەمزەبەگ خەجیجی دایکی ناسکە و تەنکی خێزان بوو. خەجیج کچە ڕەعیەت بوو، هەمزەبەگ دایمە لەگەڵی بەدەهۆلەی بە بیانوو بوو. بیستێوەکە نەسڕوڵابەگ وای گوتووە خەجیجی دەرکرد، ناردیە خوازبێنی عەدلە. نەسڕوڵابەگ بە زۆر عەدلەی لێ مارە کرد، مارەی عەدلە تازاوایە. دوا بەدوای مارەکردن هەمزەبەگ ماڵی حاجی برایکانی و بەوەش دڵی نەحەساوە. پاش 2-3 ساڵ ئەو دەم حاجی نەمابوو، مەحموود ژنی هێنابوو، خێزانی زگی بە حەمە پڕ بوو. شەوی پیاوی نارد و مەحموودیان هێنایە قەڵا. بە وتەی ئەوانەی کە ئاگایان لێ بوو، ئاغا بۆ لە ناوبردنی هێنابوویە ناو قەڵا. 25 ساڵ ڕابواردووە. مەحموود بۆ ساتێ تەنانەت بۆ ماوەی چاوتروکانە لە بیری عەدلەخانم ناچێتەوە. ئەوەندەی هەمە دەبینێ بیرەوەرەکانی زیندوو دەبنەوە وەکو خۆرە دەیخۆنەوە. عەدلەخانم دوو دڵە، جەرگی بۆ بە دوو کت. عەتا لە تێ لە جەرگیە، حەمە لە تەکەی دیکێتی. حەمە لە جەرگیدا و برینداری کردووە. هەمزەبەگ کۆنەقینی لە حەمەیە، بێتەوە حتمەن دەیکوژێ. حەمە بکوژێ، مەحموود دەکوژێ. خۆشەویستی مەحموودی ناوە بە حەمەوە، حەمەی بەقەد مەحموود خۆش دەوێت. شەو زۆری بەدەمەوە نەماوە، دەرفەت کەمە، لەسەر هیچ ساغ نەبووتەوە. بێ ئەوەی ڕای هێنا بێتە سەر شتێک پێی بەرەو دەرکەی کێشا، بێت سپە هاتبنە هەستی ڕاگرت. یەک بە یەک بە دیوەکاندا گەڕا، کە لێنی دەرکی دیوەکەی نازداری جووت کرد و بە پلیکانەکاندا چوە خوارێ. نازدار بێ جیرەی دەرگای کردەوە و وەدوی کەوت. دوور و نزیک چاوی لە عەدلەخانمە. عەدلەخانم چۆ بەر دەرگای کونەڕەش، بێت تەقا ئەلقەڕێزی هەڵگرت و چوە ژوورێ. نازار خۆی گیاندە پشت دەرکە و گوێی کرد. عەدلەخانم بەسردەوتی حەمە دووری دەنگم دەبیسی؟ ئەرێ ئەتۆ چی؟ شەو زۆر درەنگە، کارت بەوە نەدابێ من چێم. ڕەسوڵ نەمێژە ڕۆیشتۆ بۆ شار، ئێستا دەگەڕێتەوە، بگەڕێنەوە ئاغا دەتکوژێ. خدا غەزەبت لێگرێ بۆ کارت، دەست و پێت دەکەمەوە ڕێ نیشانەدەم. هەڵێ لەو هەردوو مەکانە نەمێنی ها. زۆر باشە، ئەتۆ چی نازداری؟ هەیهوو من دەڵم نێرە، ئەو دەڵە بیدۆشە، تو کارت بەوە چییە من؟ عەدلەخانم چەقۆی دەرهێنا، بە تاریکی دەست دەجێڕێ. گرەی گوریسی دۆزیەوە هەڵی بڕی، دەستی حەمەی گر، با بەڵەدی لەگەڵ خۆی بردی باس پای. ئەوە دەرگای کونا، ئەو دەرگات سیرکە، ئەو دەرگا زۆر کۆنا، بە خش خەڵ ماڵە سواخ کراوە. دەچم پارچت بۆ دێنم بیر و خێنە و دەرباز بە، مەترسێ کەس نازانێ، ڕۆ و چۆمە و چۆڵیە، پارچەکە لە بیر نەچێ، لەگەڵ خۆت بیبە و لە جێیەک بیشارەوە. بە چرپەی پێ عەدلەخانم نازدا لە پشت دەرگا ڕەوی کرد و خۆی شاردەوە. عەدلەخانم هاتووەتە حەوشە، بەرەو ژێرخان دەڕوا، چوە ژێرخان، هاتووەتە دەرەوە بەرەو کوونەڕەش گەڕاوە. پای خستە ئەودی و دەرگای هەڵپێکاوە بە کرژی ڕۆیشت. گەیشتە سەر پلیکان و دەنگی کۆخەیە ئاوڕێی پێداوە. دەنگی کۆخە لە ئاڵم قەست دەچوو. عەدلەخانم بەرەو دەرگای تەویلەوەەر سوورا و سەرنجیدایە. تاپۆیەک لەبەر تیشکی کەم تەوژمی مانگەشە و دیارە. عەدلەخانم بە شگوتی حەسەن مەیتەرە، بایەخێکی نادایە و لە پلیکان وە سەرکەوت. دوا بەدوای عەدلەخانە نازدار لە پەنا دیوار هاتە دەرێ، بارخانی وە سەرکەوت، چوە دیوەکەی خۆی و با دڵنیایەوە خەوت. لەگەڵ گەزنگی هەتا و 4 سار لە ڕێی شارەوە بەرەو تازاوە دێن. با وێڵغار لە چۆن پەڕینەوە، سنگیان ناو بە لێژی قەڵاوە. عەدلەخانم لە پەنجەرە چاوی لێ، پەنجەرەی کردەوە، بانکی دەنگەوان دەکا. مام عەلی، ئاغا تەشریفی هێناوە، دەروازەکە بکەوە. هۆی حەسەن،
وەرە بڕۆ چارەوەکانیان لێ بگرە. ناسکە و تەنکە بە دەنگی عەدلە خانم هاتنە بەر پەنجەرە. هەرسێ لە پەنجەرەوە هاتنە سەر سەرا دەڕوانە سواران. حەمزە بەگ و ڕەشید خان و قادر خان و ڕەڵینۆکەی. مامعەلی دەروازەی خستوەتە سەر گازی پشت و دەستە و نەزار وەستاوە. حەسەن مەیتر لە تەویلە دەرپەڕی ئەحمەد فەڕاج لە پلیکان هاتە خوارەوە. حەسەن دەم بە بزە و ڕووی کرد ئەحمەد وتی: ئەمشەو دزم گرت، نانم لە ڕوەندایە. دزی چی؟ خۆجێل مەکە، دەکرێت نازدار شتێک بزانێ و تۆ نەزانی؟ ئاسمان کۆڵەکەی دەوێ. یەکەم جار وەمزانم نازدارە. بە وردی سەرنجمدایە خانم بوو، ماوەیەکی زۆر چووە کوونە ڕەش نەهاتە دەرێ. پاشان هاتە دەر و چووە ژوورێ و خێرایەکی گەڕاوە. گەیشتە سەر پلیکانەکان بۆ ئەوی بزانێ من زانیمە کۆخیم ئاوڕێکیشی داوە. پێم منی دی، بەڵام وەسەر کەوت. من بە تەواوی ئەرخان نەبووم خانم بێ. ئەو چووە سەر، دوا بە دوای ئەو نازدار لە پەنا دیوارەوە دەرپەڕی. ئەمجار ئەرخیان بووم ئەوەی ئەوەڵ خانم بوو. پاشانیش چوومە کوونە ڕەش تەماشام کرد، هەمەی لێ نەمابوو. بەڕاستی نازدار بووی نەجێڕایەوە، پاچەکەشی لەوێ فرەدا بوو ئەوەی نەبێتە بەڵگە هێنامە دەرێ. بابا بۆ ژێڕامەوە، جاری باسی مەکە، دیزە بە دەرخۆنە سەری بنێوە. حەیە کاکە تۆ دەڵێ چی؟ بە خودا خۆ ناگرم. باز لە بەرەگە نەیگری بەکار نایە. ساڵێ جارشتی وان بۆ ڕێدەکەوێ. تا گەرمە برینە پێی دەڵێم. کۆن کەوێ جواب ناداتەوە هیچم ژیر ناکەوێ. ئەحمەد و حەسەن بەدەم قسەوە گەیونەتە بەر دەروازە. شامبەشانی مامعەلی وێستاون. سوار گەشتنەتە بەر دەروازە و پیان لە ئاوزەنگی دەرێنا. هەموو دەم بە بزە و بەرزە دەماخن. فەڕاش و مەیتەر و دەرکەوان بە کڕنۆشەوە چوونە پێشە و چارەبیان لە دەستگرتن و کێشانە ژوورێ. حەمزە بەگ بێ وێستان دەم بە بزا بەرەو کوونە ڕەش وەڕێکەوت و ئەوانی دی بەدویدا. عەدلە خانم و ناسکە و تەنکە و نازدار و سەعید بە پێکەنین و تریق و هۆڕ هاتنە خوارە و چوونە لای ئاغاکان. ئەحمەد و حەسەن لە تەویلە هاتنە دەرێ و بە پێکەنینەوە گەیشتنێ. هەموو چاوەڕێن ئاغا دەرگای کوونە ڕەش بکاتەوە. حەمزە بەگ ئاڵقەڕێزی هەڵگرت و دەرگای کردەوە. سەری بردە ژوورێ. چاوێکی کردووە بە چوار چاو و بە دیودا دەیگێڕێ. جێژ و مەنگ سەری هێنایە دەر. بە سەر سوورمانەوە چاوێن لێ دەکا. چای پڕە لە پرسیار و یەک بە یەک تیان دەڕوانێ. ئاغا و خانم، نۆکەر و مەیتەر، فەڕاش و کڵفەت هۆرشمیان کردەدی و بەڵام کوونە ڕەش ئیتر تاریک و تنۆک نییە. دەرگای ڕوو بە چۆم کراوەتەوە و پڕە لە ڕووناکی و شنەبە. هەموو ئەبەسا و دەڕوانە یەکتر. ماوەیەک حەمزە بەگ بێقسە لەبەر دەرگا هەڵ تروشکا و سەری گێژی ناوەتە نێو هەردوو دەستی و دەیگوشێ. هەموو بە پرسیارە و چاو لە یەکتر دەکەن. کەس ناوێرێ بەزار لە کەس بپرسێ. بە چاو لە یەکتر دەپرسن، بەڵام کەس وەڵامی پێ نادرێتەوە. عەدلە خانم بێ قسە قۆڵی ئاغای گرت و هەڵیستان. وردە وردە بردیە سەرێ. دوا بە دوای ئەوان یەکێک و دوو بەرەو دوا وە سەرکەوتن. ڕەسووڵی نۆکەر وشک و بێتەکان وەستاوە و بیر دەکاتەوە. ڕەسووڵی نۆکەر وشک و بێتەکان وەستاوە و هیچ بیر ناکاتەوە. بیری بۆ هیچ لێ ناچێ. دەست کۆشکەی بووە، تۆ بڵێ کاری چێ بێ؟ هەر کەس بێ زۆر بێترس و ئازایە. ئەحمەدە، نازدارە، حەسەنە، مامعەلیە. جەباش خۆ دایک و خوشکەکانی کاری وا ناکەن. نا ئەوان هیچ کاری وا ناکەن. ئەی باشە کاری چێیە؟ تۆ بڵێ کاری سەعید نەبێ؟ ئەو دەم کە گرتمە زۆر بەزەی پێت ئەدەهات. بۆ وایە بەڕەڵای دەکرد. ئەی داوەشم دەبوو لە ڕێوە زانی بەم. هەرێ کاری خۆیەتی. ئەی ناپیاو بەخوا ئەوەی ناخوا. لە جێ ڕاپەڕی و یەکتەکان وە سەرکەوت. حەمزە بەگ وەک کۆسکەوتووە ژنۆی لە باوش گرتووە ئەوانی دی بەدوێەوە. ڕەسوول چووە بندەستی و سرتاندی بەگوێیدا. ئاغاوە دەرکەوت و ڕەسوول بە دوایدا. پاش ماوەی کات نەژوورێ. حەمزە بەگ ئەو حاڵەتەی پێشووی نەماوە. سوورایی کەوتۆتە لێوی چاوی گەشتە. دەڵێ هەواڵێکی خۆشی بیستۆ. بەڕوویکی خۆشەوتی: بۆی داماون، خۆ دەزێن لە گۆزەدام مابێتەوە. لە مێژنی هەڵاتووە. هەر لەم دەور و پشتەیە. ڕەسوول و سەعید سوار بن بڕۆن بیگرنەوە. خۆسمایلاغی سمکۆ نییە، شوانێکە. وشوی لێ بکەی دڵی دەتۆقێ. دەبێت چوبێتە هەزارەشکەوت. ئەو بەڵدی ئەوەیە. ڕەنگە ئەو چەند ڕۆژەش هەر لەوێ بوو بێ. بە جوانی بگەڕن، وریا بن. دەبێت لە پیاوی خێڕی زۆرتر بترسەی تا پیاوی ئازا. دەمانچەکەی ئەتای پێیە. شینم لێ نەکەن بە دوان. بە پازگەشم ڕاگاندووە. هاکا سەریان هەڵدا. ئەوانیش وە دووتان دەخەم و دێم بە شوێنتاندا. دەبڕن دێ بزانم چ دەکەن. دەست بەتاڵ نەیەنەوە. بیگرنەوە بەسەری بابم خەڵاتی باشتان دەکەم. سعید تەماشایەکی ڕەشید خان دەکە، لەوە دەچێت دڵ لە دوا بێ. ڕەشید خان بە ئاماژەی چاو دەڵێ بڕۆ. سعید نابەدڵانە فیشەکدانی لە خۆیدا و تفەنگی پێنجتیری کردەشانی و بە دووی ڕەسوولدا ڕێکەوت.
دوو سوار چەکبەشان لە دەروازەی قەڵا بە پڕتاوە دەرکەوتن و چێوبڕ بەرەو هەزارشکە و ڕکێفیان لەدا. سعید دوو دڵا لەوە دەچێت لا ڕەسوڵ زەنین بێ، لە ڕۆیندا و پێش ناکەوێ، سیلەی چاوی لەسەری و لێی خافڵ نابێ. ڕەسوڵ لە دەرونی سعید ئاگادارەوتی: تۆ هیچ ئاگا لێت پەنێکمان بەسەردێن ئەم حیز بابانە؟ وەک بەردە قۆچەقانی هەرتایە بەرەو لایەک توورمان دەدەن. ئێستا لەکوێ بیدۆزینەوە؟ وەڵڵاهی لە ڕۆحی خۆم بێزار بووم، شەوە نەوزم نەداوە، ئەوە کوێر دەبم، بە من دەکەین دەخۆ دەخافڵێنین و دەڕۆینەوە، تۆ دەڵێیتی. سعید ئەوەندەی ئازاو نەترسا ئەوەندەش ساویلکەیە با کەوتکە ئاو دەکەوێتە مەلا بۆ قسان ڕەسوڵ خەلە و خەشی لە دڵ بڕاوتی: وەڵای کەیفی خۆتە، چۆن دەڵێی من وا دەکەم. دوو سوار بە قسە و دەردەدڵەوە گەیونەتە نێوشاخی پر زەردومای هەزارشکەوت. هەزارشکەوت ناوی خۆی بە خۆیەوەیە، شاخێکی پڕشی و دۆڵ و زەردومایە. نێو هەر دۆڵێکی دەیان کولان پێچە، هەر کۆڵان پێچێکی ڕەوەز و زەردێکی پڕلاشکەوت و کون دەمیان کردوەتە و لە دوور ڕەش دەکەنەوە. ئەو شی و دۆڵە ستەماورە لە پیاوی ئازا و بەزەر دەستێنێ و کەم کەس دەوێرێ بە ڕۆژی ڕووناک تەنیا پێیدا بڕوە. هەردوو شان بەشان چوونەتە نێو جەرگەی چێو، پەنجە لەسەر پەلەپیتکەی تفەنگ و بە پارەی چاو دەژێڕن و دەچنە پێش. گەینە دوو شێوانێ. سعید بە دەستە ڕاستیدا و ڕەسوڵ بە دەستی چەپیدا لە یەک هەڵبڕان. سعید نەدی و کەوت و لە چاون بوو. ڕەسوڵ لە ئاسپ دابەزی، دەستکەوسارەکەی بەست و بەبنە چاڵوکێکەوە و تند و توڵ بە شێوداوە سەرکەوت. لە بەرزای چێو ئەم دی و ئەو دیوی لێ دیارە، لا بنە بەردەی خۆی شاردەوە. سعید وردە وردە بە شیوداوە سەر دەکەوێت، دێت و دێتە پێشێ نزیک بۆتەوە، هاتە سێرە. ڕەسوڵ پەنجەی لەسەر پەلەپیتکەی بڕنووە، قۆنداغی لە شانی ڕاست توندە و چاوی چەپین و قاندووە، دڵی بە توندی لێ دەدا. پەنجەی لەسەر پەلەپیتکە دەلەرزێ، گەروی وشکە و مچۆڵک بە لەشی دادێ، چاوی لەسەر سێرە لابر. قۆنداغی تفەنگ شل بۆ و شانی بەردا، تفی زاری قوتدایە و گەروی پاراو کردەوە، خۆی لۆمە دەکا. ئەی جەرگت خراپێ، ئەو بۆ دەلەرزی، ئەی غیرەتە سەگ بیخوا. دەرفە لەو باشتر خۆ گولە پیای ئازا و خێڕی ناناسێ، هەر ئەو گولێ دێمەکار نەی پێکم تازەکارم تاوە. قۆنداغ لە سەرشانی تون بووە، چاو چووە سەر سێرە و پەنجە لە پەلەپیتکە توندە. تەختی نێوچاوانی سعید لە ژێر سێرەدایە، هاڕەی بڕن و پڕ بە دۆڵی هەزارشکەوت. لە هەزار لاوە ئەشکەوتەکان دەنگی دایەوە، دەنگی یەک چێوەکان ئەم بەرەوبەر و ئەو بەرجوابی ڕەسوڵیاندای و تێکەڵ دەنگی ناڵەی سعید بوون. سوار گلە، تفەنگ پەڕی. سعید لە خێنگە وزا، ئەسب بەزین و لەغاوە سەر بەرەو ژێر بە لەستەی شی و دۆڵ. ڕەسوڵ لە بنەبەر تاساوە، ناوێرە سەر هەڵێنێ، چاوەڕوانی وەڵامە. ماوەیەک دڵکوتە مەجالی لێبڕی، جوابی نییە. لە کەلێنەبەردەوە سەر دەکێشێ، لاشەی بێجیانی سعید کەوتووە، لە بنەبەر هەستا و دوستە هەنگاو چۆ پێشێ. ترس و دوودڵی ئاژنۆی بێهێز کردووە، پاشە و پاشکشایە و دوورکەوتەوە. بۆ جێبی پاشە ڕۆژ کەوتە بیری فێڵ و چاڵەکە. لەسەر بەردە دانیشت، پێڵا و گۆرەی پێی ڕاستی داکەن. گولەی خستە سەر تفەنگ، بە دەستی ڕاست نەرمای پێستی کەلەکەی و بەکەوا و کراستەوە پڕ بە چنگرتی و قۆنداغی تفەنگی لە عارزدانا. بە دەستی چەپی لولەی تفەنگی نایە سەر کەلەکەی و لەنگەری کرد. پەنجا کەڵەی پێی ڕاستی نایە سەر پەلەپیتکەی تفەنگ و هێزیدایە. تفەنگ هاڕای کرد و ڕۆ پێست کەلەکەی سمی و خوێن هەڵقوڵی. لەش لە خوێن شەڵاڵە، خۆی لە خۆڵ وەردا و تەواوی لەشی بوو بە خوێن و خۆڵ. هەستا و دەستی کرد بە تەقا، دوا گولەی تۆقان لەچێو هاتە خوارێ و سوار بووە. ئاسپەڕەش وەک باڵدار دەفڕێ، دەشت و چێو لە ژێر سمیدا وێ کاتوەتەوە، گەیوەتە ژێر لێژی قەڵا، لوتی نا بە دەروازە و دەپڕبێنێ. سوار بە سواریەوە شپڕێ و لە دەروازەیدا دەرکەوان دەروازەی کردەوە عەبەسا و دەڕوانێتە ڕەسوڵ. سوار بێبەستان ڕکێفی لێدا چوە حەوشە. حەوت چارەوێت لە حەوشە بەسراونەتەوە سەریان لە ئاخورناوە. ئاسپەڕەش دەحیلێنێ و ڕۆ ئەسپی غەوەرە بە کوڕژنەوە دەڕوە. ڕەسوڵ لە غاو دەکێشێ، دیسانەوە دەحیلێنێ و لە سەرپاوە دەخولێتەوە. حیلە و کوڕەی حەوت هەشت ئەس دەنگیاندایە دەنگی یەک. هەمزەبەک سەری لە پەنجەرە هێنایە دەرێ. ڕەسوڵ خوێناوی شپڕێەوە، گوڕاندی: چ بە ڕەسوڵ، بۆ خێناویت؟ کوا سەعید؟ بە پرسیاری هەمزەبەک دانیشتوانی نێو قەڵا هاتنە بەر پەنجەرە، سەر و کڵاوی ئەمنیەوە دەرکەوت. تەزوو مچۆرکێ بەلەشی ڕەسوڵ وەک هەورە بروس کات و تێپەڕی، خۆی هێنایە حاڵی جاو. حەسەن مەیتە لە مێژە لە ڕەسوڵ دەڕوانێ، پێپێ لێی چوە پێشێ. بێ پرسیار دەستە جلۆی ئەسپە ڕەشی گرت و ڕەسوڵ دابەزی. حەسەن ئەسپی کێشایە چەویلە و هاتە دەرێ. ئەحمەد ئاغا فەڕەشی ناردووە خوارێ.
حەسەن و ئەحمەد ڕەسوڵیان بردە ژوورێ. دی و حەشیمەتێکی زۆری لێ. حەمزە بەگ و ڕەشید خان و قادر خان و حەودام نیەن. هەموو شڵەژا و پەشۆکا و دەوری ڕەسوڵیان داوە. ئاغا بەسەر سوورمانەوە دەپرسێ: دا پێم بڵێ بۆ بریندار بووی لەگەڵ چێتی هەڵچوون؟ ئەی سەعید کووە؟ ڕەسوڵ پێچ دەخوا و بەبرینەوە دەناڵێنێ بەدەم ناڵەوتی: کوژرا، سەعیدیان کوشت. باشە چیە کوشتی؟ لەکوێ؟ لەبەر دەنگدارەی هەزارشکە و کتوپڕ کەوتی ناناو چەتەکان. لە یەکەم دەستڕێژیدا هەردووکمان پێکراین. برینی من کاری نییە. ئەو لەسەریاندا کەوت و گیانیشی لە دەستدا. بە برینداری قوونەشە پاشەکشێم کرد تا دو فیشێک دەستم کردەوە، بەڵام ئەوان زۆر بوون، ناچار هەڵاتم. بڕوا ناکەم. سەعید چەند ساڵە نۆکەری منە، چۆن بەو زوانە دەکوژێ؟ ئەو بۆ دەکە زاوڕ ناداتەوە. دەبێ وانە بێ، وانە نەکوژا. تۆ بە چای خۆت دیت؟ بەڵێ ئاغا دیتم. شان بەشانی یەک دەڕۆشتین لە تەختی نێوچاوانی درا. ویستم دا بەزم و هەڵی گرم و بیرفێنم. منیش پێکرام و دەرفەتم نەبوو. هەڵ نەهاتە منیش دەکوژرام. ئاغا تۆ نەدەکوژرای، پیاوی خێری قەت ناکوژێ. حەیفە سەعید کوژرا بێ و تۆ بمێنی. هەر کەس بێ زۆر ناپیاوە سەعیدی کوشتووە. ناپیاوی منە، من ناپیاوم. سەعید بۆ ئەوەندە نەدەبوو نۆکەری من بێ. بەخوای حەیف لە دەستم دەرچوو. ئەی دەستی شکاوم. پیاوی وام تازە دەست ناکەوێتەوە. گولە چەند بێوەفایە، کەس ناناسێ. دەبوو شەرمی لە سەعید کردا و لە حاندی سار بایەتەوە. ڕەشید خان بە دڵپڕیا ڕووی وەرجێڕا و دەستەکەی دەرێنا. حەمزە بەگ دڵسۆزانە دەستی خستە سەرشانی و سەبرێت سرتاندی بەگوێیدا. عیبە، خۆ بۆ نۆکەرێ ناگریت ئیشەڵڵا. چۆن بۆ نۆکەرێ دەگریت؟ تازە کار وای لێ هاتووە. بۆ بەجێی ئەوە وەرە با ئەو ئەملیانە ڕازیکێ بێدەنگی لێ بێنن. دەنا چی؟ ڕەسوڵ دەگرن؟ نانا کاکە، خۆمان تووشی چەرمەسەری دەبین. ڕەسوڵ چاوی دەرێ، ئەو نایەکی دی چی زۆرە نۆکەر. لە سەعید باشتر بۆ دەگرم. تازە ئەو ڕۆی وازیندوو نابێتەوە. پشتی من بەرمەدا. خۆم ئەوانە ڕازی دەکەم. ماڵ و منداڵی سەعیدیش باستۆی خۆم. ئەوانیش قایل دەکەم لەسەر نەڕۆن و زەری بنێنەوە. ناهێڵم تۆ زەرەر بکەی. هەرچی بێ سەعید من ناردومە. بۆ کاری من خۆی بەکوشتاوە. خۆم هەموو زەرەر و زیانی دەگرمە ئەستۆ. تۆ لە هەموو شتێک تەریک بە. هیچ مەڵێ. خەرجەکەم لێ گەورە مەکەوە با خزمەتیەکەمان تێک نەچێت. جا بەکاری چی دێ؟ تازە من سەعیدم لە دەستداوە مام هەمزە. چم لە دەست دێ؟ تەف هاڵاوێم ناوچاوانی خۆم دەگرێتەوە. لەبەر تۆ چم پێ ناکرێ. دەنا پیاوی وەکو سەعید بۆ ئەوەی نابێ بخرێتە بەشێ. من لە هەموو لایەک شەرازیم پێوە دەکرد. هەموو ئاغەکان بەخیلیان پێ دەبردم. پیاوی وەک ئەو لە مکوریان بێوێنەیە. تاخی بەجەرگم. تازە تا قیامەت نۆکەری وام گیر ناکەوێتەوە. ئیسیوار ڕزایی لە هیچ شتێ حاڵی نییە. هەر تەقەی گوێ دێ. حەمزە بەگ بردیە دیوێ. بە فارسی لە ئەوڵەوە بۆی دوو پاچ کردەوە. ئیسیوار ڕەسوڵ دەخوازێ. ڕەسوڵ لە حوزورە. ئیسیوار قەڵەم و کاغەزی دەرێنە باس و خواز بنووسەوتی بۆ چوونە ئەو چێوە. وەڵاهی سەرکاری ئیسیوار هەر وەک خۆدا ئاگاداری ئەو هەتی وەشوانە گیرا بوو. خۆم گرتبووم. هەڵاتووە. شەوێ هەڵاتووە. ئاغای ئێمەی وە دوو خز بگرینەوە. لامانوە بوو چۆتە هەزارەشکەوت. ئاخرە بێ زۆر چڕا. لەشکر تێکەوێ ون دەبێ. گەیشتنە نێوچێ و وەبەر دەستڕێژیان داین. ئەوەڵ سەعید پێکرا. من دابەزیم هەڵی گرمەوە. منیش پێکرام. هەر ئەوەندەم توانی خۆ نەجاتم. زۆر بوون؟ وەڵاهی زۆر و کەم نازانم. 7-8 تفەنگ تەقەیان دەکرد. ئەوەی ڕاستی بێ من زۆر ترسام. جوان تێنەفکریم. زۆر باشە. لێرەوە دوورە؟ ڕێی چەند دەبێ؟ نانا دوورێکی وانە. ڕێی سعاتێک سعات و نیەک بە سواری دەبێ. ئیسیوار مات بووە. ئەوەی نووسی و قەڵەم و کاغزی نای جیرفانی چاوێکی لە حەمزە بەگ کردووتی: ئاغا تۆ دەڵێ چی؟ حەمزە بەگ لای وایە ئەوەی ڕەسوڵ گوتوویە ڕاستە. چاوێکی لێ دەکا. ڕەسوڵ بە بزەیەک ئاغای تێکە. بەوە شوێنە گومکێ چەتە لە گۆڕێدا نەبووە. حەمزە بەگ گوتی: تۆ چۆن دەڵێ من وا دەکەم سەرکاری ئیسیوار؟ پیاو بنێرم تەرمەکە بێنەوە؟ چۆن وا دەبێ؟ ئەی بە پاسگەڕا نەگەێنی؟ حەمزە بەگ دەستی کرد بە باخەڵیدا. دەری هێنا و کردی بە جیرفانی ئیسیواردا بە پێکەنین وتی: حەیبیە بەڵابی پاسگای بۆ چییە؟ ئەوە تۆ پاسگا دەڵێ چی؟ چەتێک کوشتوێشکای لە چێ دەکەی؟ خۆشن و منداڵی ڕازی دەکەم. ئەگەر تۆ ڕازی بی ئەوەش دەم شیرینی بوو خسمە جیرفانت. 500 مەنە. دەمی ئەوانی دیشت بۆ شیرینکە. پاشان قەرەبووی دەکەمەوە. بەسەر خۆمیەوە ناهێڵم. من کارم بە تۆ دەبێت. تۆ شەروە. دەستی ئیسیواری کرد و چوونە لای ئەوانی تر. پاش وتوێژێکی زۆر ڕیان هێنا سەرەوەی ئیستیشهاد بنووسن. ئیسیوار ئیستیشهادی نووسی. ئەوانەی لەوێ بوون مۆڕ و ئیمزایان کرد. ناردیان بە دووی خەڵکی نێودێدا 7 کەسی نێودێ ژمۆریان کرد. ئەو ئیستیشهادە بۆ هەڵاتنی حەمەشوان بوو. باسی لە کوشتنی سەعید لە گۆڕێدا نەبوو. دوانی وەڕۆیە. نیوەڕۆژ خوراوە. ئەمنیا لێ دێدا نەماوە. ئەحمەد فەڕاش چۆتە شار بۆ خەڵاتی.
لە نێودێ قاو بڵاو بووە دەڵێن سەتە هاتووە. هەزارشکەوت پڕە. سعیدی نۆکەری ڕەشیدخان کوژراوە. ڕەسوڵی نۆکەر بریندارە لەوانەیە ئەمشەو بێنە سەرمان. چی هەیە بیشارێتەوە. ئامیری خێزان ڕەسوڵ بە گریان و خۆڕنین بە بەرگەڕەکدا ڕۆقەڵادێ و ژن و پیا و گەورە و بچووکی تازەوە بە دواوەی. 4-5 سەرژنووکی خوداژن قۆڵیان گرتووە و دڵخۆشی دەدەنەوە پێ بە پێی گەینوێتە دەرکی قەڵا. دەواازە کراوەتەوە حەوشە پڕە لە ژن و پیاوی ڕعیان. ئامین بە دەست و پلە و بەند نابێ هاوار لەکاو دەگری. بە دەنگی ئامینەوە عەدلە خانم هاتە خوارێ. ئامین و ژنانی بردەسەرێ. ڕەسوڵی نیشان ئامیندا چای پێکەوە ئۆخرەی گرت و بێدەنگ بوو. بە دەستوری ئاغا 15-20 پیاوی قۆچاق چون و تەرمی سعیدیان هێناوە. حەوشەی قەڵا جەنجاڵە. دەستەی گاو گەرم دەکەن. چەند کەسی لێزان و بەدین لەسەر تاتە شۆر تەرمی سعید دەشۆم. برینی سەری وەک کانی خوێنی لێ هەڵدەقڵێ. لۆکەیان لە وڵات بڕیۆ و لە برینیە ئاخنیوە. خوێن بەربەست نابێ. دڵۆ بە تاتە شۆردا دەکتکێتە خوارێ و تێکەڵی ئاوی جۆگەی حەوزەکەی حەوشە دەبێ و لە خواردێوە دەسێتە نێو زەوی سەدان بنەجیا و دڕووی چین و پاراو دەکا. بەهاری داهاتوو پنج ببەستنەوە باڵا بەرزکەنەوە و تۆی بە وڵاتدا بڵاو بێتەوە. دەنگی گریان لەو دیوی ژنانەوە دەگاتە حەوشە. دڵی پیاوانی وەکوڵ هێناوە. ناسکەی خانمی خێزانی ڕەشیدخان شیوەنگای داناوە شین دەجێڕێ. بە دەنگی بەر سعید دەلاوێنێتەوە دەڵێ وەی ڕۆ گەورە نۆکەری ڕەشیدخانم ڕۆ شێرە پیاوەکەی موکریانم ڕۆ ئازا و بەجەرگی قەڵای ڕەشیدخان برای هاوپشتم تۆ بووی سعید جان بۆ بەجێ تێشتین بەو دەست و بەردا کوا وادەی کۆز بوو منداڵت وردە وەی ڕۆ سعیدی ئازا و مناڵ وردم ڕۆ. ناسکە هێندە بە سۆز سعید دەلاوێنێ ئەوەی گوێی لە دەنگوێ بێ ئیختیار بانگی گریان هەڵی دەدێرێ. عەدلە خانم لە ناسکە بە کوڵتر دەگری. خۆ بە تاوانبار دەزانێ و زاتی نییە تاوانەکەی بدرکێنێ. گۆڵەکوی دەروون بە قوڵپەی گریانەوە دەرەدا. دەمادەمی ئەسرا. ئەحمەد فەڕاش لە شار هاتوێتەوە. خەڵاتی بۆ سعید هێناوە. کفن بە باڵای سعید بڕاوە و کرایە بەری. خوێنی سەری نابستێ. کفن بە خوێن گوڵگوڵە. دارەتەر من لە چارەوەی هەڵبەسترا. هەمزەبەک و زاوەکانی سوار بوون. خەڵکی تازاوە بە دەستوری ئاغا ماڵ و پیا و سوار و پیادا بۆ بەڕێکردنی تەرمی سعید ساز بوون. ژن و پیا و ئاغا و ڕێگەت لە حەوشەی قەڵا تێکەڵن. ناسکە لە نێو حەشیمەت ڕووی هەڵماڵی و بە دەنگی بەرز بانگی ڕەشیدخانی مێردی کرد. بڵێ چارەوێم بۆ زینکەن منیش لەگەڵ سعید دێمەوە. ڕەشیدخان بەوێ قسە لە قسەی ناسکەدا بکات بانگی حەسەن مەیتەری کرد و فەرمانی سازکردنی چارەوەیدایە. حەسەن ماینی زین و لە غاوکراوی هێنایە دەرێ. ئەحمەد فەڕاش سوی یارمەتی حەسەن مەیتەر و ماینەکەیان بردا بەر ئاخوڕی حەوشە. ناسکە خانم چۆ سەر ئاخوڕ و پێی لە ئاوزەنگی ناو سوار بوو. ئەحمەد دڵی ماینی گرت و بوو بە جڵەوداری ناسکێ. تەرمی سعید لە دەوروازەی قەڵا چووە دەرێ و سوار و پیادەوە دوی کەوتون. ڕەشیدخان بە سواریەوە لە حەوشە وەستاوە و تەماداری هەمزەبەگە. چارەگە کاتژمێرێک و سعاتێک دەبێ هەمزەبەک چۆتە لای ڕەسوڵی نۆکەر. سرت و خورد سەریان ناوە بەسەریەکە و دەست پێنن بەگوێی یەکتردا. ڕەشیدخان بێ ئۆقرە بانگی کرد. مام هەمزە جەنازە ڕۆیشت هەر ئێمە ماوین. هەمزەبەک ڕەسوڵی بەجێهێشت و بەپەلە هاتە حەوشە. کوێتەی لە دەستی حەسەن مەیتەرگرت و سوار بوو. بە جوود وە دووی تەرم کەوتن. ئاوایی خەوتنە. نێودێ بژوێ شڵەژاوە. ئەوەی دەستی دار بگرێ و پێی ڕۆینی هەبێ و دەرکەوتون و دەنگیان یەک و تێکڕادەگرێ. شیوەن ئاوایی گرتوێتە بەر. تەرمی سعید لە مزگەوتە. قورئان خوێن بە گریانەوە لەسەری دەخوێنن. هەمزەبەگ و ڕەشیدخان و قادرخان لەبەر میحراب و شان بەشانی مەلا دانیشتون. ڕەشیدخان بە کوڵ دەگرێ. قەبرەکان چوون بۆ قەبران. ناسکە خانم چۆتە ماڵی سعید. ژنانی بژوێ تێڕژاون. شین و گریان و قوڕپێوانە. خێزانی و کچەکانی ڕوومەتیان بە نینۆک شێو بڕیوە و دادڕدا دەڕیان کردەوە پەلکیان بڕیوە. مەلەعای خێزانی بەدەم گریانەوە دەڵێ دەبوو هەر پاشنی وەڕۆ زانی بام سعید کوشاوە. ئەسپەکەی بەزین و لەغا و بێسوار هاتەوە بەردگا. ئەی کوێر بم بۆ نەمزانی. دەبوو بمزانی با سعید کوشاوە. ژنانە وەندە گریاون هیچ نووزەیان دەرنایە. منداڵە وردەکانی سعید بەدەستی ژنانەوەن و دایان بەنە ماڵی خۆیان. شەو لە نێوە لایداوە. قەبرەکان خەبەری تەوابوونی قەبریان ناردووە. تەرمی سعیدیان لە تابوت خست. بۆ چاوپێکەوتن و ماڵاوی یەکجاری بردیانە بەردەرکی خۆیان. ژنان چابوتیان لە دەست پیاوان دەرهێناوە. تەرمی سعید لە نێو ژناندا ون بووە. بە پاڕانەوە جارجا بە قسەی ناخۆش پیاوان تابوتیان بەدەستێنەوە و ڕفاندیان بۆ قەبران. نزیکە و بەیان تەرمی خوێنایی سعیدیان بە خاک سپارد.
سبەینە پاش تاوکەوتن ئاغاکان هاتنەوە مزگەوت. سەماوەر و ویستکان چادان و قەند و چا لە ماڵی ڕەشیدخانە و هێنرایە مزگەوت. خەڵکی بژوێ کۆبوونەوە، دێهاتی دەوروبەر بۆ پرسە هاتوون. قورئان خوێن لە چەند لاو قورئان دەخوێنە، فاتحە لەسەر فاتحادا دەخرێت. سەماوەری ڕەژی قوڵتە قوڵ دەکوڵێت، چاپەس چاتێ دەکات، چا بەنێو خەڵکدا دەجێڕن، دەستەیەک دێ و دەستەیەک دەڕوات. حەسەن مەیتر خۆی کرد بە مزگەوتە. دوای فاتحە حەمزە بەگبانگ کرد. حەسەن، یانی چی خێرە؟ حەسەن لە خوارە قوت هەستایە سەر پێ، حەل لە جێوە تون گوتی: قوربان، ئەم شەو چەتە داوێ بەسەر دێدا، ئەوەی وە بەردەستی کەوتبێ بردویانە وە فریاکەوە. خەڵکی تازاوە وەجم و جۆڵ کەوتون، چاویان لە ئاغایە. حەمزە بەگ بە دەنگێکی بەرزوتی: نەیامەتی خۆی چاکە، قورتەکانی خراپە. لەلایەک جەرگم بڕاو کوڕم هیلاکە، لەلایەکی دی سەعید پشتی شکاندوم، ئەوە ژێکی دی. خەڵکینە هەموو جێتان لێبێ و شاهید بن، سەعید لە مەڵکی مندا کوژاوە. تا بە ڕۆح زیندی بووم، ساڵی 10 تەغارگەنم لەلایەن منەوە ئەیدەم بە ماڵ و منداڵی، بە پیا و وڵاخی خۆمدا بۆی دەنێرم. خەرج و مخارجی پرسە و نانی قەبرکان بە ئەستۆی من. دەستی کرد بە جیرفانیدا و 1000 تمەنی دەرێنا و دایە دەستی مەلاکەی بشوتی: مامۆستا خۆت بیاندەیە، بە پیاوی خۆمدا ئازوقەی تا بەهاریان بۆ دەنێرم، ئەوە خەرجی پرسە و میوانەکانە. لەلایەن منەوە سەرخۆشیان لێ بکە، کارەکە وایە دەبێ بڕۆم، دەنا خۆم دەچمەوە لایەن، ئەوەی پێویستە تۆ پێیان بڵێ. چاکە و پیاوەتی حەمزە بەگ گزاری بە خەڵک کردەوە. ڕەشیدخانی زاوای شانازی پێوە دەکات سەبارەت بە کوشتنی سەعید هیچی لە دڵدا نەماوە. حەمزە بەگ هەستایە سەر پێ. هەموو دانیشتوانی مزگەوت هەستان و وەدووی کەوتن. لەو لای دێوە خەڵکی بژوێ گەڕانەوە. تازاوایی وەدووی حەمزە بەگ کەوتوون، سوار و پیادار وە تازاوا کەوتنەڕێ. ئاغا چۆتە قەڵا، پیاوی ناردووە لە دووی ڕەسوڵ، نۆکەر لە حوزورە. دەی ڕەسوڵ، چت کردوە بەچی؟ تۆڵەی ئەو هەموو خەرجەت کردوەتەوە؟ ئەو 2-3 ڕۆژە پەستا بەستا ژیرفانم هەڵتەکاندووە. ڕەسوڵ لە خۆبایەنە بە بزەی کۆکتی: نەغدینەوە گیر ناکەی ئاغا، ئەو دێمان سەنگ و سوژن داوە، 4000 تمەن پوڵ و هێندەی مت و موڕی قیمەتیمان گیر کەوتووە، 1000 داوە بە چۆخا شەریف و فەیزا، ئەوەش 3000 مۆرەکە. پوڵ و موڕی و لە بەردەستی ئاغادانە. حەمزە بەگ بە پێکەنین و هەڵیگرتن. 1000 تمەنی دایە بە ڕەسوڵ و وتی: ئەمڕۆ من زۆر ماندوم، تۆ شەوێ نەخەوتووی، ئەمڕۆ هیچ بەیانی زوو وەرە دەچینەکانی تو، بەڵێنیم بەعتا داوەبەر لە هاتنەوەی دەبێ بووکی بۆ دابەزەنم. ئەو هەتیوە شوانە هەروە بێ ئارەق لە دەستمان دەرچوو، ئەوەی هەیبەهی منە بە تاڵان دەیهێنین، لەبیرت نەچێ زوو وەرەوە. ڕەسوڵ ماتەڵی ئەوە بوو ئاغا قسەکانی تاوەکە بپەلەوتی: قوربان لەبیرم نەبوو عەرزت کەم، فەیزە دەیگوت چۆغاکەریم هیلاکە، شەپڵە لەی داوە لایەکی چوەتە لاوە، دەیگوت لەو شەوە کە ئەو ڕووداوە کەس قسەی لێ نەبیستووە، لەوانەیە بمرێ. دەی دەمرێ هەردوو چاوی دەرێ، ئەو ناو کەسێکی دی، بازارێک کچەتیوەکەی مارەکەم، پاشان چ دەبێ بەتون. ماڵی چۆخاکەریم جەنجاڵە، دەستەیەک دێ و دەستەیەک دەڕوا. 2 شەو و 2 ڕۆژە کەس قسەیەکی لە چۆخانە بیستووە. لای ڕاستی چوەتە لاو و لەسما، تا ئێستا 3 جار یاسینیان خوێندووە. پورە گوڵەوتوێتی چاکبوونەوەی ئەستەمە، زۆری مەدوێنن کە شەپڵە لێیدا. جێگرانی ئازیز و خۆشەویست، بەشی 24م لە خوێندنەوەی ڕۆمانی هەزارەشکە و لێرەدا کۆتایی پێدێنین. ئەوەی کە بۆ ڕۆژەکەی دوایی حەمزە بەگ دەچێتە نێو کانیتو و ئایا کەوێ مارە بڕ دەکەن، ئایا چۆخەکەریم ئیزنی پێدا سەرڕای ئەم نەخۆشەی، ئایا ئەم تاڵانە کە حەمزە بەگ و دار و دەستەکەی کردیان و وان نیشاندا کە سەتەدایەتی بەسەردێدا ئاشکرا دەبێ، لەگەڵمان بن لە ئاڵلقەکانی داهاتوودا. تاوکات کاتێکی شاد بۆ هەموو لایەکدان. مام حەسەنی خەزوری شێخاکەریم و مەلاکەریم و حاجی قادر و مام ڕەسوڵ و سۆفی مینە بە دیاری چۆخاوە دانیشتوون. نازەنینی خێزانی چۆخا سەماوەری چاویشتۆ و لە بەری دانیشتۆ فرمێس کەڵ دەبەرێنێ، چاویەکە و فرمێس کەزار کەوێ خۆی کێشاوەتە نێو ماڵەکە. 2 شەو و 2 ڕۆژە دایکی نەبێ کەس نەیدیوە. 2-3 جاریش مینای حاجی قادر چوەتە لای، لەو دەمەوە زەوادی نەبڕێ و هیچ نەچوەتە دیوای دەرونی، تەنانە لەگەڵ میناش نەدواوە، پاڵیدا و بە دیوارەوە دەڕوانێتە کولاوکەی سەربان. دایکی زاروبارەی بۆ کارێ دەچێت کەم و زۆر ناوێرە بیدوێنێ. مینا پێی وتووە حەما هەڵاتوە، ئەویش ئەبە بۆ جێڕاوتەوە، بەڵام کەوێ بایەخێکی بە قسەی مینا نەداوە، تەنانەت چاوی لە کولاوکەکە نەتروکاندووە. ڕەنگە لە حەما قەڵز بووێ یان بە باوەڕی بە مینا نەکردێ، کەس نازانێت.
قاوڵتونێکی درەنگە دوو سوار لە چێوبەردابیلا دێنە خوارە گەیونەتە دەوری دێ هەمزە بەگ و ڕەسوڵین وەکار خەڵکی کانیتوو بە پێشوازیان چوون با لە هەمویان فەیزە درێژ گەیشتێ ئاغا ڕووی لە فەیزەیە فەیزە لە پێشەوە بڕۆ بە ماڵی چۆخا بڵێ ئاغا دێ بۆ ئەوێ زوو بگەڕێەوە ئەو ئەسپانە بەرە تاقەتیان بکە فەیزە بەلۆقەلۆق و جامبازەوە کەوت خۆی گەیاندە ماڵی چۆخا لە دەرگاوە خەبەریدانێ بەرەو دووە گەڕاوە مەلاو حاجێکی خوددا لە ماڵی چۆخا دەربڕێت چوونە پێشوازی ئاغا بە گەرمە بە خێراتیان دەکرد جاماوەر وە دوی کەوتون و چوونە ژوورێ دیوەخان پڕە زۆربەیان بەپێوەن هەمزە بەگ چۆتە ژوورسەری کوێخا و لە حاڵی دەپرسێت چۆنی کوێخا کەریم بۆ خۆت هێناوەتە حاڵی جاو تۆ قەولت داکەوێ لە ئاتا مارەکەی لە قەولەکەت پەشیمانی دەیدەی یا نایدەی کوێخا حاڵی بووە جوابی پێ نادرێتەوە بەدەست ئاماژەی کرد بۆ مام حەسەنی خەزوور و دەڵێ ئەو وەکیلە هەمزە بەگ پاڵی داوە ڕووی قسەی کردە مام حەسەن تۆ وەکیلایەتی دەکەی مام حەسەن چاوێکی لە خەڵکەکە کردوتی وەڵاهی چت عەرزکەم ئاغا کوڕ و کەس بەیەک ڕازی بن من دەڵێم چی هەر مەبارەکی بێ خەزم لە تۆ زاوە لە عەتابەک چاکتر شەرکس و کوڕە ڕازی یا ناڕازی بەسەری بابم دەبێ مارە بکرێ ئەوە هیچ بەیانی دێن و مارەی دەکەین پاش 2 ڕۆژ دەیگوازینەوە لەوە گەڕێن ئەمڕۆ بۆ 3 کاراتوم خوازبێنیت جەریمە و تاڵان و سووتانی ماڵی حەمەهەتی و جەریمەتان دەکەم بۆ ئەوی پیاوی وەک حەمەهەتیوتان تێدا هەڵکەوتووە بۆی کەسێکی دی پێ لەو شکۆیەت دەنێ و هەروەها دەست لە ڕووی ئێمە بەرز نەکاتەوە ماڵی 200 من جەریمەتان دەکەم مەلا و گوڵەی مامکەریم و چۆخاکەریمی لێ دەرسێ ئەوانی دیکە خۆساسکەن مەلا و چێخا کەوتنە تکاو پاڕانەوە ئاغای جان ئەوەندە زۆرە بۆ کەم کەس بۆی دەدرێ سندوق قەسەری عەتابە کەمیکەوە ماڵی وامان هەیە نان و توی خۆی نەبووە 200 من بەچی دەکرێ بیدات خدا غەزەب لە حەمە بگرێ ماڵی ئەو کەسە کاول بێ حەزی بەو کارە کرد بێ ئێمە بڵێن چین ئێمە بۆ دەبێ بە ئاگری ئەو بسووتین ئاغا گەورەی بکە جوودبەن 100 من و ڕەشای 50 من جەریمەمانکە چی لە ماڵی حەمە دەکەی بیکە کەیف خۆتە حوتویەک مەودا بدە خۆمان کۆی دەکەن و دەهێنە خزمەت هەمزە بەگ مات بووە سەری هێڵێ ناوتی لا تاوانە بێ من ئاغایەکی خراپە خراپتان نەدیوە لە هەندەران ڕعیەت دەست لە ئاغا بەرزکاتە و بەوانە کار کۆتایی نایە بەڵام من دڵحیزم دڵم زۆر نەرم دەبێ ئەوە کردم بە خاتریەوە قسەتان ناشکێنم جووت بەندە 100 من ڕەشای 50 من بەیانی هاتمەوە بۆ مارەکردنی کەوێت دەمەوێ لە تۆم دێ مامۆستا لە فەیزە و فەتاحشی مەستێنە ئەرێ فەتاح لێرەیە فەتاحە کوێر لە بەر دەرکە وەستاوە هەستاوتی لە خزمەت تام ئاغا لە ڕۆیندا بتبینم کارم پێتا گوێت لێ بگوتم جەریمەت نەکەن بەڵاغا خوددا لە گەورەیت کەم نەکا سایت لەسەرمان کەم نەبێ بەجەماوەری وتیان ئیلاهی ئامین هەمزە بەگ بە ڕەسوڵی نۆکەر دەڵێ بڕۆ بۆ ماڵی ئەو هەتیوە چی بەکاردێ بیهێنە دەرێ بیان بە ماڵی فەیزا ما بەقی بە ماڵەکەوە ئاگری تێبەردا با بنە ماڵەکەی بلێت جەواڵ شوێنەواری لە مەڵکمدا پاک بێتەوە هیچی نەهێڵی فەیزە و فەتاحیش لەگە خۆت بەرە مەلاکەریم چای بە خەڵکەکەدا دەجێڕە جگە لە ڕەسوڵ و فەیزا فەتاحە کوێریش هێندێ ئاسەواری پێخۆشبوون لە ڕوخساری کەس بەدی ناکرێ ئەمجارش بە تکاوە ڕووی لە هەمزە بەگ ناوە ئاغا گەورەیە گەورە خاوەندە سەڵاتە بکوش و ببڕخۆیەتی کەس ناتوانێت دەست بێنێتەڕێ تکایەکی دیکەم لە خزمەتی ئاغا هەیە گەورەی بکە و تکان بگرێ ماڵسووتان شومی باش نییە مسلمان دەبێت بەسەر دەرونی دازاڵ بە بقینی خۆی بخواتەوە چاوپۆشی لە چاوانی بچووک نیشانەی گەورەی گەورەیە لە سووتمان چاوپۆشی بکە ئاغا ئەوە خوا گیراوە ئەوە خۆشی کە گیراوە چۆنی بەسەلاح دەزانی وا تەنبێی کە خوددا عەوێزی چاکت بداتەوە هەمزە بەگ سوور هەڵگەڕاوە بە گوڕاوتی مامۆستا هەر تاوانێت دەبێت تۆڵەیەکی هەبێ تۆ دەڵێی خۆی گیراوە بەڵام ئەو هەر شەوێ ئەوەڵکە لێوە بۆ هەڵاتوە ئەمڕۆ سپەی وەشاخی دەکەوێت لێمان دەبێتە چەتەوە ئەوانی دیکەش چاو لەو دەکەن و بشێوەنی دەکەوێتە وڵات بشێوەنی لە وڵاتکەوێ ئێمە ئاغاوات بەرپرسین هەر ڕوودای ڕووبدا ئێمە بەرپرسین لێمان دەکۆڵنەوە تا ئێستا وا بووە مەعموری دەوڵەت بێتە بەردرگای ماڵی ڕعیەتیە ڕعیەت چۆتە پازگا ئەمنیە کەس ڕگای پازگا دەزانێ کەس دوو قڕانی بە ئەمنیەک دابە چەتەیەک تا ئێستا توانیویە دەرگاتان پێ بگرێ دوێ شەو لە ماڵە بووم هاتوونەتە سەر تازاوە خەڵکان تاڵان کردووە سعیدی نۆکەری ڕەشیدخان چیە کوشتی و منداڵی زەرد و سووری هەتی کەوتن چ معلوم هەمەی ئێوە نەهێنا بێتنە سەرمان دەبێ ئەوانە چەمبێ بکرێن و ببێنە پند و ئامۆژگاری بۆ هیوەک حەمەهەتی و ئێوە چ دەزانن خۆی شتێ نازانن هەرەوە دەزانن کە لە بەرچاوە بیری پاشە ڕۆژ ناکەنەوە خۆم دەزانم چ دەکەم کەی خودام ناوێ بە تووڕەیەوە بانگی ڕەسوڵی گروتی
لە خوددا دەڵم دەوێت بڵم مەچۆ ها دەبڕۆندەی زۆرنەوە. ڕەسوڵ و فەیزە درێژ و فەتەح چۆروە دەرکەوت. قال کەوتووەتە نێودێ. ئاغا دەستوری داوە ماڵەکەی هەمەشوان دەسووتێنن وەرنە دەرێ وەرن. ژن و منداڵ کردویانەتە سەربان. دەستی بەدەسەڵاتی دەدەن بە سینگ و ڕومەت و بەرەوە هەڵدەکوشن. چای پڕترسیان ئەسرین دەبارێن. کوڕ و کاڵی دێ لە دوور وێستاوە بە هەناسە و حەسرەتەوە لە دەرووندا خۆ دەخەنەوە. عەبەشێتیش لەوەیە. ڕەسوڵ و فەیزە و فەتەح گەیەنێتە ماڵی حەمال لە دیوارەوە چوونە حەوشە. پاش ماوەیە کەلوپەلی بەیەخداری هێنەنە دەرێ و بردیانە ماڵی فەیزە درێژ. لە گەڕانەوەدا فەیزە لە جێگای خۆی وشک وێستا. بەسەر سوورمانوتی ئەی بابەڕۆ ئەوەتە ئەوەی من لێی دەترسام لەوێ وەستا. جا چ بکەین کا ڕەسوڵ؟ پورەگوڵا دەستی ناوەتە کەلەکەی و لەسەر چاڵە گەنمەکەی حەماد ئەتوو دەچێ. ئەوانی دیوە بەڵام ئەنەهۆ نەیدیون ڕووی وەرجێڕە. ڕەسوڵ و فەیزە و فەتەح ئەوەی چاوی لێکان خۆیان باری کردەوە بە پشتیدا چوونە ژوورەکەی حەماد. ماوەیەکمانەوە پاشان هاتنە دەرێ بۆ ئەوەی باسی لە چاڵە گەنمکەن گۆڵکێش بەرەو ماڵی کوێخا ڕۆشتنەوە. دووکەڵ لە کولاوکە و دەلاقەوە وەک باخەجیا سەر دەکەوێت. قرچە قرچی دار و دەستەک و کاریتە دەگاتە ئەو پەڕی گەڕک. ژنان بە قرچەی دەروونەوە خۆ دەکەنەوە بە ماڵدا. کوڕەجەحێڵەی دێ خۆ ناگرن. توانای وێستان و سەیری ماڵەکەی حەمەیان نییە بڵاویان کرد. عەبەشێتیش لە دێ وە دەرکەوت. پورەگوڵا بێ قسە و باس چۆتە ژوورێ. ترسی لە چاڵە گەنمەکە بوو دەریهێنن. ئەوان کە باسی چاڵەکەیان نەکرد ئەویشی چینەوەت. نیوەڕۆیکی درەنگە. ڕەسوڵ و فەیزە و فەتەح لە حوزوری ئاغا وێستاون. هەواڵی تاڵان و سووتانی ماڵی حەمەیاندا. بەڵام باسێ لە چاڵە و پورەگوڵا نەکرا. هەمزەبە کەستا بە جەماوەرەی هەستان. هەموو هاتوونە حەوشە. فەیزە و فەتەح چوونە ئەسب بێنە دەرێ. هەمزەبەک ڕووی کردە مام حەسەن. مام حەسەن سبێنە دێنەوە مارەی دەکەین. خانم و ژنانیش دەهێنم یەکجاری دیاری و شیرینی بخورێ. خۆ ساسکەن بێ ئەوەی جوابێ ببیستێ سوار بوو وەڕێکەوتن. خەڵک دوور و نزیک تا ئەو لای دێوە ڕەوانیان کرد. فەیزە و فەتەحشان بەشانی ئاغا دەڕۆن. فەتەح گوتیم قوربان فەرمووت کارم پێدا دەفەرمووی چی؟ چاک بۆ بیرت هێنامەوە لەگە فەیزە شەوانە چاوتان لەسەر کەوێ بێ بەنۆرە قەراوڵ بن شەوێ بە ڕەسوڵ چەکتان بۆ دەنێرم بۆتان قەرەبوو دەکەمەوە ئێوە وەسەر منی ناخن. فەیزە و فەتەح بەجووتیان لە خزمەتی ئاغادای. سوارە لە چێو بەرداوی لەوە سەرکەوتون لە بەرزای چێو ئاوڕیان داوە. کانیتوو لە دووکەڵی ماڵەکەی حەمەونە گڕ لە نێو دووکەڵدا جارجار بڵێستەی وەسەر دەکەوێت بۆنی سووتمان تا لووتکەی چێ و هەوای پڕ کردووە. بەیانیان گوتووە بوڵێڵە ئاوەتی زوقم و شەختەی پاییزە زەوی زێو پۆشە تەڕی کەوتووە و عەرز بەستەڵەکە قوڕ بە پێوە کڵاشە ناکە. ئاسۆی خۆرهەڵات بزەی لەسەر لێوە مزگەنی ڕۆژی پێە قەڵای شەو ڕووخاوە شەو لە پاشەکشەیە هەوا ساردە ئاگر خۆش بووە بەرگی هەژار دڕاوە ئابا بە پێی خوخدەی لە خەو هەستاوە سوتەمەنی هێنا و تەنووری داخست. دیو پڕ بووە لە دووکەڵ و ڕێی پشووی بڕیوە بە پەلا لە دیو دەرپەڕی گەڵازی کردەوە و وەدووی خۆی خست و چوونە سەرکانی. ئەمڕۆ لە ڕۆژان زووتر هاتووەتە دەرێ ڕەنگە لە خۆشی گەڵاز بێ گەڵاز نامۆی ناکە. شامبەشانی عەبا لە تیمەنی پشکانی مەیدانیان داناوە و هەڵدێن. عەبا سەر و دڵخۆش لەگەڵ گەڵاز کایە دەکا دەڵێی بە ئاواتی لە مێژنەی گەیشتووە ڕەنگە واش بێ ئاخر لە مێژ بوو بۆ ئاواتە هەناسەی هەڵدەکێشا ئەوەندەی دەیدی وەک ژنی دووجان مەجیرانی پێوە دەکرد ئاواتە خوازی ئەو بوو ڕۆژێک گەڵاز سەگی ئەو بێت ئەمڕۆ بە ئاواتی خۆی گەیشتووە. بەدەم هەڵاتنەوە چنگاوشی یەک دەبن ئەبا خۆی بۆ دەخا گەڵاز سواری سەری دەبێ هەڵدەستێتەوە و هەڵدێن بەدەم هەڵاتنەوە ڕاوێچکە دەکا ئەبا ڕێپێی دەکەوێت پاشووی دەگرێت گەڵاز وەردەسوورە و دەستی دەبا بە دەمدا بێ ئەوەی ئازاری بدابەری دەداتەوە هەڵدێن ئەبا دەیگرێتەوە و سواری سەری دەبێت یەکتر دەگەوزێنم دەڵێ دوو لفن ئەبا وەژێر کەوتووە گەڵاز قەپیلە دەگرێ و ڕایدەوەشنێ بەڵامێشی پێ ناگەنێ لە پڕ ئەبەی بەردا و ڕەوچێ و بەوەڕینەوە ڕۆیشت. سەڵتەیەکی قوچاق لە ئاسۆگی پەچەخڕەوە بە کرژی خۆی بەرداوە گەڵاز گەیوەتی دارە ڕۆچکەی بووە دەڵێ کایی لەگەڵ دەکا ئەرێ یاری دەکەم پێکەوە. سەڵتە و گەڵاز بەکایەوە هاتنە خوارێ نزیک بوونەوە ئەبا ناسیەوە حەمەیە ئەبە بەسەر سوورمانێک گوتی ئای ئەمە توی گەوجە پیاو بەلای خۆمە ئەموت ئێستا لە حەفت شێف تێپەڕ بووە بۆچە تەنیای کەوێ ها لە کوێنە حەمە بە پەشۆکایوتی کاکە هەرباسی مەکە بیست قەومەوە ئەبێجان هەڵبەت کەنیش براگەماڵ لە تەکتان نەهاتیە واسە کاکە بریا ئەو نەهات بۆ من بە ئەستوشکەوم نەچوو بام ئەو هات بەڵام لێیان سندمەوە گیرام ئەم شەو لە کونەڕەشی قەڵا بووم
نازام چێ بوو بە فریشکە و ڕزگاری کردم. ئەوەندە دەزام ئافرەتێ بوو. زۆرم هەوڵدا بزانم چێ، بەڵام ڕاستی نەوت. بە نازدار تێگەیشتم ئەو نەبوو. ئەو باید دەیگوت نەرموشلی دەستی بۆنی سمڵمێخێکی لە خانم دەچوو. تو بڵێ ئەت لە خانم بوو بێ؟ ئاخر چۆن کاری وا دەکا؟ هەرچی بیری دەکەمەوە ئەقڵم بڕناکە. دەڵێ خەونم دیوە. ئاخر بەسەرهاتی ئەمشەی من بە قەت 10 ساڵە. زۆرتر لەسەر گوزەشتە دەچێت. خۆم باوەڕ ناکەم. تۆ باوەڕێکی عەبەیجان؟ ئەمە بۆ دڵنەوەی دەستی خستە سەرشانی و لەسەر خۆوتیم لەوەتی تۆم دیە درۆ لەگەڵمان نەکردیە، بۆچە باوەڕ ناکەم؟ هەڵبەت واسە بیوە دەی خاس کەوێ چی پێهات؟ باسی ئەو مەکە شەرمەزاری بوو، بوومە هۆی ئازار و ئابڕوچوونی، تازە ڕووی دیتنیشی ئەویشم نییە. ڕووی لای کەسم نییە بەخوا، تەنانەت تۆش. ئێستا بۆیە هاتووم هەواڵم بەکەوێ بدەی، بێت و نەزانێ من هەڵاتوم دیق دەکە عەبەیجان. لە تۆ زیاتر کەس شک نابم، ئەم جارش زەحمەتەکەەوە بەرتووە دەم. کەوێشە نەدی مینا ببینەوە بۆ بڵێ، ئەو پێی دەڵێ لەلایەن منەوە ماڵاوایان لێ بکە. خەم و خەفەت بۆ عەبەدابەری، شادی و خۆشی بەتاڵان چوو. دەستی کردە ملی حەمە و بەرەو ماڵ ڕۆیشتەوە. گەڵاز بە پێی ئاوان دەڕوە. سەری بەرداوەتە و کلکی خەواندووە، دەڵی هەستی بە دڵتەنگی ئەوان کردووە. تاوبان لە گەلایەک کەوتووە. عەبا حەمەی تەنیا لە دیوداجێ هێشتووە و لە دیوی دەرەوە دەرگای لەسەر هەڵپێکاوە. باریکە ڕێی دێکۆن و کانیت و کوێر بووەتەوە. هەمووشەی کەسی بەسەرەوە نییە. جاروبارێ عەبەی پێدا دەڕوا یان بەڕێکەوت هەڵکەوێ کەسێ ڕێ بکەوێتە ئەبێ باریکە ڕێ وەکوت و لە ماڵی بەنیساری هەزارشکەوتە لابڕوو پێچ وەسەر کەوتووە بە خۆرەتاوی بەردە دەنگداری هەزارشکەوتدا قۆرت و مارپێچ دەڕواتە خوارێ و بەشی و دڵدا دەچێتە کانیە بەردینە. دەبێڕا بەبەر مێرگە گەورە و گوێی چۆمدا دەچێتە کانیت و قاوەڵتونە. عەبە لە لەسارەوە ئاوای خۆرەتاو بووە، گەیوەتە بەردەدەنگدارە و بەر ئەشکەوتەکە. دوو سوار دووروە دەرکەوت و گەیونەتە کانیە بەردینە. بەشی و شیودا بەرەولای تیاڵگەڵە. سوارە هەردێن و نزیک دەبنەوە. عەبا لە کەلێنە بەردا خۆی حەشاردەوە. سوارە بە بەرچاوی عەبەدا تێپەڕ بوون. هەردووکیان چەکدارن. یەکیان ڕەسوڵی نۆکەرە. عەبا ئەوی دەناسی. بەوتەی حەما دەبێ ئەویش سەعیدی نۆکەری ڕەشید خان بێ. سوارە بە دۆڵی بەردەدەنگدارەدا چی هەڵبوو. لە پێچی شیون بوو. عەبا لێیان دووشکە. پەناپسکە و ماتەمات بە چێودا هەڵگەڕا. چووە پڵیندای. جێیەکی وا کە بەتاوی نێودۆڵی بەردەدەنگدارەی لێوە دیار بوو. لە پەنابەردێ خۆی مات کرد و سوارەی خستە ژێر چاودێری. سوارە گەیونە دوو شێوانی. هەر یەک بە دۆڵێکدا جیابوونەوە. یەکان لە چارەوەیەکی دابازی بە پەلە هەڵگەڕا. چوە بنە بەردی بەرزایکی و دانیشت. سوارەکەی دیگەیە بەرامبەری لە ناکاو تەقە لە تفەنگەوە هاتوو سوارگرا. عەبە لە جێی خۆی بە چشنەدا دروستکە هەستایە سەر پێی خۆی بۆ نەگیراوە. سەر بەرەو خوا ڕای کرد. ئەو ڕاکردنەکە ڕای کرد تا سەر ئاوەکەیەکانی بەردینە ئاوڕی نەدایەوە. هێندێ ئاوی خواردەوە ڕێی گرتەوە بەر. عەبە زۆر ترساوە. هەر دەڕوا و ئاوڕ دەداتەوە. جار لەگەڵ جار باوی لاقی تونتر دەکا. گەیوەتە مێرگە گەورە و سەرچۆم. ئاوایی کانیت و دیارە. هەست بە ئاوەدانی دەکا. وردە وردە ئاوەن بۆ ترسی وەلانە. تەقە دەستی پێکردەوە. تەقەیەک یەکی دی تا ئەستێ تەقسی تەقەی ژمارد و کۆتایی پێهات. عەبا جێژ و مەنگ بووە. نازانێ کامیان بوو ئەوی تێر کوشت. سەری سوڕماوە. بۆ کوشتی؟ هەرچی بوو زۆر ناپیاوانە کوشتی. هەروە لێ جێژاودا بوو. لە ناکەوە هەستی بە دەنگەدەنگی ژنان کرد. سەری هەڵەنا گەیوەتە دەراوی چۆم بەرامبەری ئاوایی دەستە ئافرەتێ لەوبەر لەسەر دەڕوا حاجەت و پەروپاڵ دەشون. جاران لە دوور عەبەیان دیبا بە پیرەوە دەچون و جەفەنگیان لەگەڵ دەدا. یاری و چنگە پڵامسکیان لەگەڵ دەکرد. دەیاندا بە عەرزیدا تا ماندوو تووڕیان دەکرد تووڕە دەبوو قسەی ناحەزی پێدەگوتن و دەتوەرە. کچان دەستیان لەمل دەکرد و دڵیان دەهێناوە جێ و ئاشتیان دەکردەوە. ئەم جارە وانین. مڕ و مۆچ پێدەنگ بە کاری خۆیانەوە خەریکن. هیچ کەس پێ ناکەنێ. ماتەمیان لێ دەبارێ. دەڵێ ڕووداوێ ڕووداوە. تەماشای عەبە دەکەن. وا نەبێنیان دیت پێ. ئەی باشە بۆ نایدوێنن؟ عەبە لە پردەباس پەڕیەوە. وەکو جاران لێیان چۆ پێشی. سڵامە لێدا دەگەل. بەڵا دوور بێ چەس بۆچە خەمینن؟ ئاتۆ خوا وە منیش بێژم با چکێ بگریم. لەنێو کچاندا مینا جوابی داوتی خودای گریانەدا عەبەیجان. ڕابەستە حاجەتەکەم کۆکەم بەدەم ڕێو بۆ دەجێرمەوە. مینا دەزانێ عەبە دڵسۆزی حەمەیە. هەر نەبێ هەواڵێکی دەزانێ. قاب و کۆچکی کۆ کردەوە ڕێکەوت. قەماوە عەبەیجان شەوێ حەمە هاتبوو کەوێ هەڵگرێ. پیاوی ئاغا پێیان زانی و گرتیان. لەو دەمەوە بێسەر و شێرە کەس نازانێت چی بەسەر هاتووە. لەو دەمەژە کە کوێخای بابی کەوێ زانێتی بێسەر و زمان کەوتووە. پورە گوڵە دەڵێ شەپڵە لێی داوە.
هیلاکە لایەکی سوێتە لاوە لا مردنە کە بێژ وەک شێتی لێ هاتووە کەس ناوێرە توخنی کەوێ دوو جار چوومەتە لای لەگەمنیش قسە ناکە تەنانەت چاویشم لێ ناکە یاخوا کەس وای بەسەر نەیە عەبەیجان شوێر بم بۆ ئەو چارە نووسیان. مینا بەلۆیەکی دەسماڵێکی چاوەکانی سری عەبەوتی بێژی لە تێک منی چا قسە نەکە ئاخە من خەوەری خۆشم هاپێ ئەگەر بێژم پێ لە خۆشیە باڵەگرێتەوە مزگانیم هاپێ. مینا سەرسام لە جێوەستا بپەلەوتی خۆش مزگەن بی عەبەیجان من لە بری تۆ ئەو مزگەنەی ئەدەمێ چییە بەلای کەسەوە نایژی نەبەخوا چییە دەبی لە دڵم تۆقی حەمە ئیمشەو دەرچیوە ئێستا ها لە دێکۆنە ئەو منی ناردیە خەوەر بەم بەکەوێ بەمیم کە گوڵش بڵم وتی ئەگەر چاو نەکەفتەکەوێ وە مینا بێژە ئەو پێژێ ئەچی مینا لە خۆشیان ئەو بە چاوی دادێتە خوارە وزاری وێک نابێتە بە شکایەتی ئەی ناچم لە خوددام دەوێت لەبەر تۆ حەمە نەبایە پڕ بەزار مێستا هاوارم دەکرد دەمگوت حەمە هەڵاتووە لێوارۆ خەڵکی ئەم دێ دەڵێ مردووان لێ مردووە ئێستا دەسم چۆن ناچم عەبەیجان. مینا و عەبا گەونەتە نێودێ مینا بەرەو ماڵی خوان عەبا بەرەو ماڵی پورەگوڵایە لە یەکجیا بوونەوە. لەوای ئێوارەوە لەو دەمەی ڕادەنگی ڕەسوڵی نۆکە بەرز بۆ حەمەی گێر یەکگوتان پورەگوڵای بەنێو ژوورەکەیدا دێت و دەچێ مەگەر ئەو دەمەی کە زۆر شەکەت و ماندوو بوو خەو بردیەوە دەناپی و بەرخۆی نەدا و هەر دێت و دەچێت تووڕێە ئاگری لێ دەبێتەوە کەس ناوێرە خۆ لە قەرەیدا تەنانە ژنانیش نەیانوێراوە دەرگای لێ بکەنەوە و هەواڵی حەمەی لێ برسن. ئەو دەمەی کە چ بۆ لای کوێخاش کەس نەیوێرا بوو باسی حەمە بکە ئێستا هەروە بەنێو ژوورەکەیدا دێت و دەچێت لێ دەرکاندا تەقەی دەرگا بوو ماوەیەک ڕایگرت دیسان کەوتەوە سەر ڕەوتی ڕۆی دیسان لە دەرکاندا بە تووڕێوە دەرکی ژوورەکەی کردەوە هەر لێوە دەنگی داوتی چێ وەرە ژوورێ دەرگا دانەخراوە. عەبا شڕەبار و کسەڵەوە خۆی کرد بە ژوورێدا میمکەی جان سڵامە لێ بێمە ماڵە و وەرە بزانم دەڵێ چی شەل و شێتە. عەبا بۆ ژوورکەوە بە زمانێکی خۆڕێ خەرانەوتی خەوەرێ فرەخۆشم هاپێ مزگانی خاسم گەرەکە ئەگەر خاس نەوێ نایژم پێ مزگەنی چی شێت وێتە تەوا بوو مانگا مردوو دۆ بڕە ئەوەی تۆ باسی دەکەی شەوەی گرتیان باسی چم بۆ دەکەی گاڕانی دیان بە تاڵان بردبوو هەواڵی مانگا بەڵەکان دەپرسی تۆژوات بەسەراتوە ئەمە تۆ چیەژی میمکە گیان مانگای چەو گاڕانی چا من ێژم خەوەرە خۆشم هاپێ مزگانیم گەرەکە خەوەر حەمەم هاپێ ئیمشەو دەرچووە ئیسا ها لە دێکۆن ئەو منین هەناردیە خەوەر پێ بم تۆ چم بۆ ئەگەڕەی کە کەیفی خۆتە. پورە گوڵە بە چشنێ ڕاپەڕێ و بەرەو عەبە هات عەبە لە جێدا دروستکە و دووسێ هەنگاو پاشەکشی کرد هەموو لەشی پورە گوڵەوە لەرزن کەوتووە چرچ و لۆز لە نێوچاوانی بەدی ناگری لێوە چرچۆڵەکانی سوور هەڵگەڕاون و پڕ بوون لە بزا چاوەسیسەکانی گەشت بوونەوە ئەستێرەی گەلاوێژیان تێدا بەدی دەکرێنەوە خوڕخڕ ئەستێنی شادیان لێ دەبارێت ئەبێ لە ئامێزگرت و ڕایموسی بێ باوەڕەنتی درۆ ناکەی سەگەشێ درۆ ناکەی ئەگەر وا بێ مزگەنی دەدەم مزگەنێکی باش درۆ بۆ چەمیم کە ئەگە درۆ بێژم خوا بمکوژێ دوو لە توخوانەکە ئەم شەو ناسبەی شەو دێم بۆ لای مێڵە بڕۆ با چاوم پێ بکەوێ ئەگەر ڕۆیشتە وەرە ئێرە هێندە نان و پێخۆری بۆ بەرە کەی دەڕۆیەوە باچکێ ناو دێ بگەڕێ ئەچمە و مینا قەپکۆسکی لە ماڵی خۆیان دانا و بە بیانوکارەوە چوو بۆ ماڵی کوێخا بەردەرکی ماڵی کوێخا جەنجاڵە دەستە دەستە ژن و پیا بۆ ئەحواڵپرسی لە هەموو شۆدان مینا گەیە حەوشە و کوێخاژن بەڕووی داهات بە گریانەوتی کچێ مینای جان بە قوربانت بم چم لێ دەکەی کچە تیوەکەم لە دەستم دەرچوو بە قوربانت بم ڕەنگە ماری بە تۆ بگیرێ زوو سەری لێدە بەڵکو بێتەوە سەر ڕێو لە کەری شێتان دابەسێ ئەی ڕۆڵ دایکەکە کوێر بێ. ئەحمەدی مام حەسەن لەبەر حەیوانە مینا سوور هەڵگەڕاوە لە شەرمان جوابی ناسەنینی ئەحمەدی پێنادرێتەوە ئەحمەد بۆ هیوای کە دەرفەت بێنێ و بارەسوو لەگەڵ مینا قسە بکە خۆی هاویشە تاریکی نێو داڵە مینا بە پەلاخۆی کرد بە داڵاندا وەک هەورە بروسکە تیژ بەشانی ئەحمەد تێپەڕی ئەحمەد هەرەوەندەی دەرفەت بوو بڵێ مینا جان شەوێ درەنگ بوون و دێمە سەربان. مینا بە تاقە بزەیەک جوابی داوە خۆی کرد بە دیوەکەی کەوێدا و پشتی دەرگای داخست. کەندواردێکی زەلام نیوەی بەدەنە دیواری نێو ماڵەکەی گرتووە بەرزایی کەندووەکە پیاوی باڵابەرز دەستی نایگاتێ وێنەی دوودار و گوڵ بە هێڵی لار و وێر بەمبەرەوبەری زارەکەیدا پێچ وە سەرکەوتون لە مابەینی دار و گوڵەکەدا لە خوار زارەکەکەیەوە دوو هێڵچەپ و ڕاست بەسەر یەکدا کشێشراون وێنەی سەلیبێ دەنوێنن لەو لای کەندووەکەوە گردان پڕە لاگر و پۆلۆی گەشاوە
سکڵ لە ئاگردانەکە سوور و زەردە، جارجار گڕێکی مایلەوشینی لێ دەبێتەوە تا بنکتریە ڕەشەکەی سەر ئەستێڵکەکە وە سەر دەکەوێت بەم لە ئەولای کترێکەدا بڵاو دەبێتەوە کەوێ لەما بینی دار و گوڵدا پاڵی داوە بە کەندوەکەوە. سەلیبەکە بە تەواوی لەسەر سەرەوە دیارە، بێڕۆح دەڵێی بە سەلیب و خات کێشراوە. کس و لاوازە زەرد زەردە، دەڵێی زەردووی گرتووە، لێوی باری نیشتووە و توێژی هەڵداوە، بەسەر ددانیەوە وشکەڵاتوە. سەڕومەتە خڕوپڕەکانی سووراییان لێ بڕەوە بە چاڵدا چوون، دەڵێی ددانی لە زاردا نەماوە. لوتی لە جاران باریک و درێژتر دەرمێنێ. چاوەگەشی و پاراوەکانی دەڵێی گوڵی دوورە ئاون سیز بوون، بێتەکان بڕیوێتە سکڵ و نەیانتروکەنێ. دەڵێ ئەو گوڕ و پشک و سکڵا بەشێکە لە هاواتەکانی، یان دەڵێی هاواتەکانی لەو ئاگرەدا دەسووتێ و دوادیتنیە. مینا لە بەرامبەری وەستاوە کەوێ لە نێو گوڕ و ئاگردا نقمە و چاو هەڵ نابڕێ. مینا باسپایی هێور هێور دەیدوێنێ. کەوێ جان گوێ بگرە، هەواڵێکی خۆشم پێیە. عەبە هێناویە، دەڵێ حەمە هەڵاتووە، ئێستا لە دێکۆنە. ئەو عەبەی ناردووە، چاو لە من کە، دڵت لای منە، لەگەڵ تۆمە. گوێشلکە، دەڵم حەمە هەڵاتووە، عەبە درۆ ناکە، حەمە ناردوێتی، لەبەر تۆ ناردوێتی کچەتیوە. ئەی خوا بتکوژێ، تۆ بوا دەکەی. کەوێ جان، کەوێ جان، دەسەیرم کە، چ لەو ئاگرەدا دیتوێتەوە؟ سەر وەرسوڕێنە. کەوێ، کەوێ، کەوێ جان، قەزال لە من، ئەخر تۆ بوا دەکەی. مینا بەدەم پڕمای گریانەوە دەرپەڕیە دەرە. لە کۆڵان بەرەنگاری عەبە بوو. عەبە بە سەرسوورمانەوتی: دادە مینا، چەس بۆ چای گیرەی؟ مینا بانیسکەوە جوابی داوە: کەوێ تازە و کەوێ جاران نییە، ئاوێتەی گڕوا گر بووە، سوتاوە بووە بەگەڕ. مینا لەوە زیاتر خۆی نەگر، بەدەم گریانەوە هەڵات. عەبە لە جێگەی خۆی عەبەسا و بێ لە قسەکانی مینا دەکاوتە: ئەمە چەس، چەتیوە شێت بیوە، ئەو شێت بیوە یامە هیچ حاڵیم ناوێ، گڕ و ئاگر چەست، ئەمانە چایێژن، تا زوە دەرچم و ئیلا منیش ئەسوزێم و ئەو مەقەق ناس، بەخوا من سرم لەم حەیس و بەیسە دەرناهێ، ئەشێ هەر خۆیان بزانن. دوانی وەڕۆیە، عەبە بە کۆڵێ نان و پێخۆر و کۆڵێ خەم و پەژارە و بەرەو دێکۆن گەیوە، نزیک کانیە بەردینەیە. لە دامێنی هەزارشکە و حەشیمەتی بەرەو کانیە بەردینە بەڕێون. عەبە باوی بەپێدا، هاوکات گەینە سەرکانی. مانی نەون، ئۆغرتان خێر وێ، ئەچنە کوێنە؟ خەڵکەکە بە جەماوەرجابی عەبەیان داوە. کەریم ناوێتی: خۆزگەم بە خۆت عەبە جان، ئاگا لە هیچ شتێ نییە، قەوماوە، چەتە هاتووە، سەعیدی نۆکەری ڕەشیدخانیشی کوشتووە، ڕەسوڵی نۆکەر بە برینداری هەڵاتووە، دەچین تەرمەکەی کاسەعید بینەوە، واگ ڕەسوڵ باسی دەکات دەبێ لەبەر دەنگەدارە بێ. عەبە تاساوە، ناوێڕێ بڵێ ڕەسوڵ کوشتوویە، ترسی پاشە ڕۆژی هەیە. لە دڵی خۆیدا دەڵێ: دەی وا خاسە خۆم کەمە گێل، ڕەسوڵ بزانێ من زانیمە شەو تێتە جەستەمەم کوژێ، چەمدایە بەم حەیس و بەیسەوە، بنگوسێ ڕێ بێ و خۆبی پیا بڕۆم، بە من چە؟ دەنگی هەڵێنەوە بۆ شوێنگم کەوتی: بێمە قوربان کردەی کەرەمە خوا، سوح من لەم حانەوە هاتم، خاز و چایۆ نەکەفتە پێم، ئەی ماڵ هەژارم جا چە بکەین؟ عەبە وێڕای خەڵک چوونە سەر تەرمی سەعید، تفەنگەکەی دوور پەڕیوە سەر بەردێ. سەعید لە شیوێکی نەرمان لەسەر پشکەوتووە، خوێن گۆمیلکە گۆمیلکە لە قوڵک و چاڵ بووە، بە حەوز وەک لە تەجەرگ جەڵغەی بەستووە. خوێنەوەندە زۆرە دەڵێی کەڵ سەر بڕاوە، پێچ و کڵاو لەسەری پەڕیوە. کاکۆڵی خوێنایی بە نێو چاوانیدا بڵاو بۆتەوە لەبەر پێی تیشکی هەتاودا، تروسکە تروس هەر تاڵێ لە ڕەنگە دەنوێنێ. جێی گولا بە تەوێڵەوە بەقەدەر نوکە شوژنەیەک مۆر دەکاتەوە و لە پشتی سەریەوە پسڕیویە. کۆترە باریکەی پێدا دەچێ، خوێن وەکو زنا و زنە دەکە. چاوەکانی گەشت دەڕوانێتە خەڵکەکە، لێی باسەم کراوەتەوە و ددانی وەک سەدەف دیارە، دەڵێی بزە گرتوویە. لە شولاری کەڵەگەت و چوارشانەی سەعید تەزوی خستۆتە لەشی و پیاوانە و بێ اختیار دەگرین. عەباش وێڕای خەڵکەکە لەوان بە سۆستر دەگرین. ئەوان بۆ جوامێری و قەڵافەتی دەگرین. عەبا بۆ ئەوە دەگری بە چاوی خۆی دیویە کوژراوە و ناوێری بیدرکێنێ، وەکو خۆرە دەرونی دەخواتەوە. دووسێ جا هاتە سەر زمانی بڵێ ڕەسوڵ کوشتوویە، بەڵام لە خەڵکەکەی ڕانەدی، قوتی داوە. تا درەنگانە بە دیار سەعیدەوە وێستان، پاشان دارە تەرمیان ساز کرد و تەرمیان لە چارەوەی هەڵبەست.
تفەنگەکان لەسەر تەرمەکەیدانا و بەرەو تازاوە بەڕێکەوتن. عەبا چاو بە فرمێسک و دڵپەڕ لە خەم بەرەو دیەکۆن بە چێودا هەڵگەڕا. ئەو ڕۆژە بە درێژایی ڕۆژ لەو دەمەی ڕاکە عەبەوە دەرکەوتووە هەما یەک وچان خەوتووە و نازانێت دنیا بەری بە چێوەیە. عەبا گەیوەتەوە. دەرگای کردوەتەوە چۆتە ژوورێ لە کاتێن بە دیار گەڵازە وەستاوە. پاش سەرنجدانێکی زۆر چووە ژوورەکە هەماوە خەبەر نەهات بانگی دەکاو دەڵێ کاکە حەمە گیان حەمە ئەی خوابوو کوژێ ئەوە مردیە نەحلە لە باوکە چووە خابووکە نیشکت ئەو ماڵکاولە وازانت دڵی هاوە ئەرسەلان ڕۆمیەوە هەستە خوا گرتک حەمە گیان لالۆ گیان. حەمە لەم شان کەوتە سەر ئەو شان و خەوی لێکەوتە. عەبە لێفەکەی لەسەر فرێدا سواری سەری بوو. حەما خەو بەری داوە چاوی سوور و خەواڵووی هەڵدەگڵۆفێ بە دەنگی گڕەوتی هاتیەوە ڕۆژ چ وەختە کاکە ڕۆژاواست خازەر خەیانی ئێژی لە گێچکەی گاخەفتی بۆ بەختە وڵات شێویایە هەستا داروەبان کوچکۆ نەمایە. حەما ڕەنگی پەڕی بە پەشۆکەوتی چ بوو هەواڵەکە لەکە بێزانی تۆ ئیچار هاتە بیر کەوێ ماڵ ڕیمیاگە ئەرێ هەواڵ ئەوە مزانیە گوێچکە بە لە نوکە و بۆتی بگەڕمەوە سعی نۆکەر کوژیا ڕەسوڵەوە بەرچای منە و کوشتی. حەمە لە جێ ڕاپەڕی عەبەی گرت و ڕایوەشەم بە تووڕێوتی هەتیەوە بەگەوتم دەزانی نەبەخوا ڕاستێژم سوحگەیمە بەر دەنگەدارە 2 سوار بە ڕووما هاتن خۆم شاردەوە ڕەسوڵ و سەعی بوو لێیان دووشک بووم لەوە ئەترسیان بەشێن توا بگەڕن هەر چاو وەبانیانە بوو گەیشتە دووشێوانی بەردەدەنگدارە هەرکان بە دۆڵێکدا لێک جیا بوونەوە 2 بوو بۆ معلوم نەبوو کامیان بوو چووە بان کێف و ئەوی تری کوشت فرە ناپیا نەدایلەی دوجار تازاوایەکان وتیان سەعی کوژرایە ئەو ناپیاوە کوشتی سەعی نایە مل چەتەکانە وتیە چەتە کوشتیانە نازام چۆن خۆی زامار کردیە خۆی هاوردیە حاڵجاو وتیە منیش زامار بیوم. حەما بەو هەواڵە وەکو ژێی کەوان بکاتوێتەوە مات سەری گرتوێتە نێو دەستی ڕێکی دەگوشێ لەمێژە ناوبانگی ئازاتی جوامێری سەعیدی بیستووە ئەو شەوەی کە ئەویانگەر لەگەڵ کاڵتری پێنەکتوو بە سەعید بەیانەی دەبر بۆ قەڵا هەر لەبێ بەڕەڵای دەکرد. عەبە بە هەواڵێکی ناخۆشتر هەودای خەیاڵی حەمەی پسان باوکی کەوێ شەپڵەدایە لێی هەر چەق و هەر چەقۆیسی هاکا مرد. حەمە چاوی لێ سەق بۆ بەسەر سوورمانە و دەڕوانتە عەبە بە تووڕێوتی ئەو بۆ جا من چازانم ئەوی چە هیچ کەوێ مایەسە و ئەو چییە کەوێ دیت نا چاوم کەفتە مینا ئەوێت کەوێ بووەسە گڕ و ئاگر لە تە کەسا قسە ناکە ڕاست و گەرەکە من هیچی حاڵی نەوم ئەو کەنیش برا گەماڵە هەر ئەگیریە ئەو نەوە حینچکای گیریە حاڵی نەوم چێژێ خۆتە زانی من سەر لەو حەیس و بەیسانە دەرناهێرم مەگەڕا ئەتر بچمە و ئەمڕە ئەچمە و بنج و بناوانی سوح ئەشێ بچمەوە ئاخر میمکە گوڵایوت حەزەکەم چاوم کەفتە حەما ئەشێ بچم بێرم ئەمڕە ئەچەم بنج و بناوانی گشت قسەکانی ئەگرمە مێشکم بۆتی ئەگەرمەوە خاسی گێلە. حەمە بەتەوسەوتی هەی بەخێر بیتەوە برا هەواڵ هەر دەبێت تۆ بیهێنیتەوە کا هەر دەبێت بە تۆ بسپێرێ ئەی داوەشی بۆ هەواڵت. عەبە دەزانێ حەمە بەتەوسەوا دڵ زۆر قەڵس و تووڕە بۆ دڵناوەتی دەی خاسە دار ڕایە بەری نەگەر ئەشێ بیوڕی ئەمڕا کارم خراو کردیە ئەویش بچینە دەشتە و چکە هەوا بالێمان شەوەکی گیش معلومەکەم داڵسە تۆخوا. عەبە لایەک زۆر و لایەک پاڕانەوە حەمەی دەرهێنا و گەڵاس بە دویاندا چوونە سەرکانی ئێوارەی داریکانە ئەستێرەیەک یەک وە دەرکەوتوون دێکۆن سۆڵ و خۆڵە حەمە دڵتەنگ و خەفەتبارە دەڵێ و دێکۆنە بەسەرەوەدا کاول بۆ و دەرەسانی ڕۆینی نییە. عەبە بە قسەی خۆش و جەفەنگەوە دڵنەوەی دەکا حەما لە ڕەوتی خۆی ناکەی ئەو چەشنەسەری داخستووە هەڵی ناهێنێ ئەنەهوو هەر لەگەڵ ئەوی شینیە. عەبە زۆر قینی هەستاوە هەست بەوە دەکا حەما ڕێز بۆ کەساتیە و دانانێ و بە چای سووک تەماشای دەکا لێبڕاوانە لە بەرامبەری حەما وەک سنگ چەقی دەوێ خۆی بۆ بناسێنێ و دیوی ڕاستەوانەی نیشاندا پێی بسەلمێنێ ئەو چەشنێ ئەو بیر دەکاتەوە وانییە نێوچاوانی وێکێناوەتەوە بزار لەسەر لێی تاراوە بە نرکە و هەیبەتێکی پیاوانە گوڕاندی چۆ پیاواسا بەڵاوە سەر پیاتێ ناشێ بۆی ئەو کارە بوچکە خۆت خەفەکەی هێشتا های لە کوێنێ کار ئەمە ئەوەڵ کارە تۆ ئەزانی وە گێژ کیا چوی دوژمنەکە و فرە کوڵفتە کێفە کار حەزەتی فێڵە وەگەش ئاغا و دەوڵەت تا چیوی کەڵ لە حان ئاغا واتە بەموو گیرە فکرەکەی تۆ منی چێ نازانم بابا من فرازانم فرێ هاتیوە سەرما بەسەرهات خۆمت بۆ بگێرمەوە دەمت ئەبێ وەق تاقچرا بۆچە فکرەکەی تۆ کەس وەکو تۆی بەسەر نەهاتیە ڕوودا و لە پیا و ڕوەدا دڵی کار ناحەساوی هەڵناگرێ
ئەلبەت پیا و حەساوی و دڕکدار، پیا و دڕکدار وەسە کۆتەی ئاوەسوو، کۆتەی ئاوەسوو بە هیچ ناشکێ، هۆرە و پواز ناوە و ناقەڵشێ. تۆ ئەشێ بۆ جۆرەویتەوە، خۆ ناوێ هەرچکێ خەفەت ڕووی لێت کرد تۆ بۆی بمری. کار و خەفەت جۆری نابێ، ئەشێ وەک کێفشان بیتە بەری، بۆ کەنیشکێ ناشە خۆل لە دەست بێ. پیاو بە پیاو، بۆچی ئێژی لۆتیت و مەیمونەکە تۆ پیە؟ ئەزانی من لەکەی وەکو مەیمون تێمە دەورتا تۆ ناکەنی؟ کاسە پڕ بووە ڕژێ، ئیتر کاسەم پڕ بیوە، لەمە زیاتر سەورم نەمایە، بەخوا بەیتە قینما ئاڕۆم و تازە چاوم بە چافن ناکەوێ. هەمە بۆ قسانە گوڕی گرتو و گۆڕەوە، بە پێکەنینەوە دەستی خستە سەر شانی عەبە و بەرەو ماڵچوونەوە. شەو داهاتوە، درەنگانە، هەما کەسەری وەلانەوە، هەر نەبێ لای عەبە خۆی وانیشانەدا. کەوڵی نان ڕاخرا، چارەکە نانی پورە گوڵیان کردەوە، جامە مسێکی گەورەی بندال لە نێو نانداوە دەرکەوت، نانیان لادا، مریشکێکی سوورەوە کراو لە نێو جامدا مەدەی هەردووکیانی کردەوە، ئیشتیان ساف شێو خوراوە، ئاوی ساردیان بەسەردا کردووە، هەمە حەسایە و عەبە ماندووە، هەمە ڕووی کردا بەوتی: دەی کاکە، ئەم جارە نۆرەتە، بۆ قسانەی ئێوارەڕا دەبێ بەسەرهاتێکی دڵتەزێنت بێ. بۆ قسانەی تۆ ژیامەوە ئاڵوگۆڕێکی سەی لە دەروون داڕوودا، تاوە کاری تێکردوم، دەبێت دیبی ڕاستەوانەی خۆت وە دەرخەی، تا ئێستا من تۆم نەناسیوە، بە چاوێکی دیکە تەماشای تۆم دەکرد، لە ئێستاوە بە چاوێکی کراوەتر تەماشا دەکەم. ئەوە 5 ساڵە بە ئاواتەوە بزانم کە تۆ چی، تۆ هەر نەتگوت و هەر باس نەکرد. ئەم شەو دوادیدار و ئەو سەری مەیدانە، ئەوەشت پێ بڵم، مەگەڵ گڵ لێم ببیستێ، ئەوەی بەسرت هاتووە بۆم بجێڕەوە. عەبە بەوە ڕەزی کۆتی: لاوە تۆ خواواز بێرە، زام کۆنم مەکولێنەوە، تازە بەکار چە ئەخوات. نانا کاک عەبێ جاوا مەڵێ، لە هەر عەقڵێ خەسارێ، ئەگەر زووتر بەسەرهاتی خۆ جێڕابایەتەوە چ معلوم من تووشی ئەو ڕۆژە دەهاتم، چوزانی نەدەبوو بە پەند و ئامۆژگاری بۆ من، بیجێڕەوە بەکاری ڕۆژی خۆی دێ. عەبا مات بووە، دەڵێ بیر لە ڕابردوویەکی دوور دەکاتەوە، جار لەگەڵ جار نێوچاوانی گەڕژ دەبێت و وێک دێتەوە، ڕەگی لاملی ئاستور بوون، چاوەکانی لە مۆنەوە دەچن، سوور بوون بە گۆمی خوێن، مووی سمێڵی ڕاستەوە بوون و بوون بە درەوشە، ڕەگی دەستی بوون بە خەریتە و وە فرتە فرت کەوتون، لێوی لە ئاستی خۆی وەلەرین کەوتون. دەڵێ قسە دەکا و دەنگی دەرنایە، یان دەڵێ ژنی دووجان تاتە بەژانەوە لێ نابێتەوە. زمان بوو بە مامان و بەری منداڵدانی گەروتەر و پاراو کرد، کۆرپەی ڕاست لە گەروی ترازا. های کاکە عەبەگیان، لە شوێنەوە دەست پێ بکەم، چاو بۆ باسکەم، ژیانێ پڕ لە مەراقم هەست، تاڵ وەسەکل کەمار، حەز ناکەم خۆیچم بیژێنەوە، بەر لە گشتی ئەوە بێژم، ناو شام حەمەوە، بۆ شوێنە گومکێن ئەو خۆم گۆڕیوە، ئەهل ئەترافەوە توم، برا بە تۆ بێژم 10 ساڵ بەر لە ئێستا بۆ خۆم کەسێ بووم، خاوەن ژن و مناڵ، جفت و گا، پەز و پاتاڵ، دارای برا و کەس و کار، مردم حەساویان لێوردم، وە پیایان ئەشناسیم، وەگی سەنەوەم پێم بێژن عەبەشێت، کۆڵەوار و ماڵکاولی دەساغام، تازە 3 ساڵ بوو ژنم هاورد و خێزان مناوی گەوەر بوو، فرێ دڵمان بەیەکەوە بوو، پێک بڕگاین و دایان پێم، شەیتان وتی چەق، نۆکەرێک و قەرەواشی تۆمان بوو، کەنیشکەکە ناوی جەمیلە و تازە دارە ئەڕێتەڕێ، کوڕە ناوی ساحەوی، بەرمەمکانە بوو، ژیانە فرە شیرین، سەر و دڵخۆشمان بوو، چرخی چەپاڵ پێمانی ڕەوا نەدی و لێمانی شێویان، باوک بە ڕەحمەت خواچوو، ساڵی تێوەرنەگەڕیا، دایکی چ تۆ خۆش. دەی کاکە خوالیان خۆش بێ، هەموو دەمرین، خوا دایک و باوکی تۆش عەفوکە، دوو برا لە خۆم گەورەتر خاوەن ژن و مناڵ بەیەکەوە بووین، ژنیەل تەکیەکە ساز نەبوون، دایم شەڕ و شوڕ و تەلەحانەیان بوو، وتمان وا خاسە برایەتەکەمان نەچێ، جابینەوە خاسە، جابووینەوە، بەڵام لە زەوی زارە هەر بەیەکەوە بووین، ئاغا ناتێڵە زەوی کوتکەین، گشت بەیەکەوە کارمان لەبانە کرد و حاصڵمانە کرد بێ 3 کوتەو، ساڵی تێوەرگەڕیا، هەرکەس لە ماڵی خۆی، گەورەی خۆی بوو، گشت سەر و دڵخۆش بووین، مانگی لە بەهار چوو، پامان نیا ناوەڕاستمانگ بەهار چێڵ کڕیا و شێناوەر لە خەم ڕەخسیاوە، ئەوەی بوومان کڕیاوە زەویە و تەمادار حاصڵ بووین. ڕۆژێک گزیر ئاغا هاتە دریاوتی ئاغا کاری هاپێت، چوومە قەڵا، مەنسوورخان وتی شام حەمە و ئەشێ گەوەر بنێریتە قەڵا و کارکەر خانم بێ، هەرچی من وتم ئاغا کاری وان نابێ، خۆم کەس و پاتاڵ و مناڵ و دەشتەوانم هەست، ئەو نەیژنەفت،
ئیسەرە مەشێ بێ یانە شێ لە مەڵکم بارکە یان ئاشێ بێ چوومەوە ماڵ لە تەگەوەرە ڕامان هاوردە سەرەوەی تا خەلەو خەرما کواکەینەوە بچێ چار نەوو یا ئاشیا بارمان کردایە ئەویش خۆ نەئەکریە ژانە سەر و حەواڵە نەکەم گەوەر چووە قەڵات چوارمان تێبەڕی بە ڕۆژ کار قەڵایە کرد بە شەویش کار ماڵەوە ئەو چوارمانگا گەبێژم وە 4 ساڵ لە من تێپەڕی تۆ بێژەوە 40 ساڵ گشت ڕۆژێ بانک سوح گەوەر ئەڕۆی و بانک خەفتن ئاهاتەوە تا ئاهاتەوە 100 کفنم زەر دەکرد و هەر پەلێکم وەدەست ئیزرائیلە کۆبوو وە خۆم نەبوو 1000 غایلەوە دڵمە ئاهات ئاخر گەوە فرە جوان و پێکەفتە بوو وە نەوێت دڵپێسی لێو کەم ها خوانەکە کەس وە ئاوانی بزانێ تەنیا دڵخۆشیمەوە بوو لێو باوەتەوە ئەرخەیان بووم فرە نەما و نوخشە هەڵێ ڕۆژم وانگۆس هەژمارد شەوەی گەوەر هاتەوە فرەمات و خەمین بووتم گەوەرگیان چەس بۆچە خەمینی دایلێک گریانەوتی گەوەر بە گریانەوتی ڕاست و گەرەکە ئاوڕوم هەلە خەتەرە مەنسوور خان زۆری بۆم هاوردیە گشت سوحێ ئەچمە گەور مانگا بدۆشم تەماحی لە ناموسم کردیە هەڕایەک وە بیانیەک خۆم ڕزیارەکەم 2-3 ڕۆژە هام لە حەیزە ئەمڕا بیانگ بینیە شام حەمە و چاوەڕوانی تۆ مێردی منی شووی منی من ناموسی تۆم ناموست هەلە خەتەرە چارەیەک بدۆزەوە ئەر تۆ دەرباز نیت من چارەی خۆمەکەم بەر لەوەی دەستی لێم کەفێ خۆمەکوژم ئای حەمەجان باوەڕت بێ ئیتر نەمزانی شەوە یا ڕۆژە دنیا لەبەر چاویە لەمە خولایەوە هیچێکم نادی و نەمەژنفت خنجێری داوان خاسم بوو دەسمدا خنجێر و گەوەر دەستی گردموتی ئەتەوێت چە بکەی چاکەی خۆت ئەیتە کوشت تۆ زۆر بەو ناگەی بەر لەوەی چاوت پێی بکەفێ ئەتکوژن بێ بەیەکەوە ڕاوش بکەین هەوڵ ڕامان هاوردە سەرەوە گەوەر خنجەرێک تەک خۆیان بەرێو لە دەرفەتا لەی بە دوجا بیرم کردەوە ئەمە ئافرەتە و زۆری بەو ناشکێ ڕامان گۆڕە هاتینە سەرەوە من جلەکانی بکەمە بەرم لە جاتی ئەو بچمە ژوورەوە ئەو شەوە شەویار کردی و ئێمە کردمان نەخەفتین بەر لە بانگ مەلا بەرگم گۆڕی گەوەرم حاڵی کە مناڵەکان بەرێتە دەشە بچێتە کێف پش ئاوایی من خۆمیان پێک بگەین و بێکەوە ڕاکەین فانۆسم هەڵگرت و وەجل ژنانەوە چوومە قەڵا لە دریامدا و دریاوان دریای کردەوە منی نەشناسی چوومە تەویلە و فانۆسەکەم بردە لای مانگاکان و لەبان ئاخۆردامنێ و خۆم بەرەو دریا گەڕیامەوە لە پشت دریای تەویلە دەست و خەنجەر وێسیام و چاوەڕوانی ئاغا بووم جیرا لە دریا هەڵسیا و مەنسوورخان هاتە ناوە گیڤڕکیدا لە خۆی و بەرەو فانوس ڕۆی لە دواوە ڕام کرد تا هێز لە لەشما بوو دام لە کورتە کەلەکەی سێڕات تا دەست خەنجەر لە کەلەکەی نوقم بوو بۆ ڕێی ئاغا وڵاتی هەشەدار کرد دریاوان وە دەنگ ئاغاوە هات دریای جێهێشت لەو دەرفەتا ڕام کردە دەشتە و ڕاستەخۆ چوومە ئەو شوێنەی کە لە تەک گەوەر دیاریمان کردبوو بەڵام داخگرانم هەرگیز چاوم پێیان نەکەوت شام حەمەد بێدەنگ بووە کوڵی گریان لە ناخەوە ڕایدەتڵەکەنێ و شان و سەر هەڵدەبەزنەوە حەما چای بە مۆڵق وێستان سەرسام سەرنجی داوتی پاش ماوەی گوتی ئەی باشە گەوەر چی بەسەر هات بۆ نەهات بوو گەوەر دێر جوڵیاوە و چووە ماڵە باوکی چای بکەفێتەوان تا جوڵیاوە پیا ئاغا ڕژیانە دەشت و ئەویان گرتووم شەوە دزێ و چوومە ئاوایی پیان وتم ڕاکە و لەم حاشە هەواڵە دوور کەفە پیا ئاغا هاتوونەوە دواتە دنیا لێ بووە چەرمەچمەلی چک و لە هیچ شوێنە جێم نابووە دار و کۆچ کیفەکانم لێ بوو بە پیاوەغا ئەو ڕاکردن ڕام کرد تا ئەو دی و نەوێستیام 5 ساڵ لەوێم نەمامەوە دوای 5 ساڵ گەڕیامەوە شەو بە دزێ چوومە ماڵ براکانم کاشکە نەچووەم ئەوەی من لێ ترسیام ئەوە مەژنەفت گەوەر تەحویل لە دەوڵەت دریا و دوای 2 ساڵ بەند لە دار دریا ئاخر لە محکەمە وتووی من ئاغام کوشتیە بەڵام کوڕگە لە ئاغا باوەڕیان بەوە نەکردووە چونە لای براکان و سۆراغی منیان گرتووە 2-3 شەو لێوێ مامەوە جەمیلە و ساحە و گەورە بوون منیان ناناسیەوە منیش خۆم ئاشکرا نەکرد بێ ئەوی بزان من باوکیانم جێم هێشن و سەری خۆم هەڵگرت و پەروازەی ئەم ناوەقە بووم ئامە 5 ساڵە هام لە خمە تۆ و تۆشەوا جێم تێڵی بەسەرهاتی عەبا بە چەشنێک کاری کردوە سەرڕەوانی حەما ئەو شەوە هیچ قسەیەکی پێ نەکرا بەبیری ڕابردوەکانی عەبەوە خەوی لێکەوت شەو وڵاتی لە چارشێوی ڕەشیەوە پێچاوە نێودەیەکانی تو کڕ و کپە دەڵێ ژیان لەوێ مردووە یان گەڕی گردون لە گەڕان وەستاوە تەنانەت سەگ و پشیلەش لە هاتوچۆ کەوتون تەنیا دیاردا بۆ ئاوەدانی شەوقی کز و لاوازی دەلاقی ماڵانە کۆمایەکی گەورە
ئاور لە نێوەڕاستی دێوە هێور خەرمانەیدا و دەوروبەری ڕووناکرۆتەوە. ئاگر لە نیوەڕۆوە بێ ئامان دەسووتێ و جا لەگەڵ جا پەرەدەسێنێ. هەڵاش و چرپی ئاگری دەزیوە و تەویلە و کادێنی گرتووەتە و یەک پتون ماڵەکەی حەمە بووە بە کڵپەی ئاگر و ئاسەواری بنەماڵی حاجی برایم پاکتا و لە ڕووی بساتی لادەبا. قرچە و قرمەی کاریتە و کۆڵەکە و دەستەگ لە ئاگردا ئەو پەڕی گەڕێک دەڕوە. سەگەلی ئاوایی وەچە قولور خستووە وێگرا دەلورێنن. ژیان دیستان بوژایەوە. کۆڵان پڕە لە جوڵانە و هاتوچۆ. بن دیوار و قونەبانان بوونەوە جێی ڕاوگەی لاوانی شەوگەڕ. کەلێن و قوژمن پڕە لە سرتە و خورتە و کەس بە کەس نازانێ. دوی یاساوڵ لە دەوری ماڵی کوێخا کەریم دێن و دەچن. تاقمێ ژن و پیا و لەنتەر بەدەست گەینە کۆڵانی ماڵی کوێخا. یاساوڵەکان خۆیان هاویشتە پەنادیوار و لە تاریکی داون بوون. تارمایك لە دەرکی ماڵی پورەگوڵە هاتە دەرێ بە بن دیوار و دیواردا بێت سرپە و دزانە ڕووی کردە پشتە ماڵان. چاقولوری سەگەل پەرەی سندووە و ئاوایی کەوتوتە سەر زەلالەت. دەڵێ کاسەی قەرەتی ئاو بردوێتی. عەبا لە پشتی دێیە بۆی بەچوومی لورەی سەگەلی لێ بە دوور بێ تایەک لە پێڵاوەکانی داکەند و سەر و نخون لەسەر ئەرزداینا و تەماداری هاتنی پورەگوڵەیە. بەل لە ئاوگردانی ماڵەکەی حەما عەبە و پورەگوڵە کات و شوێنیان دیاری کردبوو. کات دوای شێو و شوێن پشتی ماڵانە. عەبە کاتی خۆی بە گوێ درێژ لە شوێنی دیاریکراوە و چاوەڕێیە. تاپۆیەک لە پشت ماڵانەوە دیاریدا. عەبە خۆی بە ئەرزە و نووساندووە و بە وردی تێی دەڕوانێ. تاپۆ دێی جێهێشت. هەردێ و نزیک و گەورەتر دەبێتەوە. بە تاوەی قەڵافەتی بۆ عەبە ئاشکرا بوو. دەنگیدا میمکەی گیان تۆی؟ پورەگوڵە سەبرێ جوابی داوە. هەتی و دەنگکەڵمە هێنا. فەیزە درێژ و فەتاحەچۆر یاساوڵن گوێیان لێ دەبێ. زوو بەبا بڕۆین. عەبا گوێ درێژی هێنا پێشە و پورەگوڵەی سوار کرد. شەوی تاریک و کوێرە ڕێیان گرتە بەر و لە دیێ دوورکەوتنەوە. لەو دەمەی ڕەعەبە چووە دووی پورەگوڵە حەمە گەڵازی بەردا و کردوویەتە دەرێ. بێ حەجمان پێیەکی لە دەرە و یەکی لە ژوورێ. گەڵاز لە سەربانەوە دووسێ جا مڕاندی. بەدەم مڕەوە دەوەڕێ. حەما گوێی بۆ شێوەی وەڕین هەڵخستووە. لەوە دەچێ بە کەسێ دەوەڕێ. حەما دەرپەڕیە دەرێ. گەڵاز لە سەربان پەڕیە خوارێ ڕۆڕێ بە وەڕینەوە ڕۆیشت. حەمە دوور و نزیک وە دووی کەوت. لارێ بووە و دوورە پارەیە چای بڕگوێتە ئاسۆگی ڕێ. دوو تارمایی لە ئاسۆگی قەبرانەوە ئاسۆیەدا. گەڵاز گەیوەتێ. دەنگی فیکە و کوچی کوچی بێدەنگی کرد. حەما دەنگی عەبەی ناسیوە. هاتەوە سەرڕێ و بە پیریانەوە چوو. لە دوورەوە دەنگیدا. کاکە عەبا پورەگوڵە لەگەڵە؟ بێرەوە هاوردیمە. حەمە باوی پێی خۆش کرد و خۆی گاردێ. پورەگوڵەی بە سواریوە لە ئامێز کرد. پورەی جان چاک بوومەوە. بەڕاستی من بوومە هۆی ئازاری تۆ. پورەگوڵە بە سواریوە دەستەملانی بۆ ڕایموسینی. خۆم حەزم کرد بتبینم قەزات لە من. عەبا لە پێشەوە پورەگوڵە دەستی لەسەر شانی حەمەیەشان بە شانی دەڕن. گەینەتە بەردرگا. حەما پورەگوڵەی لە باوەش کرد و لە گوێ درێژی هێنایە خوارە و چوونە ژوورێ. عەبا گوێ درێژی لە تەویلە کرد و چوە ژوورێ. گەڵاز لە پشتەوە چووە سەربان و لەوێ کەوت. هەر سێ لە دەوری یەک کۆ بوون. پاش حەسانەوە پورەگوڵە پرسکەیەکی کردەوە. مێوژ و کاکڵە گوێزوە دەرکەوت. بەدەم چێ و کەڵبژاردنی مێوژەوە سەری قسەی کردەوە. حەمەجان بەڵێنم بە دایکتدا بوو جێ ئەو بۆ تۆ بگرمەوە. ئەوەی لە دەستم هاتبێت سەبارەت بە تۆ کردومە. لەمەوە بە دوا خۆت گەورەی خۆتی و کەس نییە دەست بێنێتە ڕێ. قەت کارێ مەکە کردە پەشیمان بی. هەر کارێکت کرد بەر لەکردنی هەڵی سەنگەدا. زانیت لەکردنی دوودڵی مەیکە. چون کاری بە دوودڵیەوە بکرێ پەشیمانی لە دوا. پەشیمانیش بایەخێکی نییە کوڕم. تاماوی خوێڕی مەبە. خوێڕی لە پیاواندا سەرشۆڕیە. پیاوی سەرشۆڕ زوو دەشکێ. داری لار بەرامبەری بای بە قووەت خۆی ناگرێ و زوو سەری لە عەرز دەکەوێ. داری ڕاست خۆگرە. بشتەمێ ئەوەندە دەنوێت سەری لە عەرز نەکەوێ. من تۆمەک و داری ڕاست بارهێناوە. بۆ بەیانە تۆ نانەوی. بارەکەڵڵا کوڕم. منە ڕووسور و سەربەرز کرد. کاری تۆ کردوتە کەس نەیکردووە. ئەو چەشنە من ئەتام دیوە ئەستەمە بێتەوە بە ئەتاکەی جاران. بۆ دەڵێن کاری پیاوانە. جاچت بەسەردێ بابێ. بەرخینێر بۆ سەربڕین چاکە کوڕم. لەو دەمەوە لە ئەتات داوە دڵم حەساوەتەوە. شەوانە تێر دەخەوم. جا ئەوان چ دەکەن بابیکەن. ماڵ دەسووتێنن، تاڵان دەکەن، پیاو دەکوژن، زەریمە دەکەن، کەوێ مارە دەکەن. کەیفی خۆیانە. گوێ بەوانە مەدە. خۆت بۆ مەمەکە. کارەکەت زۆر ڕەوە پیاوانەیە. پێش کوشتن هەڵگریەتی. تۆ دەزانی لەکوێت داوە؟ دێ بابت کوژن. خۆت لۆمە نەکەی ها.
ئەو قسانی پورە گوڵا وەخت نەخشی کارگا لە مێشکی حەمەدا نەخش دەبەستێ ورە و وەزە لە دەرونیدا وەکو کارک هەڵدەتۆقێ سوور هەڵگەڕاوە لە پێستی خۆی جێ نابێتەوە و جموجۆڵی خستووە عەبا دەستی ناوەتە ژێر چەنەی و ماخ دەڕوانێتە دەمی پورەگڵە و تەزوو مچڕک بە لە لەشی دادێ حەمەی جان کوڕم هەڵبەت عەبا بۆی باس کروی دەڵێن بەیانی کەوێ مارە دەکەن دەی بابیکەن ماڵەکەتیان سووتاندووە سوتاوە بە توول بە جەهەنەم لە قەدیمەوە تویانە پیاوی ڕەند ماڵی بۆچیە پیاوی گەند ماڵی بۆچیە تۆ ڕەندی پیاوی ڕەند ماڵی هەر دەبێ هیچ خەفەت مەخۆ کار لە پیاوان دەقەومێ بە دڵی منت کردوە واد نەکرد با خۆ من دیقیم دەکرد شوشە گوتوێتی بشکێم نەوەکو و بزرینگێم پیاو بمرێ نەوەک سەر شۆڕێ سەردانەواندن یەک جارە سەردانەوێنی هەتایە قزەبار نەکردایە دەستت خۆش بێ هیچ خۆ لۆمە نەکەی لە دڵەوە بڵێ دەبوو کاری وام نەکردایە ئەگەر وا بیر بکەیتەوە لە ورە و پیاوەتیت کەم دەکاتەوە من خۆم شانازی پێوە دەکەم لە بارهێنانت هیچ پەشیمان نیم شانازی بە خۆم دەکەم خۆم بە سەربەرز و ڕووسور دەزانم ئەوەی ڕەنجم بە تۆ کێشا وەک شیری دایکت حەڵاڵت بێ دەستت خۆش بێ دەستی کردە ملی حەمە و پڕ بەدڵ نێوساوانی مات کرد حەمە لە دەروونەوە ئیحساسێکی سەیری تێدا بەدی هاتووە هەست بە خۆشی و شادی دەکات دڵی پڕە لێی بە بزەوە دەلەرزێ ئەسرین لە چاویدا شەپۆل دەدا شادی و شین تێکەڵا نازانێت دەگری یان پێ دەکەنێ بە گریان و پێکەنینەوەتی پورەی جان تۆ چۆن ئادەمی زادێکی من لام وا بوو لێم دەدەی و بەلۆمەوە پڕزنیۆم دەکەی دوو بەشی لە تۆ دەترسام هەر خەمی ئەوەم بوو ئێستا دەبینم وانە بە دڵنیاییەوە سەری خۆم هەڵدەگرم و دەڕۆم دڵنیا بە لە هەر شوێنە بگرسێمەوە بێ هەواڵت ناکەم بەڵام تۆ خوا پورەی جان هۆشت بە عەبەوە بێ خافڵی مەکە وە بزانە منم پێی لێ مەبڕە بۆنی من بنێبەوە دوو دڵۆ فرمێز لە قوڵکی بەرچای پورە گوڵەدا قەتیسماوە بەلەوەی چارەکەکەی چاویسری بۆ دڵنەوەی حەمە بەڵێنیدا عەبە خۆشەویستی تۆیە هی منیشە دڵنیا بە بۆنی تۆ دەنێم بەوە ئەرخەیان بە بیر لە هیچ مەکەوە لە هەڵبی وڵاتێک گیرسایەوە بێ هەواڵمان مەکە دەستێکی لا مێوژ و گوێز وەردا و لاوچێکی کردە زاری حەمە و عەبەش وێڕای ئەو دەستیان پێکرد پاش خواردنی شەوچە لە حەمەوتیم دەی پورێ جان دەنگ و باسی نێودێ چییە لە چی دەپرسی باسی تۆیە هەموو سەرت بە قوربان دەکەن بۆت بەخەمن لایەن وایە تۆ گیراوی ئاغاژ و توێتی هەڵاتوی بەڵام باوەڕیان پێ نەکردووە دەڵێن درۆ دەکات دەڵێن چەتەکان سعیدی نۆکەری ڕەشیدخانیان کوشتووە خەڵکی تازاوەشیان تاڵان کردووە دەبێ عەبا ئەوانەی بۆ باس کردوێتی بیستوتە بەڵێ ئەوانە بیستووە خۆ لەلایەن ئاغاوە کەسیسی بە تۆ نەوتووە شێ دەتوانێت بێتە دەرگام هەر کەس بێ سڵەگی پێوە دەنێم چۆن دەتوانێت بێنە دەرگام فەیزە درێژ دەبێ ئێستا چ بکات ئەو شەوە ئەویش لە گرتنی تۆدا دەستی هەبوو پورێ جان ئەو شەویش لە گرتنی مندا دەستی بوو وێڕای ڕەسوڵ هەڵدەسوڕە ئێستا کەیفی ئەوە وانە لە هەرچوو ئاشا کە چەڵ فەڕاشە ئەو بۆ کارانە دروستکراوە هەڵبەت دەبێ وا بێ بێستان و بێسەرەخەر داخی فەیزە لە دڵی مندا هەر لی گەڕێ ئێستاش لەگە فەتاحەچێر بوونەتە تفەنگچی یا ساوڵی کەوێن هەروای ناخۆن پەلەمەکە کار بە پەلە ناکرێ دەڵێن قازانی مێردان بە 30 ساڵ دێتە کوڵ ڕۆژێ دەبێ گوڕ بێنە گوڕخانە و گیان بەدەستەوە بدەن ئەبە لە مێژە تەمادار بوو پورەگوڵە قسەکانی تاوەکە بە پەلێ هەڵیداوتی من کە گیان وەزات خوا هیچ کامتان بە قەو ملقینتان لەو براگەماڵە نییە من فرە لێ ترسم ساڵ و هەزار توێ وە دەست فەیزە و ئەچم فرەقینی لە منە ئێژی من دوو شاخم هەست و ئەیکەم وە چاویە ئابێژە توخوا من چەم کردیە ئاخر زڵمم لێت کردیە وە نانتم و ئاوتم منی هەڕەگ وەسەر چەمە بۆ چه شاخت گیرانە سەر شاخم بەخوا هەر دەمایەکی من کوژیان فەیزە منی کوشتیە حەمە گیان خوێنم ون نەکەی ها بۆیە ئەمود گەڵازم بە پێ لەتر فەیزە بوو لەوەتی گەڵازم هەست ئەرخەیان پاڵم لێ داگەسە و ئەزانی قینی چێ هالە من ئێژێ دێکۆ مڵکی منە و تۆ زەوتت کردیا تۆ خوامیم کە تۆ بێژە هی ئەوە ئەرهی ئەوە تا چۆڵی بکەم هی ئەوە ناوەڵڵا بەبیرەوەری من ئێرە هی کەس نەبوو هەر چۆڵ بێ خاوەن بووە دەخواست دەبێژە براگەماڵ تۆ چەو گەرەکە پورە گوڵە و حەمەدان لە قاقای پێکەنی پاش ماوەیەک سەرنجان عەبەش وێڕە ئەوان قاقای کێشە پاش ماوەیەک پێکەنی پورە گوڵە باسەکەی گۆڕی حەمەی جان دنیا مردن و ژیانی لە دوایە تۆ 150 تمەنە پوڵ لە لای من بوو بە عەبەدا بۆم ناردی پێت گەی بەڵێ پێیداو ئەوەت ساڵەکانت چەندەیان گەنم تێدایە حەمە چاوەکانی زەق بوورە بەسەر سوڕمانەوتی گەنمی چی بۆ بەتاڵانیان نەبردووە ناڕۆڵەی جان بۆ من مردووم کێفم بێنایە نەمدە هیچ ماڵەکەشتە بسووتێنم بە قەز باسم نەکرد بیستوم فەیزە وتبووی دەسمە خانوبەرەکەی حەمە بۆ ئەوەی بۆ ئاواتە نەگاوتم بابی سووتێنم ساڵەکانت دەستی لێ نەدراون چەند تەغاریان تێدایە
وڵای پورێ 6 تاغار ساڵە کۆنەکە 25 تاغار گەنمی پارە ئەوی دی 35 تاغار گەنمی ئەم ساڵە پوڵت پێویستە بۆت بفرۆشم؟ ناوەڵا پوڵم بۆ چییە؟ خۆم کۆڵە پوڵم پێیە دەستی بە باخەڵی داکرد و پوڵەکەی دەرێنا 100 مەنی گلدا و ئەوەی دی لە پێشی پورە گوڵەدانا من ئەو 100 مەنم بەسە ئەوەش 250 مەنە هەڵیگرێت لای خۆت عمر باقی بێ یەکتر دەبینین پێویستیم بێ لێ دووەردەگرمەوە گەنمەکەش دەفرۆشی بیفرۆشم ناڕۆڵە گەنم بۆ فرۆش نابێ ئەگەر پێویستت پێ نییە بۆ بیفرۆشم نایفرۆشم ئاخر گەنم ئەوەندە لە چاڵدا بمنێ ئەسپێ لێ دەدا لە حرام دەگەڕێ بیفرۆشە و پوڵەکەی بدە بەداماوێ نانا کوڕم گەنم لە پوڵ باشدا تۆ تەنگانە بەسەر نەهاتوە گرانیت نەدیوە من دیومە 2 دەورە گرانی و قات و قڕیم دیوە ڕووسەکەی ئەوەڵ پیاوپی ئەوی دەخوار گۆشتی سەگ و پشیلە و کەرەتۆپی و عەرز نەدەکە و منداڵ لە برسا دەمر دایک و باو گۆشتیان لێ دەپڕی و دەیان خوارد دەورەیەکی دی ئەوە زۆر لە مێژ نییە دەبێ ئەوە لە بیرتان بێ ساڵی عەزیزەڵاکە بوو تۆ ئەو دەم منداڵ بووی دەبێ عەبەزل بوو بێ و بیرت دێ عەبە کامە میمکە ئەو عەجەمەکە وڵات هات ئەرێ ئەو بێژی من زل بووم هەر گالاوەڕێم بووم ئەزانم دوێ کەس ئەرێ ئەوە بوو لە وڵاتی خۆمان دەوڵەمەند گەنم و گوێی بوو فەقیر و نەدار گاڵ و هەرزنیان دەخوارد قات و قڕی کەوتە نێو عەجەمان ماڵ و حاڵیان بەجێ هێشت و کەوتنە وڵات بە دووی زگیان کەوتبوون ڕۆژ نەبوو دەستە نێنە ئێرە بە ئەژنۆ منداڵەوە دێ بەدێ دەگەڕان و داوای نانیان دەکرد لە خێر دەنەسێ و لای خوداون نەبێ کەس دەستی لە ڕوویان نەدەنا لە زۆر و لە کەمیان دەدانێ و بێ بەشیان نەدەکردن زۆر لێ قەوماوە بەدبەخت بوون کسی عازەبیان دەدا بەنا زۆر کەس لە ڕاهی خودامارەی دەکردن گوڵزار عەجەم و سوراحی عەجەم لە کانیتو وێنەی ئەو ساڵن وێنەی وەک ئەوان لە زۆر دێی دیکەشان خدا ئەو ڕۆژە نەهێنە و کەس نەیبینە قات و قڕی دەردێکی گەورەیە برسێتی ڕەگی هاری پێوەیە پیاو هیچی نەبێ و برسی نەبێ گەنم لە هەموو شتێک چاترە من گەنم نافرۆشم دەیدەم بە قەرزی گەنم بە گەنم تۆ نەدیوە من دیومە دنیا قونەکە و کردووە تۆ کارت بەوە نەبێ خۆم دەزانم چ دەکەم بۆت دەدەم بە مەزاری گەنم بە 6 تاغار گەنم و 250 مەن پوڵە لەلای منە بۆت بدەم بەچێ ئیشەڵڵا 100 ساڵ دەمێنی پورێ گیان ئەگە خوا نەخواستێکمان نەدیتەوە بۆم بدە بە ئەحمەد ئیمام حەسەن دێ زۆر باشە کوڕم ئەو پیاوی چاکە تافێ مام حەسەن ماڵخۆری کەزین بە وتەی ژنان دەڵێن بڕیارە دەستی ژنی بۆ دەگرم داوای مینای حازی بۆ دەکەن لە وەختەدا دەستی تەنگە دەستی دەگرم پوڵەکەی لول کرد و لە لۆی پشتوێنەکەی خست و گرەیدا و هەستایە سەر پێ هەموو عەبەش هەستان عەبا لە پێشەوە چوە دەرێ گوێ درێژەکەی دەرکرد و لە بەردەرگا ڕایکرد هەموو پورە گوڵە هاتنە دەرێ گەڵاز لە سەربانە و چای بە حەمە کەوت و پەڕگە خوارێ و لە بەردەمی حەمەدا کەوت و دەستی کرد بە کلکە سووتێ حەمە بە پێ کایی لەگەڵ دەکا هەرچەند پورە گوڵە هەوڵیدا حەمە نەچێ نەیبیست شەو لە نیوە لای داوە ئاوایی دەستێ خەوی کردووە زیندەوار بە دەرەوە نییە بۆنی سوڵتمان دەوروبەری جێی پڕ کردووە ئاگری ماڵەکەی حەما هەردەگرێ گڕوە ئاگر لە سەربانەکان وەسەر کەوتە و شەوقی داویە لە دەور و پشت و سەربان و کۆڵانی ڕووناکرۆتەوە گڕەمشقەڵان دەڕوا بە ئاسماندا سوار و پیادە بە چۆن پەڕینەوە لە دەوری دێن پورە گوڵە دابەزی حەمە بەرامبەری وەستاوە پورە گوڵە پێپێی لێ نزیک بووە سینگی نا بە سینگیەوە ئامێزی بۆ گرتەوە دەستەملان لامێزی کرد وەک تامەزرۆی بەخۆی و گوشی و هەڵی مژنی ئەو ئامێز و خۆگوشین و هەڵمژینە حەمەی بردەوە سەردەمەی منداڵی و دایکی و بیرهێنایەوە لوتی پڕ بوو لە بۆنی دایکی و هەست بە لێدانی دڵی دەکا باوشی کرد بە نێو قەدیدا ڕێک گوشی بە اختیار بە دڵپڕی و بەزاری داهات دایجان حەمەجان قەزات لە من ماوەیەکی زۆر لە ئامێزی یەکتردان دڵ بەرایی نادا یەکتر بەردەن عەبا بە دیاریانەوەستا و سەری بە هەنیسکەوە هەڵدەکەندرێ هەموو پورە گوڵە بێ هەست و خۆست یەکتر هەڵدەگوژن و هەڵدەمژن دەست لە ملوونی و قەت شل بووە دەم لە ڕوومەت و تەوێڵکراوە و کەلێن کەوتە بینی سینگیان پورە گوڵە ڕووی وەرجێڕا و بێ ماڵاوایی بە پەلە و تاڵوکە دوور کەوتەوە لە کۆڵان ون بوو هەمە عەبەسا و چای بڕۆتە تاریکایی کۆڵان دەڵێی چاوەڕێی گەڕانەوەی پورە گوڵە لەبەر خۆیە دەدوێت زۆر زەحمەت بەمنەوە کێشە کچە پیرێژن خۆزگە جارێکی تر دەمدیتەوە تێرە جنێو دەدامێ جنێوی تۆ لە قسەی خەڵک زۆر خۆشتە گەلێ خۆشتە ئەبا لێ چووە پێشی دەی شەو دێرە وە شوێنی ناگەی ئەشە لەم حاشە و حواڵە دوور کەفیتەوە بێ بڕۆین ڕێت کوێنەست کاکە گیان هەر لێرە لە یەکتر زیاد دەبینەوە ئەبێ گیان زۆرم ئازارداوی ڕزگارم کە تۆ ڕزگارم نەکەی ڕزگارم نایە بەها وەڵا خاستە ئەمە چێژی چەم کردیە ئەشێ تۆ من ڕزیارکەی دەستیان کردە ملی یەک و یەکتریان ماچ کرد نەکجارێت چەندین جار یەکتریان لە ئامێز کرد یەکیان بەردەدا و دیسانەوە ئامبازی یەکتر دەبوونەوە هەردوو دڵیان پڕە هیچیان لە ترسی گریان ناوێرن بدوێن هەمە بەسەر دەرونی دازاڵ بوو گریانی خواردەوە ئابەیجان کەوێ یامینادی بڵێ حەمە دەیگوت کەوێ دایکی حەو کوڕبێ هەر بە تەمایم
لە شای ئەحمەد و مینادا بەشداریکە لە بڕی من تۆ بچۆ بمێنم سرت دەدەم خۆشت بە خۆتەوە بێ گەلاز لە دەست دەرنەهێنن ئەمانەتت گەلاز بێ پشتی هەڵکرد و بە توندی ئەپەی بەجێهێشت. هەمە پشتی هەڵکرد و بە توندی ئەبەی بەجێهێشت. زۆری نەخان لە چێوە بەرداویلەوە سەرکەوت لەسەر ترۆپکی چێ و ئاوڕی داوە لەسەر بەردێدانیشت و چای بڕیە نێودڵی ئاگری ماڵەکەی. تاوای بیرەوەریەکانی بۆ زیندوو بوونەوە یەک بە یەک لە ئاگردا داهاتنەوە بەرچاوی. کاکڵە هەورێەوە بەرچاو نایە. تاوبان لە هەموو لاکەوتووە هەتاو دەڵی لە پشتی شوشەوە تیشکدا هاوێژێ خۆری پاییز تینی تیژە. ئاسپەڕەشدا هێزرا و ڕێدەبڕێ. پاشووی بە دوایدا کێش دەکا دەڵێی وەفەیەتی دەستی لە عەرز بەرز نابێتەوە ڕەنگە باغە و قەرەقوشی گرتە بێ. ئەحمەد فەڕاش لەسرە خۆیە ئاو زەنگی لێنادا و پەلەی لێناکە. سوار لە چێوە بەرداویلەوە هێور هێور دێتە خوارە گەیوەتە دەوری دێ دەستەی کوڕەجەحێلا لە دەوری کانی وێستاون. سوار گەیشتە بەرامبەریان بە ئاماژەی دەست سڵاوی کرد ئەوانش بە زمان جوابیان داوە. بەخێر بێ کاک ئەحمەد فەرموو بچینە ماڵێ. خۆش بمبرا دەسمە ماڵی کوێخا. ئاسپ لە قان گەیشتە دەرگا سوار لە غاوی کێشا و پێی لە ئاوزەنگی دەرهێنا لە غاوی کرد بە قۆڵدا و لەسرە خۆ لە دەرکەیدا. ئافرەتی جوابی داوە فەرموو وەرە ژوورێ دەرگادا نەخراوە. ئەحمەد دەنگی ناسیەوە دەنگی کوێخاژن بوو. خات نازەنین ئەحمەد فەراشم لە تازاوە هاتووم پەیامی ئاغام پێیە بێ زەحمە بەرە دەرێ. کوێخاژن بە تاڵوکە بە دەنگیەوە هاتە دەرێ. فەرموو وەرە ژوورێ ئاوەدان بێ لێرە بەشک نیم ئاغا دەفێرموو دێین کەوێ مارە دەکەین خۆ ساسکەن منیژی لە پێشەوە ناردووە کە هەواڵتان دەمێ. کوێخاشن جێژ و مەنگ دەڕوانێتە ئەحمەد بە پەشۆکایەتی دەڕاوەستە بزانم کوێخا دەڵێت چی. بە پەلا ڕۆیشتە ژوورێ. پاش هێندێ لە بەرهەیوانە و بانگی ئەحمەدی کرد. کوێخا دەڵێ بێتە ژوورێ. ئەحمەد دەست بەڕەشی کێشایە ژوور و لەسەر ئاخڕی حەوشە بەستی و چووە دیوەخانی کوێخا. کوێخا بە دەست و غڵدە بە خێرهاتنی لێ کرد و ئیزنی دانیشتنیدا ڕووی کردە خێزانی ئەو لێ حاڵی دەبێ. بڕۆ بابت بان کە با جوابێ بداتەوە نان و چایەکیش بۆ پیاوە بدە بەجا بڕوە. سەماوەەر دەکوڵێ کوێخاژن چای لە پێش میوان دەنا کەوڵی نانی ڕەخست و پەنیر و ماست و ڕۆنی زەنگی بۆ لەسەردانەوە دەرکەوت. ئەحمەد بە بناوش سبارقەنەی خوارد. چووە بەر سەماوەر و چای بۆ خۆی تێکرد. سێ چوار چای خواردەوە. مام حەسەن و کوێخاژن وەژوور کەوتن. مام حەسەن بێ پێشەکی قسە پێچانەوە دایمەزران. ئەحمەد کوڕم ئەگەر سوێ بڵێ مام حەسەن ئەرزی دەکردی کەوێ کەنیزی خۆیەتی ئاغات صاحب اختیارە بەڵام ئێمەش کاری خێرمان بەدەستەوە پێوین داوای کچی حاجی قادر بکەین بۆ ئەحمەدی کوڕم. دەی خوا مەبارەکی کە مامەجان عمرت درێژ بە کوڕم نوخشە بێ لە تۆم ئەرزی بکە یان ئاغا بۆمان داوەکە یا دەستمان لێ ڕاگرێ بڵێ مام حەسەن ئەرزی دەکردی ئەگەر بۆمان دەستێنێ ئەمڕۆ تەشریف بێنێ دەنا دەست ڕاگرێ خۆم خەبەری دەدەمێ. جوان حاڵی بووی کوڕم؟ بەڵێ حاڵی بووم. ئیزن دەفەرمووی من بڕۆم؟ مام حەسەن بە دووسێ وچان ڕاوەستاو بوو. ئەحمەد هەستا لەسەر پێ. مام حەسەن تا دەرکی حەوشە ڕەوانەی کرد و خۆی گەڕاوە ژوورێ. ئەحمەد سواری ئاسپەڕەش بۆ بە بێڵغار لە دێ چووە دەرێ. دوانی وەڕایە. سێ سوار کشایە نێو دێی کانیتوو. هەمزە بەگ و قادرخانی زاوایی و ڕەسوولی نوێکەر. سوار گەیونەتە سەرکانی ژنان لەسەر ئاو بەلۆی دەسماڵ بەردەماخیان هەڵدا و دەموکەپۆیان داپۆشی و ڕویان لە ئاغا وەرجێڕا. ئەوە نیشانەی ڕێزدانان بوو بۆ ئاغا. تاقمێک گوڕەجە خێلا لە بەری کانیەوە خۆیان گیفت هەڵدا و خەریکی چاوبڕکێن. بە چاوپێکەوتنی ئاغا خۆیان باری کردەوە و دەرە دزەیاندایە. لە مەیدانی و بەریکانی سێ چوار دەستە کوڕ و کاڵ خەریکی مێشێن و گۆردێن و دووقامکەن. جەنگەی کایە و یاریە. لە ناکاو یاری شێوە. هەر کەس دەستی دایە مەڕمەڕ و میتەی خۆی و دوورە پەرێز مەیدانیان بەجێهێشت. منداڵان لەسەر لاوە هەلوکەن و باتلێن و جگێن دەکەن. لەو لاترەوە کچانی بچوو خانچکەکەیان بە بەردروست کرۆ بووبووکێنە دەکەن. کوڕان دار و هەلوک و باتلۆجیگیان فرەدا هەر یەک بە کۆڵانێکدا دەرباز بوو. کچان بووک و ئاڵابووکیان لە نێو خان و بەردینەکەدا بەجێشت و لە قوژبنی دیوار خزین و دەستیان کرد بە سەر و چاویانەوە. لە خۆرەتای بن دیوار کۆڕەژنێ بە قسە پێچراون. ژنێ خوری بەشانەوە دەکا. ژنێ کوولوی دەکا. دوانی دیکە هەڵی دەپێچن. سێژن بە پێوەستان و تەشی بادەدەن. خاوکان و جاجمان و باریکان دەڕێسن.
کتوپڕی خوری لە شانە درا و کولو لە کۆش خرا و پێچکە خوری لە دەستەوە هەڵا بەن هەڵکرایە سەر تەشی و ژنان بە دیوارەوە وشک بوون. بەندیواری مەزگەوت ژاوەی دێ لە پیاوان مەلاو حاجی و سۆفی و کەیخودا پەلیان هەڵستووە دەستێک سەریان کردوە بە یەکدا چڕە و گوڕەیانە یەک دەڵێ ئەو داشەی بدەیە ئەوی دڵ دەڵێ بیداتی ئاغا دەکا ئاغاکەش دەبڕێتەوە مەیدەیە باشتە لەپڕ هەموو سەریان بەرەوکانی وەرجێڕە هەستانە سەر پێ داش و ئاغا بەدەم پێوە تێکەڵبوون و دامەشیەوە مەلاو حاجی و سۆفی و کەیخودا خێزەرەیان کردە خوارێ و چوون بە پێشوازی ئاغاوە سێ سوار لە پێشە و حەشیمەتێ لە دواوە گەشتنە دەرکی ماڵی کوێخا کەریم سوار پێیان لە ئاوزەنگی دەرهێنا فەیزە درێژ و فەتە حەچێر و حەمەینە نەخەجێ هەر یەک پەلاماری لاغاوی چارەوەیکیاندا و کێشیانە حەوشە ئاغا لە پێشەوە کەیخودا بە دوودا چوونە ژوورێ پاشە حواڵپرسی کوێخا هەمزە باگ ڕووی لە مام حەسەن کرد وا دیارە بیانوم پێدەگری ئێستا بیانوت دەبڕم تاکی بە خەڵکەکەدا جێڕا حاجی قادر لە نێوانی مەلاکەریم و سۆفی مینە دانیشت بوو حاجی لێرەی بەڵێ لە خزمەت تاماغا تۆ دەزانی ئێمە دەبینە خزم چۆن قوربان ئێوە نییە کەوێ دەبێتە بووکی من ئەحمەدی مام حەسەن خاڵی کەوەیە دەبێتە زاوای تۆ ئەو عالەمە لە ژن و ژنخوازێ بوونەتە خزم دەبێت کچەکەت بدەی بە کوڕی مام حەسەن حاجی سوور هەڵگەڕا سەری داخست و متەقی لێوە نەهات وا دیارە لە دڵەوە زۆری لەبەرگرانە ئەی بۆ هیچ ناڵێ خزماتی مام حەسەنت پێخۆش نییە دەبینە خزم نەخێر قوربان مەطلبمەوە نییە خزمم لە مام حەسەن باشتر ناوێ ئەحمەدیش کوڕی چاکە بەڵام چی بەسەری بابم قسەی لێ ناکەی دەبێ بیدەیتێ مام حەسەن لە بەڵامی حاجی حاڵیە نەیهێ جوابی ئاغا بداتەوە قوربان من و حاجی ماری کۆنێکین هەروەها لە ناو کونێکدا بووین پێشتریش خۆمان پێک دێین نەخێر دەبێ هەر ئێستا بڵێ دەیدەی ئەیدەی یانە عەرزم کردی من خزمم لە مام حەسەن باشتر ناوێ پێشکەشی بێ بەڵام خۆم ماڵم هەیە خۆ کاوڕومەڕم لێ ناکڕم دانیشتوان تێکرا گوتیان دەی باشە مەبارەک بێ هەمزە بە قسەی لە زاری خەڵک بڕیەوە قسە هیچی تێ ناچێ قەرار و بڕیا قسە دەبڕێتەوە کار کۆتا دەکا چی لێ دەستێنی مارەی چەند دەبێ مام حەسەن دیسانە پەڕیە نێو قسە ئاغا لەوی گەڕێ شەوێ چوار کەیخودا هەڵدەگرم و دەچمە ماڵێ و کۆتایی دەکەین لەوە گەڕێ نەخێر دەبێ هەر ئەمڕۆ هەر لێرە دوایی پێبێ مام حەسەن چاوێکی لە حاجی قرتان حاجی دەست بەجێ حاڵی بوو بەڵە قوربان هەر چۆن ئاغا دەفەرمێ جارێک کاری خۆتان ئێگلا بکەنەوە من لە دەست دەرناچم دەیدەمێ هەمزە بەک دوولایی لەسەر حاجی هەڵگرت و خستێ سەر مام حەسەن ئەوە بووکی تۆ نۆرەی منە تۆ دەڵێتی جا وڵاتت عەرزکەم قوربان کاری من و حاجی لەگەڵ کاری من و تۆ زۆر جیاوازە من و وەکیلی کوێخام وەکیلایەتی گرانە با قسە لە مارەی بکەین باشە بابم لەسەر چەندە دەڵێ مارەی دەکەم قوربان خۆت دەزانی ئێمە ڕەعیەتین ڕەعیەت بەنی ئاغاوەتی پێبا نادرێ ئەگەر کەس لە من دەخوازی من دەڵێم مارەی کەوێ دەبێ کانی تو بێ ڕێو ڕەسمی خۆتان چییە و چی بۆ بووک دەکڕن کەفی خۆتانە من نازانم خۆتان باشتر دەزانن بەڵام کانی تو دەبێ بکەیتە مارەی حەمزەبەک مات دەڕوانێتە بەردەمی خۆی سەری هەڵێنە جاتۆ خواوە خزمایەتیە تا ئێستا چییە مڵکی کروتە مارەی تا من ببمە دوان وەکیلایەتی ئاوایە مام حەسەن فڕی سوارە بە پێچەوانەوتی من بەر لە سێڵاو بناوانی خۆم قایم هەڵدەبەستم لە قەدیمەوە تویانە بەدبینی بەدخانە بەیاد دەکەی دیوما خۆم دەستە شکاو ناکەم ژنە کۆنەکەی خۆت ئەگە مارەی مڵکێ باە تەلاقت دەدا ئەگەر من وەکیل بم وانە بێ مارەی ناکەم کەسیشکی سێ هەڵ نەدرووە بۆ مارەی ئەگەر بەنیازی کەوێ بووکت بێ بۆ هەتا بێ بۆ لی دەترسەی ئێستا من داوای کچی حاجی دەکەم لەسەر چی مارەی دەکە بابیکە لێی ناپاڕێمەوە لەقەدەر حاڵی خۆم حازرم چونکە بە تەمانیم بۆ ماوەی بووکم بێ بۆ هەتا بووکم دەبێ هەمزەبەک بە تووڕەیەوە ڕووی لە مام حەسەن کردوتی کاکە بەڵێنیم بە عەتاداوە بەر لە هاتنەوەی کەوەی بۆ بگوازمەوە دەبێ ئەو بچێتە پێشوازی دەی زۆر باشە کانی تو دەکەمە مارەی مامۆستا فەرموو مارەیکەم مام حەسەن بۆ جواب هاتەوتی ئەی بێ بەڵابی چۆن زاوا لە هەوێڵدانە بێ بووک دەگوازرێتەوە بۆچی دەگوازیتەوە چێ بەرەو پیری بووک دێ و ئەتری لێ دەدا و لە سەربانەوە سێ و سەرقەندی بۆ دەهاوێ بووک بۆ زاوە دەچێ خۆ بۆ تۆ ناگوازرێتەوە نانا کاکە کاری وان نابێ ئابڕوومان دەچێ بووکی بێزاوا ئێمە بەتون دەڵێن ڕەعیەتن و بێدەسەڵات ئابڕووی تۆ دەچێ هەر خزمەکانی خۆت بەردە لێ هەڵدەژێڕنەوە بۆ تۆ بووک دەبێ یان دیل نەخێ من کاری وان ناکەم لەوە دوا لەگەڵت نیم هەر دەمایەکی عەتابەک بە سەڵامەتاتەوە بووکی خۆت بگوازەوە دەست ناهێن مەڕێت
لەو دەمەوە کە هاتوون قادرخانی زاوای هەمزە بە قڕ و قەپ قسە لە لێوی نەهاتوەتە دەرێ. هەڵی داوتی لەسەر ئیزنی مامە هەمزە قسەی مام حەسەن ڕاستە، بووک بۆ زاوە دەگوازێتەوە، زاوا لە هەردانیە، ئیشەڵا بە سەلامەت لا نەخۆشخانە هاتەوە بۆی دەگوازینەوە. خۆم عەتابەک ڕازی دەکەم، فەرموو مارەیکەن، کاری خێر بۆ چەنە بەچەنە نابێ، وەدرەنگی مەخەن، فەرموو مامۆستا. مەلا کەریم وتی کوڕ و کچ بە یەک ڕازین، شەرعەن دەبێوان ڕازی بن، ڕازی نەبن مارەی نایە، ئێمە بە شەرع مسڵمانین. حەمزە بەگ یەک بەخۆی گوڕاندی وتی هەهوو هەهوو نۆرەی تۆمە، لێم قوڵ مەکەوە مەلا، وەرە مارەیکە و ئاو بکە ئاگردا، تۆش مارەینەکەی دەنێرم بە دووی مەلا برایمی تازاوەدا، ئەو دەستم ماچ دەکا. مەلا کەریم هاتە نێوانی مام حەسەن و هەمزە بەگ چۆکی دادا، دەستیان لینانێ و دەستی یەک کەبێ لە عەتا مارەکرا. هەمزە بەگ وەکیلی عەتایە، مام حەسەن وەکیلی کێوێ و کوێخا، مارەی کێوێ کانی تووە. پاش مارەکردن و مەبارەکبایی دوو دەور چاش خورایەوە. ئاغا هەستا و خەڵک بە زەماوەری هەستان وە دووی کەوتن. سوال لە دەرکی حەوشە سوار بوون، کەی خودا و مەلا تا ئەو لای دێ ئاغایان ڕەوانە کرد. مام حەسەن حاجی قادری لە خەڵکەکە دوور خستەوە، سرت و خورد دەستپێنێ بەگوێیدا، دەبێ باسەکە ماڵی کوێخا بێ. ئێوارەیە ماڵی مام حەسەن بە خۆکەوتن، ژن و پیاویان سەریان زەنجاڵە، ئەحمەد بە نێودێدا دەگەڕێ، ماڵی کەی خوداکان یەک بە یەک دەچێت. پورە گوڵا لەو گەڕان و ماڵ بە ماڵی ئەحمەد ئاگادارە، یەک دوو جار ئەحمەد بەلایدا تێپەڕی، بەڵام پورە گوڵا خۆی لەو دارەتە نادا، ئەنەهوو هیچ نازانێت. تەنگی نوێژی شێوانە، نوێژ بە جەماعەت خوێنداوە. مام حەسەن لەگەڵ تاقمەی کەی خودا و مەلا لە مزگەوتەوە بەرەو ماڵی خۆیان دەڕۆنەوە. کەی خودا کانی توو بۆ شێو لە ماڵی مام حەسەن کۆ بوون، شەوێ بڕیارە بچنە ماڵی حاجی داوای مینا دەکەن بۆ ئەحمەد. کاتی شێوە دەستەی کوڕە جەحێڵەی نێودێ هاتوونەتە یاریدەی ئەحمەد و لە دانانی شێودای یارمەتی دەدەن. لەلایەک خەمبارن، لەلایەک بە کەیف و شادن، کێفسازن بۆ ئەحمەد و بۆ مینا کە بەیەک دەگەن، هیوای داوە بەوان کە بەمرادی دڵیان دەگەن، خەمبارن بۆ ئەوەی حەما دەربەدەر بوو و لەگەڵ کەوێ پێک نەبراون، ئەوانیش بەمراد ناگەن. کەوڵ ڕاخراوە، دەستەوارەنان نردوو دەست بەدەست دەڕواتە دیوەخان، چێش مەجوعمە دەچێتە ژوور و بە دوو کەس قاپێکیش بەمەلا بۆ جیاواز. جەنگیشی خواردنە، هەموو بێ قسە و باس پارو بادەدەن، لە ناکاو لە دەرکەی حەوشیاندا هەموو چای پرسێریان بڕی یەکتر. ئەحمەد بە دەنگی تەقەوە چوە بەر دەرگا، دەرکەی کردەوە، بە سەر سوورمانەوتی فەرموو پوری جان خێرە بەو شەوە؟ خێر دەبێ ئیشەڵڵا، نەحلە لە شەڕ، کارم بە بابتە. میوانمان هەیە، کارەکە چییە بە من ناکرێ؟ دەزانم میوانتان هەیە، مەبارەک بێ، منیش سەبارەت بەوە هاتووم، شێوتان نەخواردووە؟ ئەوە شێو دەخۆن، فەرمووەرە ژوورێ. باشە من دەچمە دیوی ژنان، شێو خورا پێم بڵێ، پێم خۆشە لای ئەو خەڵکە پێی بڵم. شێو خوراوە، نێعمەت بە زیاد بێ. ئەحمەد چوە دیوی پیاوە، لە دەرگاوتی بابا پورە گوڵە هاتووە، دەڵێ کارم بە مام حەسەن و کەی خوداکانە. کوێخا و مامۆستا بەسەر سوورمانەوە چاو لە یەکتر دەکەن. هاتنی پورە گوڵە بۆ هەموو جێگای پرسیار و مەترسیە، مەلا لە هەمووی ئەمتر دەترسێ. مام حەسەن وتی لەکوێیە ئەی بۆ نەهاتە ژوورێ؟ ئەو دەمێوە نانتان دەخواوتی دەچمە دیوی ژنان تا پیاوەکە نان دەخۆن، نان خورا پێم بڵێ، وتم هەواڵت دەمێ پێی بڵم بێ؟ ئا پێی بڵێ بابێ. پورە گوڵە چوە دیوی پیاوان، ڕووگرژ و لێو ببارە، نێوچاوانی کڕێوەی لێ دەبارێ، دەڵێی شەڕی بەدەستەوەیە. دانیشتوان دیوەخان هەموو لە خۆ دووشکن و لە دڵەوە لە خۆ دەپرسن تۆ بڵێ چی ڕوویدا بێ؟ خۆ من هیچ سامانێکم نەکردووە، ئەی بڵێ بۆچیە لارە و بێ؟ پورە گوڵە تونند و تیژ سڵای کرد و پەڕیە نێو پیاوان، بە مەلاوکەی خوداوە قرچە پێی هەستان، یەکدەنگ وتیان فەرموو پورەی جان، فەرموو وەرەستەرێ. یەک بە یەک بەخێرهاتنیان کرد. دوایە حواڵپرسی و سەباخێری پورە گوڵەوتی مام حەسەن کەی خوداکان، هەموو دەزانن حەما خۆم گەورم کردووە، دار و نەداری لای منە، ئێستا هەموو دەزانن ئاوارە و دەربەدەرە، خۆشا من دەناسن، ناترسن من لە کەسی ناشارمەوە. دێشە تومە لای حەمە و چاوم پێیکەوت، حەز دەکەن ئێستا بڕۆن بە هەمزە بەگی بجێڕنەوە. حەما 60 تەغار گەرمی لە چاڵدا، 250 تمەنی پارەشی لای منە، وەسێتی کردووە پوڵ و گەنمەکەی بدەن بە ئەحمەدی مام حەسەن، ئێوە هەموو شاهید بن، من بەیانی گەنم و پوڵ دەدەم بە ماڵی مام حەسەن، هەردەم خۆی هاتەوە داوای کرد دەبێ بیدەنەوە، گەنم بە گەنم و پوڵ بە پوڵ، بەیانی پیاو بنێرە ساڵی خۆت دەربێنە و پوڵی خۆت وەرگرە، لە ئێستاوە ماڵی تۆن. کەی خوداکان هەموو ڕەحمەت بووی دایک و بابی پورە گوڵە دەکەن. مام حەسەن گەنم و پوڵی قبول کرد، بە شایدی و شایدانە هەردەمایەکی حەمە داوای بکە 60 تەغار گەنم و 250 تمەن پوڵی بداتەوە. ئەحمەد بە گریانەوە دەرپەڕیە دەرێ و لە حەوشە دەرچوو.
شەو لەو پەڕی تاریکیدا قەڵای مردانە و گەلێ ئاواتی تێدا بەدیدێ. شەوە لەسەر ترۆپکی حەوتەوانەوە شەوقی چرای یاوەیی کانیەکوێرە کەز و کەم تەوژم سۆڵەی دێ. لە گوێن بەشێ لە ئاسمان ڕووخا بێتە خوارێ و ئەستێرە لەو خڕ و دۆڵە خزی بێ یان مێگە لە مەڕی پەچەیە و لە بەرشەوقی چرا چاویان شەوقەداتەوە زری بیانە. لەسەر دوندی چێو حەوت تاپۆ داوەڵەیاندا. بێهەست و خۆت چەشنی ماری شەوگەڕ لە تەلان و هەڵدێر بێ سەرەنگەرەی خوشینە خوارێ بەرەوکانی کوێرە دێن. تاهیر پێشڕەوە. سارۆ و مینە و ڕەشۆ و نامیق و قادر و کاوا بە دوو یەکتردا ڕێچکیان بەستووە. لە شاخ و هەڵدێر هاتوونە خوارە و گەیونە دەوری دێ. تاهیر لە پێشەوە لاڕێ بووە. بە ئاماژەی دەست سارۆی تێگەیان بڕوە. سارۆ ڕێی گرتە بەر. کاوە دوا کەسە. گەیشت بە تاهیر. تاهیر سەبرێوتی: کاوە تۆ بەڵەدی ناودەی، وەرەوە پێشکەوە. ڕوو لە ماڵی کوێخا شەریفکە. دەچینە ئەوێ. پاشان دوو بە دوو دەچینە ماڵی بابت. وا بڕۆ کەس نەمان بینێ. ئاشکرابوونمان هۆی ژانەسەرە. ڕاکە خۆ بگێنە پێشێ. کاوە بێ قسە و باز بەتەکان خۆی گیاندە پێشێ. حەوت سەگدار لە پشت ماڵانەوە چوونە نێودێ و سەگەلی ئاوایی پێیانی زانی. سەگوەر هەر دێ و پەرە دەستێنێ. مەحموشان لە ماڵ دەرپەڕی. گوێی بۆ شێوەی سەگوەر هەڵخستووە. لە دڵەوە خۆ دەدوێنێ. لەوە دەچێ غەوارە لە دێدا بێ. بڵێ ئەوان بن خۆی هێندەنی هەواڵی هەڵاتنی حەمەمان بۆ ناردوون. دووشێک وردە و بە پارێزەوە بە کۆڵان داتی هەڵگەڕا. ڕۆ و پژماڵان لە تەنگەبەری کۆڵان هەستی بە خشپەی پێکرد. سەرنجی لە تاریکایی تیش کرد. تارمایی چەند کەس بە حاڵ هاتنە بەرچاو. باسپایی دەنگیدان: چێن کوڕە؟ کاوە لە پێشەوە زوو دەنگی مەحموشانی ناسیوە. بابەجان ئێمەین. هەڕای کردێ و بابی لە ئامێز کرد. تاهیر لە دواوە دەنگی مەحموشانی گوێ لێ بوو. باویدا بە پێی دڕی بەدەستدا و هەروەها خۆی گیاندە پێشێ. وا دیارە گوڕت تێدا ماوە پیرە وەمزانی لێکەوتووی. مەحموشان دەستی لاسۆی کاوە کردەوە بە ئامێزی ئاواڵەوە بەرەو تاهیر هەنگاوی هەڵێنا. ئێستا شێواوچێو لەگەڵت دەڕۆم. بە هیوانە بوو مازوو بگەنێ یاخوا بەخێر بێن. یەکە بەڕیز ماچی کردن. گەڕاوە سەر تاهیر. دەی فەرموون شێخا شەریف لە ماڵە؟ لە ماڵە ئێوارە دیتم. وەرن خۆم دەچم لە دوای. نانا خۆمان دەچین حەو کەسین. ماڵی ئێوە هێندە بەرتەنگە. ئەو کوڕانە ماندوون. دووسێ شەوە بەڕێون دەبێ بحەسێنەوە. من و کاوە دەینە ئێرە. تاهیر ڕووی لە کاوە کردوتی: کاوە وەرە پێشکەوە. 8 کەس بە کۆڵاندا وەرەکەوتن. سەگەل لە گوێسوانەوە لەوانە بپەڕنە کۆڵیان. لە دەرکی ماڵانەوە خەڵک سەر دەکێشنە دەرێ و ملەتاتکیانە بێ ئەوەی خوا ئاشکراکەن دەرگا پێوە ئەدەن و وەک گوشتری نێو پەموو چاو دەقوچێن و خۆ جێل دەکەن. ئەنەهوو کەسیان نەدیوە. دەستە بەبەر گەڕەکە گەینەتە بەرماڵی کوێخا. لە سەربانیشەوە کەسێ دەنگیدان. مەحموشان دەنگی کوێخا شەریفی ناسی. سەبری جوابی داوتی: ئەو سەرە بۆ چووی؟ وەرە خوارە میوانە تاتون. میوان؟ چێن؟ جا حەز دەکەی چێ بن؟ خۆجێل مەکە یانی تۆ نازانی؟ کوێخا بێ دەنگە بیر دەکاتەوە. مەحموشان لە دڵەوە دەڵێ: ڕەنگە بترسێ ئەی جەرگە خراپێ خوێڕی. حەمەد چاکی ناسی. عەقڵ بە گەورەی چکۆلەیی نییە. دەنگەڵێنەوتی: کوڕەکەکە کاک تاهیر و ئەوانن. دەرکە دەکەی و یا بڕۆین. کوێخا بە پەشۆکایە جوابی داوتی: ئەوە هاتم ئەوە دێم ئەوە هاتم یاخوا بەخێر بێن. دەرگا کراوە هەموو چوونە حەوشە. کوێخا لە تاهیرەوە یەک بە یەک ماچی کردن. تەنانە مەحموشانیش گەڕاوە سەر تای دەستی گرت و بەرەو دیوەخان کێشە. فەرموون بەخێر بێن. نانا کاک شەریف من و کاوە دەچینە ماڵی خاڵە. لەبەر دڵی دایکی کاوە دەچینە ئەوێ پاشان دێمەوە. ڕووی وەرسوڵان چاو بۆ مینە دەجێڕە. بانگی دەکەم: مینە من و کاوە دەڕۆین. تۆ بەرپرسی. نیوە شەو هەڵۆیە. کێشک دابنێ. یەکەم کەس قادر دانێ. من بخە دوایی. ئەوانی دیش کێفی خۆتە. مەحموشان بپەلەوتی: من لە بڕی کاوە دانێن. دوای قادرم. کوێخای بان کرد. سرتاندی بەگوێدا دەستی کرد و لەوانی دوورخستەوە. کوێخا ئەوانە ماندوون. من و تۆ لە ئاوای خەوتنەوە دەچینە سەربان و کەس هەڵناسەوین. بە ئەوان بنون. تاقەت دێنی؟ بۆ وەکتۆ پێ ناکرێ. ئەوە هیچ نییە. خاڵە خۆ کەس نەیدیون. نانا ڕوبەڕوو کەس نەیدیوە. بەگەر سوزانم دیتی بێتیشیان کەس نازانێ. ناسنەوانە چێن. نیگەرانی ئەوەی مەبە. بۆ نیگەرانی خۆ تۆ جاران وانە بووی. نەکا بترسێ. چییە؟ من و ترس؟ حەی. مەحموود شوان ڕووی وەرسوڕان لە تاریکیدا سەری ڕاوەشاند و بەرەو تاهیر و کاوە گەڕاوە. کوێخا سەر ڕاوەشاندنی نەدی. لەو دەمەی ڕامەحموشان بە دەنگی سەگوەڕەوە لە ماڵ دەرکەوتۆ کابان و دایکی لە بەردرگا حەوشە شین بوون. ماوەیەکە سەگەل بێدەنگ و نێودێ دەڵێی ئاشە و ئاوی کەوتووە. خادنزاکە دڵی وە قرت و فرد کەوتووە. دەڵێی هەواڵێکی بەنەهێنی دراوەتێ. دوو دڵ ڕووی لە کابان کروتی: کچە چێ؟
دڵم حەزمانی لێ بڕیۆم بە خودایی. دەڵێ هەواڵێکی خۆشم پێ ئەدرێ، خۆشم نازام چییە. دوێ شەو تا ڕۆژ لەگەڵ کاکت بووم. ئەم بەیانەی کە هەویرم دەشێلا دوو-سێ جار هەویرەکەش پەڕی، لە نیوەڕۆ هەر چاوم دەفڕێ، قشقەڕەکەش هەر دەیقیڕان، یاخوا خۆشخەبەر بێ. ئەو کابرایش نەهاتووە، با بدەڵم کچێ نازەم چی بەسەر هات. کابان وەک گوڕێنەوتی، دایە تۆ شێوەی کاک من لەبیر ماوە؟ بەخوای 3 ساڵە لەو دەمەی ڕاکەڕۆیە بە خەونیش نەمدیوە، هەرچی زۆر بۆ مێشکم دێنم شێوەی نایەتەوە بیرم. دایە سیرکە ئەوە 3 کەس بەرەو ئێرە دێن. کوا کچیێ؟ لەو بندیوارەوە دێن، وەرە با بڕۆینە ژوورێ. کابان خۆی دانەوەند و سەری کرد بە نێو دەرگانەویەکە حەوشەدا و دەنگی کۆخەی بابی سەری پێجێڕایەوە دەرێ. مەحموود شوان خۆی خێزاری دەزانێت کاوە ببینێ دەیکاتە هاتووەوەرە، خەڵک وەسەر دەجێڕێت. لە دوورەوە دەنگی لێگڕ کرد. ئەرە ژنەتی ئەو بۆ شەوە لە دەرێت چ دەکەن ها؟ بڕۆنە ژوورێ دەیاڵە. نرکەی دەنگی هێندت لێرانە هات، نزاکەت و کابان خۆیان لەبەر نەگرت بە جوود خۆیان کرد بە حەوشەدا. تاهیر و کاوە لە حەوشان، مەحموود شوان ڕەنگ پەڕیوە و کەیفساس چووە ژوورێ. خێزانی لە ڕواڵەتی گەیوە. پیاوەکە ئەوە چ بووە؟ ئەو سەگوەڕە هیچی بوو؟ ئەو دوو کەسە چێ بوون لەگەڵت؟ ئەو تۆ بۆ هێندە تووڕە بووی؟ ڕەنگت بۆ ئەگۆڕاوە توخوا چیە پیاوەکە؟ هیچ نییە ژنەکە. کاک تایراتووە. نزاکە لە جێ ڕاپەڕی بە دەنگێکی بەرزوتی، کوا لەکوێیە؟ کاوەی لەگەڵە؟ خۆ ئەمجار قەولیدا ئەگەر بێتەوە کاوەش لەگەڵ خۆی بێنێتەوە، نەکات درۆی لەگەڵ کرد بێتم. دەنگ هەڵمە بڕە ئافرەت، خەڵکمان تێمەگەێنە، چ فەرقیان هەیە؟ ئەوانی شەر کاوان، هەواڵی ساغ و سڵامەتی ئەویان پێیە، ئەویش ئەمڕۆ دێتەوە، ئەگەر بێتەوە چی؟ وا هەیە لێمانەکەی هەڵا؟ شاشاو پیاوە، جا بۆ من منداڵم، تۆ بەگەوتم دەزانی؟ نا بەگەوتم نازانم، بەدەم دراوت دەزانم، دەترسم بیبینی و لە هاوارێ بدەی. دەزانی بزانن کاوە لەگەڵ ئەوانە چمان بەسەردێنن، بەسەر و ماڵەوە تێدا دەچین. سەر و ماڵی ئافرەت، سەر و ماڵی دەبێت زۆر لەسەر خۆبی دێتەوە، لەوانەیە ئەم شەو سەر هەڵدام. نزاکەت وەک شێت نووسا بە بەرەوکی شوەکەی داوڕای وەشەم، توخوا بەڕاستیتە پیاوەکە، خوددا دەکا ئەو دێتەوە، بەخوای هیچ ناڵم. ئەی کاکتایی لەکوێ کوا بۆ نەهاتە ژوورێ؟ ئەوە تام خات نزاکە دەوە تام، وەرە کاوە وەرە ژوورێ. کاوە بە دووی تایردا هاتە ژوورێ. کابان بەر لە دایکی ڕاپەڕی و کابەی هامێز کرد. دایکی بەرەو تایر چوو، ئەوی گرتە باوش. ماوەیەکە نزاکەت دەستی لاستۆی تایر کردوێتەوە، تەمادارە کابان کاوە بەردا، خوشک و برا بە چشنێ تێکاڵاون دەڵی گیانێکن و لە یەک جەستەدان، بێ قسە و جوڵانەوە سەریان ناوە بەشان یەکە و پێلوچاویان لەسەر یەکدانەوە خۆڕ ئەسرین دەبارێنن. دایکیان وەک دەروێش جەزبە گرتوویەتی، لە جێوە هەڵدەبەزێ ددانی وە ددان ناگا، دەڵێن نەخۆشی دەم پاوە چەقەڵ دەیچووقێنێ. پەنجا تێک هەڵدەپێکێ و هەڵیان دەگڵۆفێ، لە خۆ دەنووسێ، خۆ دەکێشێتەوە، کوور دەبێ، ڕاست دەبێتەوە، ئەم ئەو پێ دەکا، پێ لە عەرز دەکوتێ، دەڵێ میزە چرتەیەتی. بابیان بەزار پێ دەکەنێ و بە چاو دەگری و تێیان ڕاماوە. تاهیر هەرتاوێ سەرنجێکیانەدا، دەڵێ ئەویش دڵی پڕە، ڕووی وەرجێڕا و چووە دەرێ. قەنەکێشێکە تایر لە حەوشە دێت و دەچێ، خەیاڵاوایی لەسەر بەردەخی ناوەڕاستی حەوشە دانیش. قۆنداقی بڕنووی لە نێوان هەردوو پەیداناوە و لولەینا بەشانیەوە و نێوچاوانی نایەسەر دەستە تێکەڵ پێکراوەکانی و چووە ناو دەرێی خەیاڵەوە. زۆریان کەم خۆشی نازانێت لە چەندگەوە ئەسبی خەیاڵ هەڵی گرتووە، دەناکاو هەستی کرد دەستی شانی دەگوشێ. دەستی مەحموود شوان چووە ژێرباڵی و لەسەر بەردەکە هەڵی ساند و کردیە ژوورێ. کاوا لە نێوان دایکی و خوشکی دانیشتووە، دەستی لاستۆیان بووە بە هەڵقە و هەر جارێکیان مازەکە. سەری تایر لە دەرگاوە دەرکەوە، هەر سێ لە جێ ڕاپەڕی. مەحموود شوان بە ئاماژەی چاو لەگەڵ کابان دەدوێ. کابان لە بابی حاڵیە، خۆی باری کردەوە چوە تەویلە، پاش هێندێک قیژە لە کولانە مریشکەوە هەستا و بە قیرەقەیە باڕۆکەیەکی چیتینی هێنایە دەرێ، لە دەرگای تەویلە چاو لە بابی دەکا. مەحموود شوان دەستی لە ژیرفانی ڕۆ دەکات، چەقۆیەکی دەست شاخی ڕەشی دەرهێنا و بەرەو کابان تووڕی هەڵدا. کابان دەم بە بزەوە داهاتە چەقۆ و چوو حەوشە، دەنگی باڕۆکە هەر دێتە گوێ، دەنگی گۆڕا قیڕەی وەک هاوارێ دەچێت، لەپڕ لەوەش کەوت. هەموو خوێن ڕێژێ خوێنی چاڵە و نێوچاوانی گرژە. کابان بە چەقۆی خوێناوی و لاشە و سەربڕای باڕۆکەوە دەم بە بزە و ڕەساس و کاتە ژوورێ و کەلاکی لای کوانۆکە ڕاکێشا و چەقۆی خوێناوی لەسەردانا. خەریکی کوانوکردنەوەیە، کوانە و گڕیگر. باڕۆکە تا هێندێ لەوە بەبەر دەست مەرگەوە پەلەقاژە و قیڕەقیڕی بوو. ئێستا ئاوەڕوت کرا و لە نێو ڕۆندا و لە نێو تاوەدا هەڵدەقرچێ و بۆنی ماڵەکەی پڕ کردووە، کۆڵان بە کۆڵان بە گەڕەکدا بڵاو بووەتەوە.
کاوەدایکی لە بەرەجەیەکی کورسیەکەوە دانیشتون و سەریان لاوبەیەکەوە بە تامەزرۆی قسە دەکەن. لە بەرەجەی سەرەوە تاهیر و مەحموشوان ئانیشکیان لەسەر پاڵە پشت دانایەوە و دەستیان کردووە بە کۆڵەکەی سەریان. پچوو هۆڕ مەحموشوان دەچپێنێ بەگوێی تاهیردا. خاڵە بە قوربانت بێ، ئەو لێدانە حەمە لە عەتایدا عەرەب لە وشتری نەداوە. ئێستا لە نەخۆشخانەی شارکەوتو معلوم نییە چی بەسەردێ. ئەوە هیچ شێوێ پەیدا بووتی خاڵە دەمەیە کەوێ هەڵگرم چیم دەوێت دەی باشە. جێم لە شار لە ماڵی حاجی بۆ ساز کرد. ئەو شەوەی قەرار بوو بهێنەیە من لە دەوری شار چاوەڕێی بووم تا ڕۆژ لەسەر ڕێقەتی سوپڕ بووم و بابم هاتە بەرچام. ئەو هەر نەبوو هاتمەوە خەبەر بڵاو بۆ حەمە گیراوە. ئەی خودا ئەو شەوە مردووی قەبرستان سرەوت من نەستەوتم. ئەوە شیت شەوێ دواتر قاوکەوتە وڵات حەمە لە کونەڕەشی قەڵا هەڵاتووە. خۆشی گوتم دێ بۆ ئێرە بۆ لای من. سێ چوار شەوە چاوەڕێی بوو. پێیەکم لە دەرەوەیکم لە ژوورێ. ئەو ونبوونەی ون بوو ئێستا و ئێستاش نەبدیتەوە. دەڵێ قەترێک ئاو بۆ ڕۆشتۆ بە عەرزیدا. دەڵێم نەکا بەڵایەکی بەسەر خۆی هێنابێ. ئاخر کەویان لە عەتا مارە کرد تۆ دەڵێیتی. نانا خاڵە حەمەکاری وان ناکە. بڵێ بەڵایەکیان بەسەر نەهێنابێ بۆ شوێنە گومکێنەیان گوتبێ هەڵاتووە. چی ئەوی دیوە؟ چیە لای پورە گوڵە و عەبە؟ ناوەڵە. هیچیان بوو ئەوەی نابن عەبەشێت و گوڵەشێت حەیەوە چی دەڵێ؟ هەو بەڕاستە خاڵە چۆن دڵت دێ بەوانە دەڵێشێت؟ خۆزگە هەموو کەس وەکو ئان دەبوون. خۆم بەیانی دەچمە ئەو بەر و هەواڵی بەدەست دێنم. لەوەی گەڕێ هەواڵی تر چییە؟ ئەمنیە و مەمنیە ئەواوە نەهاتوون کەس نەگیراوە؟ کەس نەگیراوە. چەند ڕۆژ لەمەوبەر ئەو ڕۆژی حەمە هەڵات بوو هەمزەبە پیاوی وە دوو حەمە دەخابی دۆزنەوە دەگەنە هەزارش کەوت دەکەونە بەر دەستڕێژی چەتە دەست بەجێ سەعیدی نۆکەری ڕەشیدخانی بژوێ دەکوژدێ و ڕەسوڵی نۆکەری هەمزەبەگیش بە برینداری هەڵدێ هەر و ڕۆژە تەرمی سەعید دەبەنەوە بۆ بژوێ شەو بەسەر دادێت چەتەکان دێنە سەر خەڵکی تازاوە ئەوەی بەردەزێ لە پوڵ و مت و موروی قیمەتی دەیبەن و دەڕن تاهیر مات بۆ بیر دەکاتەوە چەتەکان چوون بۆ قەڵا نا ئەوێ نەچوو بوون درۆیە چەتە نەبووە کاری خۆیانە داخوا سعید بەرهەڵەسی ئاوەستاوە چەتەبان دەچوونە ناو قەڵاش چەتە بۆ جەستەی ئاغاوە چەتەیە هەر چەتەیەک نەچۆ سەر ئاغا ئەوە چەتەی ئاغایە دەردەکەوێ بەیانی ئەوەش ڕوون دەکەمەوە خانەخوێ کەیفی لە خانەخوێی بێ میوانی درەنگواغ گلەی خۆی لەسەر خۆی نابێ کابان کەوڵینانی لەسەر کورسی ڕاخست و مریشکی سوورە بووی لەسەردانا و خۆی دوورە پەرێز بستا و چا ئێبڕی کاکی شێوەی جارانی هاتەوە بیری جاران بەر لە ڕۆشنی کز و تیشکەڵە بوو ئێستا خۆی داڕشووە قەوی و قۆڵ و هەروەها سەر لێک دیارە هەر دەڵی کاوەکەی جارانیش نییە کابان بە دەنگی بابی لە جێ ڕاپەڕی کابان کچم ئاوی سارد کتریەکەشەوە سەر ناوە بەڵێ بەڵێەوە دەکوڵێ کابان چووە دەرێ و بە گۆزەڵە ئاو هاتەوە شەو درەنگە ئاوای خەوتون شێو خوراوە و چا بە شوێن شێودا خوراوە تایر هەستا ڕووی لە کاوەیە ئەم شەو تۆ لە ماڵە بە ئەگەر حەز دەکەی بەیانیش مێ لەو سەرگەڕاینەوە دێمەوە دوود کاوە گرژ بووتی بۆ نەیەم ئەگەر ئێستانەیەم بەیانی بەجێ مهێڵە خۆمە دووتان دەکەوم باشەم شەو لای دایکت بە بەیانی دێمەوە دوو تاپۆ لەبەر گەڕەکەوە بندیوار و دیوار بەرەو ماڵی کوێخە هەردێن و نزیکتر دەبنەوە قادر لە سەربانە و چۆکی دادا خڕەی چەخماقی بڕن و نرکەی پیاوانەی یەکیان کرد کوڕەچێن هەڵۆ قادر لە سەربانەوە بانگیان کە دەرگاکە بکەنەوە قادر تاهیری ناسیەوە لاکولاوکە حاڵی کردم مینانەی هیچ خاپچێ دەرپەڕگێ دەرگای کردەوە پێکەنیوتی چ بووە کوڕە خۆ بە قسە هیچ نەیشتوتەوە دەبێت تۆ ئاوی بەدەستاکەی کوڕە خۆمێشکی خواردیم وەرە خۆت جوابیدەوە مەحموود شاوتی ئەوە ئێوە نایناسن ڕاوەستا دەبێت تەمبەی کەم لای من لاڵە هەر لە حەوشە بانگی شێخای کروتی کوێخە نەنووسووی کوێخا پێخاو سەری لە دەرکەوە دەرێناوتی پیرە تۆ نەنووسووی من چۆن دەنوم وەرە ژوورێ وەرە دەرێ وەرە ئەو پیاوانە ماندوون لەیان گەڕە بە پشوێک بدەن وەرە بڕۆینە سەربان کوێخا ئاوڕێکی داوە و چاوێکی لەوانی ناو ژوورەکە کرد کەسێ نەبوو ڕووی خۆش بێ نابەدڵانە کەوشی لە پێ کرد و هاتە دەرێ دوو کێشێکسی بێچەک چوونە سەربان شەو لە نیوە لای دا و زرینگاوەتەوە وڵات چۆڵ و بێدەنگە بایەکی سارد و گورج و بڕ هەڵی کروتە و کوێخا شەریفی کردووە بەژەی کەوانە و لە بنگی شەجیا هەڵی تووتاندووە خەو سەرما یەکیان گرتووە و بڕستیان لێبڕیوە خاڵە چوست و چالاک بە گوێسوانان ئادێت و دەچێ گۆڵان و دەوروبەری دەی خستوەتە ژێر چاوەدێری و نازانەی خەو سەرماچیە لە مێژە کوێخا هەست و خوستنیە وەک سیپاڵەکۆنێ لە بنگێژە جادا ڕەش دەکاتەوە خاڵە ڕووی تێکردە برێوتی کوێخاوە نووسووی من و سەرما دەشکێتە گیانت ئەی چ بکەم بەخشدای ئەوە لە سەرمان شێت دەبم ئەوەندەشم خەودی ئەوە کوێر دەم تۆ سەرمات نییە ناوەڵڵا دێ هەستە بگەڕێ بگەڕەی سار نییە ناتوانە وەختە لە سەرمان تۆق بکەم داستە بڕۆ خوارێ بەڕاستی تا
وڵای نۆکەریشت دەکەم بڕۆ دیار نییە بڕۆ بوون و نەبوونت فەرقی هەمەچی بەسەر بەڵام ئەوان خەبەر مەهێنا بچۆ لای ژن منداڵەکە مارەکرا لە چۆخاچی فەکیف و کوڕەک و لە بنیدا هاتە دەرێ لەسەرمان چۆ خوارێ زۆری پێنەچوو سیڕێ لە گرێژنەی دەرگا و هەستاوە تەپیە پێوەدانی گەیشتە سەربان شەوگاری پاییز بێ کۆتایی و نابڕێتەوە لەو دەمە خاڵە هاتووەتە سەربان بێ وێستان پشودان دێت و دەچێ پێی بەرخۆی نادا ئەژنۆی شلو پێلوی چای قورسم هێنداڵ تروشکاوە سەرما و نەوزی زۆری بۆ هێنابوو خیرەت بەسەر سەرما و خەودا زاڵ بۆ ڕایپەڕە خستیوە سەرڕەوتی ڕۆینی خۆی ماوەیەکی زۆرە دێت و دەچێ چاوێ لە ئاسمان دەکا کۆ تەرازوو لە ئاوبوونە کاروانکوژە بەرزە نزیکە و تلوعە مانگ وەکو لە تەداسێکی دەمپان لەسەر ماڵانە ئەوەڵ کڵەبا پێست دووەم کە خوێندی لە سەربان چۆ خوارێ بەپەلە تاری هەستاند و گورزەوە سەرکەوتەوە تاهی لە جێ دەرپەڕی فیشەکدانی لە خۆی بەست و دەستی دایەت فەنگ و چۆ حەوشام مینە وەرە خوارێ ئەوە هاتم خاڵە لە جوسوانە سەبرێوتی مەحمودم مینە نووسووە هەڵیان سێنە درەنگە تاهیر بێ قسە و باس گەڕای ژوورێ یەک بەیەک هەڵیستاندن دەستی لە هەر کامیان دادنا وا ڕادەردەپەڕین بچنە سەر کێشک تاهیر گڕی لامپاکە هەڵکێشاوە بە بەزەوتی وا دیارە ئەمشە و قادر نەبێ کەس نەچوێتە سەربان منیش وەک ئێوە نەچووم خاڵە مەحمود و کوێخا کێشک بوون فێڵیان لێکردوین کەسیان هەڵنەستاندووە خۆکەوکەنەوە شەو زۆری نەماوە هەموو لە جێگا دەرپەڕی فیشەکدان و کۆڵپشتیان لە خۆ بەست و دەستیان دایەت فەنگ یەک و دوو هات نەحەوشە تایر دوا کەس بوو ڕۆ سەربان سەبرێ بانگی کروتی خاڵە کاک شەریف وەرنە خوارێ ئێمە سازیم مەحموشۆ هاتە خوارێ تایر چاوی لە گوێسوانە چاوەڕێی کوێخا بێتە خوارێ خاڵە کوا کوێخایەتی ڕەنگە چاوەڕێی بیبێتە خوارێ کوڕە هەر ئێوارە لەوانە بوو لەسەرمان ڕقەڵێ نارمە خوارێ و نووس هەڵی سێنم ماڵتە تو بۆ ئێمە هەڵنەستان بەتەنیا چۆن دەبێ بووە نابێ ئەوە نییە بووە لەوەی گەڕێ هەڵی سێنم ئەو هەستێنە و بڕۆ کاوشمان بۆ هەستێنە لەوە دەچێت درەنگ بێ خاڵە چۆ بەر دەرکیدی و سەبر لێدا چە خاژن جوابی داوە چێیە براژە منم مەحموشان کاکم هەستێنە و پیاوانە دەڕۆن خاڵەوەی وت و لە حەوشە چوە دەرێ چۆخاشەری بە باویشکەوە دەرگای کردەوە هێشتا سەرمای سەربانی لە لەش داماوە لە قەڵافەتی بەدی دەکرێت لە جارانی کاتوتر دێتە بەرچاو چاو خەواڵ و شەکەت خۆی کێشاوتی ئەوە چ دەکەن بۆ شەوە خۆ دەرکراونین کاکە هێشتا دوو قسەمان نەکردووە تای جوابی داوتی هەڵیگرە بۆ جارێکی تر ئێستا بە پەلەین بڕۆ هێندە نان و پێخۆر بێنە ماڵاوایمان بۆ لە براژن کە زۆرمان ئازێتدان ئای بەسەر چاو ئێمە ساحب ماڵین لە گەڕانەوە سەرمان لێ بدەن پێی گەورە دەبم گەورەتان کردم خێزان قەرەواش و خۆشم نۆکەر پاش ماوەی کوێخا بە چارەکەنانەوە هاتە دەرێ سارۆنانی لێوەرگرت تاهیر لە پێشەوە ئەوانی تر بە دوایدا چۆخا لە دوای هەمویانەوە لە حەوشە چوونە دەرێ خاڵە و کاوە بەرەو ڕوویان هاتن چۆخا و مەحموشان تا ئەو لای دێ لەگەڵیان چوون دوای یەکماتکردن و ماڵاوایی تاهیر و دەستەکەی ڕۆ و چۆڵی خاڵە و چۆخا بەرەو دێ لە یەکتر زیابوونەوە ئەستێرکەی ڕۆژ دووسێ هۆگان لەکەل هاتووەتە سەر دەنگی ئەڵڵاهو ئەکبەر لە سەربانی مزگەوت هەستا شەو لە شک دەرچووە ڕۆژی پاکە چۆخا شەریف وەک ماری شەل لە جێدا ئەمشانەوشان گێنگڵەدات و خەوی لێ زڵاوە بیری جۆراوجۆر بە مشکی دێ و دەڕوا هەست و ڕەوانی قتیلکە دەدەن خێزانی لەلایەوە دەنگی هات چییە ئەو بۆ چێت کەوتووەتە کەوڵت کچێ ئامین دەزانی کەسێ ئەوانەی دیتبێ هاتوونەتە ئێرە چمان بەسەردێ بەسەر و ماڵەوە بە قوڕدا دەچین هەر ئاغا نامبراوم دەکا ئەو بەڵا ناگەهانە چ بوو لە من پەیدا بوو چارە چییە چی بکەین جا خەتای خۆتە مریش خۆی خۆڵ بەسەر خۆی دانەکە چیە دەتوانێت خۆڵ وەسەریکە بۆیە ڕفێقی مەحمود شوان ئەو بەڕەڵاو بێکارە چی و تۆ چی مەڵک و ماشت نییە پەز و پاتاڵت نییە ئاغا و چۆخا هەر خۆدی ئەخر تۆ لە چت کەمە بۆ بە قسەی ئەو دەکەی هەر کەس بڵێ کاسم تۆ کەوتکی بە کەوتکی ئاو دەکەوێ مەلا چەند جارم و دووە کڵاوی لارمەکەوە ئەوە دوی کڵاوی لارکەوتنە 4 دەمڕوت کەوتونەتە ئەو دەشتەوە یەکێ قالۆرەیکان لە شان کردو دەیانێت دەوڵەت بڕوخێنن دەوڵەتی شابەوانە دەڕوخێت و خوا من لە تۆ ناگەم بوویە سووری دووگەڕ خوداشت دەوێ خورماشت دەوێ دوولا بە تۆ ناگیرێ یان ئاڵبا یان قوڵبە من تێت ناگەم لەلایەک چۆماق بەدەستی ئاغای لەلایەکی دیکەش لەگەڵەوانە کەیفی خۆتە چی دەکەی بیکە هەر لەو دوو چۆلەکەم بە دوور بێ هەر بەڵایەکت بەسەر بێ بۆ خۆت بێ ئامین ڕووی وەرجێڕاو پشتی تێکرد چۆخا لە جێ ڕاستەوە بوو دانیشت ملاسدورەکەی بەرداوە بەرخەبەبەی شۆڕ کردوتەوە لە چەناگە قوڵەی ڕەت بوو کاکوڵێ بە نێو چاوەنە پانوسپێکەیدا پەرێشان و تاڵتاڵە تاسەر بڕۆ ڕەش و پەیوەستەکانی شۆڕەوە بوون نێوانی هەردوو برۆی گرتووەتەوە ڕێکی دەکوشێ ماوەیەکی زۆر بەو چەشنە بێتەکان بیر دەکاتەوە لەپەڕ لە جێ دەرپەڕی خۆی کۆکردەوە وە دەرکەوت ئامین بە دوایدا دەرپەڕی دوور و نزیک وە دوی کەوت
جۆخە شەریف چووە چەویلە ئاسپەشەی دەرکێشا و هێنایە حەوشە زین و لەغاوی خستە سەری و ڕایکێشایە دەرکی حەوشە ئامین بە پارێز و پێپێ لێی نزیک بووەوە. بۆ چۆ؟ قەرار نەبوو ئەمڕۆ بمانبی بۆ ناوکانی تو؟ ئەدی لەبیرت چوو؟ ماڵی مام حەسەن شایەنە و لێیان جێڕاوینەتەوە بەخوا ئەی بنەچین خۆ هەموو ڕۆژە کابراژن نەهێنێ لە ساڵان و لە مانگان ئەم جارەیە. چۆخە ئاوزەنگی لەسەر زینم تاوتا خست بەم دیوە و دیودا پێی لە ئاوزەنگینە چالاکانە پەڕیە پشتی ئاسپەشێ و ڕکێفی لێدا بەدەم ڕۆینەوە ئاوڕی داوتی ئەگەر مەحموود هات لە دووم بڵێ ئاغا ناردبووی لە دووی چوو بۆ تازاوە بڵێ دەیگوت ئەو بڕوا بۆکانی تو ئەگە کرا خۆم دێچم. ئامین بۆڵە بۆڵ لەگەڵ خۆی دەدوێوتی ساڵان و لە مانگا ئەم جارە خۆم لە دەست نابووە شای ئەویشم چوو خوددا دەزانێت بۆ چێ دەچێ و کەنجێ دێتەوە. تابان لەگایە کەوتووە ئابا هێندێ لە جاران کۆک و پۆشتتر لە کاولاشەکەی هاتە دەرێت دەرگای دەرۆی هەڵپێکە گەڵازی بۆ دوی خۆی خست و بەرەوکانی تو وەڕێکەوت. خەیاڵاوی چاوەشە بە سینەکێش و سەر و ژووری نەساری هەزارەشکەوتاوە سەر دەکەێت خۆشی نازانێ بیر لەسی دەکاتەوە لەپەر گەڵاز وەڕی و دەنگێ لە پەنابەردی قەراق کوێرەڕێ وەک بوومە لەرزە ڕایتلەکان. ئابەجان کاکە عەبا منم تاهیر. دوو چەکدار سەرتاپابۆر ڕاستەوبوون و بەرەولای وەڕێکەوت. گەلاس بە وەڕینەوە هێرشی برنێ ئابا پەشۆکا و شپڕێ و لەزێ و شک بۆ بیری بۆ ناکرێتەوە گەلاستە پیداوەتە سەریان و کۆناکە. سارۆ داهاتە خڕەبەردێ تاهیر لە خافڵان و پەشۆکای ئابا گەیوە دەنگی داوە ئابەیجان نامناسیەوە منم تاهیر بانگی سەگەکەت کە. ئابا وەک گەشتگەدار لە جێڕاپەڕی و بە هاوارە و بانگی گەلازی کرد. گەلاز نەکەی گەلاز خۆمانن بێرە و ئەمە خۆتی لە شوێن و پەیتات بوو گوڵە پاییزە فرێت چاوم ڕۆشن. با هەڵاتنەوە ڕووی تێکردن تاهیری لە ئامێزگە پەیتا ماچی دەکا. تاهیر لەو کەڵەگەترە لە باوشی کرۆ بە دەوری خۆیدا هەڵی دەخولێنە و ماچی دەکا هەردوو لە ماچ و موچ ماندوو بوو. تاهیر ئابەی دانا ئابا ڕووی کردە سارۆتی ئەمرامە کێیە؟ ئەوە ڕەفیق و خۆشەویستی منە ناوی سارۆیە. ئابێرە و ماچووکەم بێوە ساخەو چکێ خۆدانەوێنە خۆ پێوەڕاناگەیم. سارۆ خۆی دانەماند و یەکتریان ماچ کرد. ئابا هێشتا نەهاتووەتە سەرخۆ خەجڵا و پەشۆکە و ڕووی لە تایرەوتی تو خوا مخۆتی بەخوا بڕوا ناکەم ئێژی خەوە وینم بەزات خوا ئیسە لەو حانە ئاهاتمە بان لەبیر تواوم ئێژن دڵ ئای لە دڵەها ڕاستە دەی برا بۆچە ئەو نەدیر هاتیەوە ئەمە های لەکوێنە فرە تاستم کردو ڕۆژ نەوە لە تەک هەمە باس نەکەین دەست شکیاوم بۆ هەمە خۆش نەفتیتە چی لێ بەسەر هاتیە لێرە ڕای کردی ها دۆشە جێ هێشتم باوەڕت بێ ئێژی کۆسم کەفتیە وڵات چۆڵ و هۆ بێکەس و ماڵ کاول هەر منم دەی بین بڕۆینە ژوورە دەی ورم با بڕۆینە ژوور. تاهیر دەستی خستە سەرشانی نا عەبەیجان وە دیارە تۆ سەفەریت ئێستا بەلای تۆ داهاتین لە دوورەوە تۆماندی وتمان نەوەک نەنەستیاو بێ چوونە پەنای و بەردە ئێستا کە تۆماندی دەگەڕێنەوە بۆ هەواڵی هەمە هاتوم ئێستا کە تۆ دەڵێ ڕۆیشتووە دڵم حەسایەوە ئەرە باشە کوڕی باش نەتگوت بۆ کوێ دەچی وەڵای چ بێژم ئەجمەکانی تو لەوێنە زەماوەنە لە قسان برازاوە لەبەر دڵی هەمە ئەچم تا ڕۆی دەست و داوێنم بوو من بەجاتی ئەو بچمە زەماوەنی ئەحمەی مام حەسەن تەنیا من چە زەماوەن چە بەخوا ئیشیشم هەر زۆرە ئەشێ بچم لێما ڕەنجە بەخوا قەوڵم داگا لە قسانی پیاگە منیش دەخۆتام بچنە ماڵەوە دەی نابێ نا ئێمە زۆری تۆ بڕۆ بەڵام زووەرەوە کاری زۆرم پێتا ئەم شەو بەیەکەوە دەبین سویەکانی تو پورەگوڵە ببینە سڵای منی پێ بگێنە بڵێ دەیگوت حەز دەکەم چاوم پێ بکەیە لەکوێ بیبینم. تاهیر و ئابا دەستەملان و بە قسە گەڕانەوە سارۆ لە دوا و گوێیدا بۆ قسە خۆشانەی ئەبە و لە ژێرەوە هەر پێدەکەنی گەمەتە دۆڵی بەردەدەنگدارە تاهیر و سارۆ بە شێودا تی هەڵگەڕان ئەبە و گەڵا سەر بەرەو خوار بە دڵدا ڕۆیشتن هێشتا نەدی و نەکەوتون. تاهیر ئاوڕی داوتی پورەگوڵە لەبیر نەچێ ئەگەر هاتیەوە بەم شیوەدا وەرەسەرێ ئێمە لەسەر کانی بەرحەوت کوونەکە داین لەوێ چاوەڕەت دەکەین. ئابا بەدەم ڕێ و جوابی داوتی خاس لەبیرم ناچێ تێمەوە. نێودیکانی تووپڕە لە برازاوای خۆدەیی و هەندەران دەرکی ماڵی مام حەسەن سڕنە و پڕنەی تێڕژاوە و شانی شانداری تێدا دەشکێ ڕەش بەڵەکە دوو کوڕە هێڵا بە نێو شاییدا دێن و دەچن چیش و کوڕ بە هەوای چەپی دەستنە حەوا و دێنە خوارە ژوو منداڵ دەوری شایی و سەربانی جۆبانیان چەنیوە هەموو کەیساز و دەم بە بزن کوڕۆکەس خۆیان ڕازاندوتەوە لە گەڵای دار دەدەن ناسینەوەیان زۆر ئاستەمە تەنانە خۆشیان خۆ ناناستنەوە کۆڕ پێسقیت و ڕیش ساف و سۆڵن سۆرانی سپی بە شلکیەوە
شلێکەوە لە قۆڵیان هاڵاوە، هەر قۆڵی لفکەیەکیان لێ بەردراوەتەوە، پشتیان لە نێوقەتدا جەڕدراوە. دەستەی هومایی ڕەشوە گوڵینی گوڵدۆزی کراو بەلای چەپی پشتێنەوە قەبزە نوشتا قولنجکێکی هاتووەتە دەرێ و سپی دەکاتەوە. قنج و قیت لە جێوە هەڵدەپەڕن و بەسی لێ چاو دەڕوانە دۆکانیان. کچ شەدەلار و چاوڕەشن، سیخمەی دراوی سپی، گۆی زەوی و زی و زەرد، پڵپڵە و گوارە و کرمەک، بازنە و خرخاڵ و بەرموریان لە خۆدا و لە بەرتیشکی خۆر چاوێن لەبەر هەڵنایە. بەشانی کوڕان هەڵدەپەڕن و بە بزەیەک جوابی سیلەی چاوێن دەدەنەوە. خرنگ و هۆر گوێی گوێداران کەڕ دەکات، بۆنی عەتر و سمڵ و مێخەک پشوو بە تازە هاتووان سوار دەکات و بۆ ماوەیەکی کورت هەناسا دەوەستێنێ. ئەبا تازە گەیوەتە دەوری شایی، دووسێ جا پشووی بردەوە و بەرخۆی و دەری داوە، چاوێکی جێڕە. زاوە بەنێو شایی و برازاوەدا دەگەڕە و سەرپەرشتی دەکات. ئەبا بە دەنگێکی بەرزی خوا موارەکی کا یاخوا پیر و خڕەون. ئەحمەد برازاو شایی بەجێش بە پێکەنینەوە بەرەو ئەبە ها دەستەم لا ماتی کروتی ئەبەی گیان ئەو بۆ درەنکاتی بێت و ئەو شایی خۆش نییە زۆر تاڵە. ئەوانەی لە دەوری شایەکە وەستابوون دوو سێ سەیریان بەجێهێشت و ڕویان لە ئەبە کرد. ئەبە بە قسەی خۆش و جەفەنگ جارجار جنێو بەوانەی لەو بەرەوە شەڕەجنێویان بوو بە پلوتکەوە دەیهاویشتن. شۆخی و گاڵتە و گەپ هەردێ و پەرە دەستێنێ. وردە دەوری شایی تەماشاچی لێ نەما. ئەوانەی وا لەگەڕی شایی دابێدو بوون یەک و دویان بەردا و هاتنە لای ئەبە. ئەحمەد زانی وێستانی ئەبە دەبێتە هۆی شێواوی شایەکە، دەستی گرت و بردێ دەرگای حەوشە. کاکە ئەبا کەی خوداکان لەو دیوەن، فەرموو بڕۆ ئەوێ، سایک بخۆ و ماندوو بوونت دەردەچێ، فەرموو بڕۆ ژوورێ. حەوشە جەنجاڵ و سیکەنە سەرخانە، چێوی خۆمی تێدا ناگەڕێت. لە 3-4 لاوە کوچکاوەر کراوەتەوە و مەنجەڵی گەورە و بچووکیان لەسەرە و قوڵتەقوڵ دەکڵێن. 3-4 دەست بە کەوگیر و کەوچکەوە بە دەوری ئاگر و مەنجەڵدا هەڵدەسوڕێن. 5-6 کچە ئازاب لە بەردەستیانە دێن و دەچن. لە قولنجکی دەرگای حەوشەوە 10-15 خەریکی خۆڕێکردنن. مشقی ئەوەیانە بڕۆن بۆ گەڕی شایی. ئەبا سەری بردە حەوشە و کچان گرتیان. هەر یەک لەلایەکەوە دەیکێشن و دەڵێن وەرە بڕۆین هەڵپەڕین دەبینە دۆت. ئابە بە قسەی ناخۆش و جێفەنگیەوە دەست لە سینگ و بەرەوکیان دەکوتێ. ئەوان زۆر و ئەو تەنیا دەرەقەت نایە. کچان دەست و پیان لە ئەرز بڕی، چوارپەلیان گرت و مەشکە ژەنی پێدەکەن. ئابە بە هاوارە ڕوو لە ژنانی دەوری ئاگر دەکاو دەڵێ بێدینگەلە بۆچی هیچە نایژن، بۆ ڕزای خواوەچێ ئەم گڕگرتیانە ڕزیارم کەن. ژنان دەست بە کەوچک و کەوجیر و دەم بە پێکەنین و ئامبازی کسان بوون. دەنگی قریشکی حەوشە گەیشتوەتە دیوی ژنان. پورە گوڵات دەنگی ئەبە هاتە گوێی. کۆشی کربەلادا دەرپەڕیە دەرێ. لێ دەرگاوە سەریوە دەرنەبە تووڕێیەوە لە کچەکان خوڕیوتی ئەرێ ئەوە بۆ وای لێ دەکەن دێڵە بە کەڵانە، ئەو هیچی لێ هەڵ ناوەرێ، ئەشا ئەو هەموو کەڵەگایە لە دەرێ، بڕۆم بۆ لای ئەوانە، وەرە ئەبەی جان وەرە بۆ ئێرە. کچان بە بیستنی دەنگی پورە گوڵە ئەبەیان بەردا و دەرپەڕینە دەرێ. هەر یەک خۆی کرد بە بینی دوو کوڕدا. ژنان کەوجیر بەدەست دەستەملانی ئەبە بوون. وەرە ئەبەی جان وەرە بڕۆ بۆ لای پورێ. ئەبە خۆی ڕاپسکاند. لاوەن ئێوە خاسن، ئەو یەک لە دووێ برای کەشکە، ئێوە چ بۆ ئەوە هاتن ئازارم بن، دەست لە یەقەم کەنەو. ژنان دەوریان چۆڵکە بەسەر پورە گوڵا باگ دەکا. پورێ پێ لێ نزیک بووە، چووە پەنایوتی سڵامە لێ میم کەیگیان، خەوەری خۆشا پێم، چوومە ماڵە و نەوی لە ماڵە و دەڵازم لە حەوشە بەستە وتم میمکە ها لە ماڵ مام حەسەن. ئایا ڕۆجا حەوشەت بۆ بر، وڵاتم لێ گڵاو دەکە شێل و شێتە. ئای پورێ ئەمە تۆ چایەژی، گەڵا سفرە ماقوڵە میمکە، بەخوا لەبان قاڵی بیخەفنە 10 ڕۆژمەی کەرەوە، ئەرجەی تەڕکرد بەلەم باڵە پێم. ئەی چا پێت کەمە لە ناو دێ بەڕەلا بێت و سەیەلی تێکەن قسەوێ؟ نانا پورێگیان بەخواشتی وا ناوێ، دێخۆ ماڵ برای باوکم لێرە نییە بیۆمەوێ، ئەشێ هەر بیرەمە حەوشەی تۆ، بەخوا خۆش وێ و تاڵە دوێ ئەونەی بێم هەر ئەیهێرمە ئەوێنە. دەی باشە شەل و شێتە، خەبەری چیت پێیە؟ دەی بۆم جێڕەوە خۆش خەبەر بیاخۆ. میمکە وەبیر منە بردیەوە، کاک تایر هاتیە سەو، فرە سڵامی هابوت، ئەیوت فرە حەزەکەم چاوم بۆ میمکە بکەفێ، لەکوێنە بتبینێ؟ پورە گوڵە ڕەنگێکی هێناو بردی ساوێکی جەڕابە پەلەوتی ئەتۆ درۆ ناکەی؟ نەبەسات خوا درۆ بۆچە؟ دەی باشە لەکوێیە؟ ها لە دۆڵ بەردە دەنگدارە، ئەمڕا فرن ئەشەمت بچم و لای و هەواڵ تۆی بۆ بێژم، ئێژی چا؟ باشە حەمەیان نەدیوە؟ نا لەوە گەڕێن، لە حەمە ئەگەڕێن، وە دیارە ئازانی گیە حەمە ڕای کردیە، دوانی مەڕۆ ئەگەڕەمەوە، چی پێژم؟ بڵێ ئاوایی خەوتن بێتە ماڵێ، تۆش لەگەڵی وەرە،
کەس نەتانبینێ کارت بە من نییە ئەگەر قسەت نەماوە بڕۆ. ئابە وەرسوورە پورە گوڵا شێوا و ئاڵۆس بەڵام ڕەنگەش و ڕووخۆش سوێدی بیژنە. ئابا ڕوو بە دەرکی حەوشە دەڕوا لەپڕ کەوێ هاتە بەرچاو لێو بەبار و ڕەنگپەڕی و لە نێو ژناندا خەریکی کارە لە جێی خۆی وێستا و چایە بڕیەکەوێ واکە کەوێ سەر هەڵەوێ سەری هەڵێناوە ئەبەیدی. ئابە بە حاڵ سەری بزواند و باگی کرد کەوێ زوو حاڵی بوو بەبیانووی ئاوڕشنەوە بەرەو دەرگای حەوشە هاتگەی یەلای. دادەکەوێ کارم هاپێت لەکوێنە پێت بێژم ئەشە هەر خۆمان بزانی فرە مەحرەمانەس. چیە ئابەیجان هەر لێرە بیڵێ کەس دڵپیسی لە تۆ ناکە هەرچی هەیە بیڵێ. دووشە لەمەبەر حەمە تەک مناو خوا حەفیزی لێتە کرد وتی وەکەوێ بێژە دایک حەف کوڕ بێ هەروە تەمایم. کەوێ بەدەم نەرسینەوتی قسەم لەسەردا دەکێشی نەوەزات خوا ئەو شەو وا ڕای کرد هاتە لای من فرە دڵ لە دوای تۆ و ئەیوت کەوێ باوەڕ ناکەم من ڕام کردووە وە منی وەت پێ دێژم ئەیوت ئەو باوەڕ وە تۆشینە و بەو ناونیشانەی ئەرمینامان لە بیناو بۆچە باوەڕ ناکەی ئەیوت دەرفەت بوو تێمە و من حەمەم ناسیبێت تێتە و ئەر بێتەوە تێتە لای من خۆم پێ دێژم تەمادار بخۆ تەمادار بە چاوەڕوان بە بەو خوا بێتەوە و تێم خاس خوشکی برا ئەمی ناشودی پێ بێژە حەمە خواحافیزی لێت کردیا ئەگە کار و نییە بڕۆ کارت بووە برای خۆت بێژە. کەوی چاو بە فرمێست کەوتی باشە ئابەیجان قەزار لە من خوا لەگەڵ کارم بێ حتمما پێت دەڵم. نیوەڕۆیە و جەنگەی نیوەڕۆژەیە شایی بێپسانەوە دەگەڕێت دەستە بە نۆرە نان دەخۆن و دێنەوە شایی 3 ڕۆژە شایە ئاخر ڕۆژە و دوانیوەڕۆ بووکدێ. ڕۆژی پێشەکی حەسەن مەیتەر گیشتکێک و تایەک برنجی لە قەڵاو هێنابوو هەمزەبەک بە حەسەندا خەبەری ناردبوو تا خۆم لێم نەچن بۆ بووک. مام حەسەن زوو دێتە دەرێت چاوی لاشێ و بەرداوی لە دەکات و دەچێتە ژوورێ 2-3 جار بە ئەحمەدی وتووە ئاغا لە چێو هاتە خوارەی خەبەری پێ بدە. شایی گەرمە و جار لەگەڵ جار گەورە دێبتەوە هەوای ڕۆینەیە و 2-3 چین قەفی خواردووە کەس لە بیری بووکێناندا نییە. ئەحمەد سەرقاڵە بیری مردنی بێ ڕاستبیرێکی بابی لە بیر نییە لە ناکاو ڕمەی سمی 2 چارەبێ ئاوڕی بەسەرچووی تاگاوانیدایە و شایی بەر بوو دەستی گەرمی 2 سار بووە. 2 هەر یەک بەلایەکدا خۆیان لە حەساری ماڵان و کەلوکون خست. هەمزەبەک بە سواریە و گوڕاندی وتی ئەو بۆ بەرتاندا خۆ من گورگ نیم بتان خۆم بیگرنەوە بەسەری بابم دەبێ لە شایەکەی عتاشدا ئاوا هەڵپەڕن 7 شەو و 7 ڕۆژ بە تەقەی دەهۆڵ و زوڕنا شایتان پێدەجێڕم بیگرنەوە دەی زوو بن بڕۆنەوە کسە تیوانەش بێننەوە. 2 کەس چوونە پێشەوە دەستەجلەی کوێتەوە ئەسپەڕەشیان گەر ئاغا و نۆکەر دابەزین ئەسپیان کێشایە ژوورێ و خەبەریان بە مام حەسەندا. مام حەسەن و کەی خوداکان هاتنە دەرێ یەک بە یەک بە کڕنۆشەوە بە خێراتنیان لە ئاغا و نۆکەر کرد. کوڕانی مام حەسەن کورسی و لێفەیەکی تازەیان هێنا لە جێیەکی بەرجەوەن خۆشی دەوری شایی کورسی دانرا و 4 قەت لێفەیان لەسەر ڕاخست. ئاغا دانیشت نۆکەر و کەی خوددا بە دەوریەوە بەچیغ شایی سەر لە نوێ گیراوە 2 1 و 2 هاتنەوە و شایی گەرم بوو. مام حەسەن سەری بردە من گوێ هەمزە بەگوتی قوربان زۆر درەنگە نەچین بۆ بووک باوەڕ دەفەرمی سەربان و جوێبانیان لێ نەهێشتون ژن و منداڵ هەمویان هێناوەتە خوارێ. هەمزە بە کاتژمێرەکەی دەرنەناوتی زووە مامە ڕۆژ زۆری ماوە پەلەی چتا بووک لێ دێدایە کاتژمێرێکی بەستە. کاتژمێرەکەی لە باخەڵ ناوە پێی خستە سەر پێی و چاوی لە شای بڕی. ئەبا لەو بەرەوە بەرامبەر بە هەمزەبەک پاڵیداوە بە دیوارە و کەس لە دەوری نایە. مات سراوی بڕیوەتە هەمزەبەک و ئەوانی دەوروبەری بە چەشنە بە خەیاڵدا نوقما 2-3 جار زاوە بەلای داڕۆی دواندی نەخۆیدی نەگوێی لە قسەکانی بوو. ماوەیەکی زۆر بەو چەشنە تێڕوانی لەپەڕ پشتی لە دیوار کردەوە بە کژی سەرەوخوا بەرەو ماڵی پورە گوڵا لە شای دوور کەوتەوە. پاش قەنە کێشێ بێ ماڵاوی گواستنەوەی بوو گەڵازی وەدووی خست و لە دێ دەرچوو. دەمادەمی ئەسرا لەسەر کانی بناری دۆڵی بەردەدەنگدانە تایر و هاوڕەکانی خۆیان هەڵخستەوە هەر کەس خەریکی کارەکە تایر تفەنگی لە بەرێک دەرهێناوە پاکی دەکاتەوە. کاوا لە بڵندایی چی پشت حەوت کونەکە قەڕەوڵە و ئاگای لە دەوروبەرە بانگی کروتی کاک تایر کەسێ بەو شیوەدا دێتە ئێرە چارپەیەکیشی پێیە دەڵێ چی؟ تایر وتی هیچ ئەوە عەبەیە لێ گەڕبا بێتە ئێرە. تفەنگەکەی تی خستە وردە وردە بە شێودا بەرەو پیری چوو لە 3 پێچی شی و ڕۆیشتە خوارێ و عەبەوە دەرکەوت. لە لاشیوێک وەستاوە هەردا دەنیشە و هەڵدەستێتەوە سیغار کێشێ وێستا بەڕێکەوت هەر دێ و ئاور دەداتەوە دەڵێ تەماداری کەسێکە یان لە شتێک دەگەڕێت. گەڵازی ژوێرە عەبە لەگەڵ ئەو دەوێستێ و ئاور دەداتەوە ئەو دەڕوا ئەویش ڕێدەکرد. تاهی لە پەناپەردی خۆی مات کردووە و سەیری دەکا عەبە گەیشتە بەرامبەری زۆر پەشی و خەمناک دێرە تاهیر بۆ ئەوی دانێسڵەکەنێ سەبرێک کۆخی خۆی نیشاندا. گەڵاز بە وەڕینەوە هاشاوڵی بردێ عەبە گورسێ بەرەنگاری بوو نەهێشت. ئای
ئەمە لەم حانە چاکەی بوویە سەخری زینا ماندوو نەبێ عەبەیجان هەر لە شای خۆشی بی شای چە و خۆشی چە پیاگ تا خۆشیە گەبینێ 100 تاڵی و ناخۆشی بۆ قملی ئەگرێ وەک گیسکەکەی هەیە سەیواتەوە دۆخەکەی خۆی دەی باشە لەولایەت چت کرد شتێکە دوون کردووە لێی دەگەڕای بۆ وێستا بووی واز بێرە هەر لێم گەڕێ زەخم کۆنم مەکولێنەوە لەو حانە وێستاوم 3-4 ڕۆژ بەر لە ئێستا پیاەکیان لەوێ کوشت غاراج مەملەکەتێ بوو سعی بە 6 سعی داخگرانم بۆ ئەو شێرە پیاگە فرە ناپیاگانە دایلەی و بەرچاو منە و کوشتی وەک بەفرەکەی پارچوو دەشکیاگم کۆڵێ مناڵ زەرد و سووری لە دوا جێماگە ئاجوان حاڵیم کە چیە کوشتی ئەی هەی ڕەسوڵی نوەکە ئەو براگە ماڵە ئەی بۆ دەڵەن سەتە کوشتویە چەتەی چەو چت سێ خاڵۆ بەخواوە بەرچاو منە و دای لێ و کوشتی بێرە و تا بۆت باسکە هەللا سەرەتا تا کۆتای ئەبا بەدەمڕێەوە بۆ تایری جێڕاوە تایر دەست دەخاتە سەرشانی ئەبە و دڵنەوەی دەکات دەڵێ هاو جۆرە پیاوانە لە وڵاتی ئێمە زۆرن ئەوانە سەر نایەنە ژێرباری زوڵمی ئاغاوات و ئەوانیش بە فێڵ دەیان کوژن حیفن خوێنیان ئاوەون بێ عەبەیجان دەبێ نەهێڵین جا کاکە توخوا من چەم لە تەستێ بژنەڤن من زانیگما شەو تێنە سرم نیشە کوشن بەخوا عەبدولبەشە نەیزانیکە تۆ حەمە نەوێ چاکت کردووە با هەر خۆمان بزانێ ڕۆژێ دێ تۆڵیان بسێنرێ کەنگر و ماز بە وەختی خۆی لەوە گەڕێ ئەرێ پورە گوڵەت دیم فرە خۆشحاڵ بوو ناوی تۆی ژنەفت ئەود ڕۆنقازی لێ دریاگە ئەیود ئیمشۆ ئاوای خەفتم بێنە ماڵی من وتی تۆچ تەکیا بێ کۆچی هەردوو بێدەنگ ڕێیانگرتە بەر ئابا پێپێتی جار ئیسێ دەویستێ وەک ئەوەی شتێکی لە دڵدا بێ وایە لە جێ وێستاوتی خاڵۆ تاهیر شتێک بێژم قەڵس ناوی نا ئەبێجان چیە بڵێم ڕاستێکی ئێستا لە ناو دێ و هەمزەبەک لەوێ بوو کتومت گەماڵ کۆن لەبارن کورسەوە دانیشتو ئەو نەمەقی هەڵسیا و دووسێ ڕاگەرەکم و ڕایکەمێ وەدیان هەڵی چڕم هەرچیم گرزاتم نەوە ئەوانە باعیس کوشتن و سەر لە شێوایی دەوروبەری مردم بن بۆچە ناچن بی تۆپێن توخوا وەزات خوا ئێستا هەلیەسی تایر بە پێکەنین وتی ئەوانەی وتت عەبەیجان هەمووی ڕاستە بەڵام کوشتن کاری ئێمە نییە ئەگەر هەمزەبەک بکوژین دنیا پڕە لە هەمزەبەک ئەوە کاری ئێمە نییە کاری ئێمە تێگەیاندن و هاندانی خەڵکە خەڵک دەبێ بیان کوژن جارێ زووە تەمەن باقی بێ خۆت دەیبینی خۆت بیکوژە عەبە مات بووە و دیار قسەکانی تایر بە کەیف نییە سەری هەڵێ ناوتی ئەی باشە ئێوە چاکەن بۆچە کەفتنە سەر ئەم کێفگەلە و دیار گێرە نەکەرن لە ترش گێرە بوونە سەوشتر تاهیر قاقای چێشاوتی وەرە با بڕۆین وەرە جارێ زووە خۆت حاڵی دەبی ئێمە چی دەکەین باش شەڕەم و شەرعێن و مشت و مار لە دەستان نزیک بوونەوە یەک بە یەک لەگەڵ ئەبای یەکتریان ماچکە ئەبە جەبەجە فەنگەوتی ئەم کوڕە خاسانە لە کوێنەوە دۆزیگەها خاڵە تاهیر ئەی لە چاو بەدووە دوورون تۆ ئەم کوڕە خاسانە وەها لە تەکە ئەشێ لەو مفتخۆرانە وترسی هەر کام غەنیم دەکەسن ڕووی لە نامی قەوتی چاوکە ئەو سمێڵقیتە شاشا سمێڵی بەخوا خاوەن خۆی بێ بۆ 100 کەس لا ناکاتەوە داخگرانم لە جێی ئاواز زەوی نییە لە جێیکە ئاو هەیە زەوی نییە لەو جێیکە زەوی هەیە ئاو نییە هەموو تێکڕادەیان لە قاقای پێکەنین ئەو ڕۆژە تا ڕۆژاوە ڕۆژاوەتانیەوەشە و تاهیر و هاوڕەکانی لەگەڵ ئەبە لەو بارەوە شەڕە چەلەحانە و مشت و مڕیان بوو ئەبە دەیگوت دەبێ ئەوەی زوڵم دەکا و خەڵک دەکوشێ و زەڕی هەیە بیکوژن ئەوان دەیگوت دەبێ خەڵک ئەو کارە بکەن نە ئەبە وازی دەهێنا نە ئەوانیش ڕاستی دەبوو لەگەڵمانە هاوڕێ بن لە بەشی سیویەکی ڕۆمانی هەزارشکەوت تایر هەستە سەر پێوتی دەی عەبەیجان درێنگە ئەو هەویرە ئاو زۆر دەبە هەستە با بڕۆین کوڕەکان من و عەبە دەچینەکانی تو دەگەڕێینەوە نێوێ نهێنی ئەم شەو شەماڵە کوڕینە دنیای و هەزار ڕووداوی نادیار ئەگە کارەساتی ڕوویدا بڵیندایی بەرمەدەن یەکتر خافڵ مەکەن ئێمە هەڵایسێنی شەڕێنین ئەگەر دەرگای پێگرتین گولە بەفیڕۆ مەدەن لە دوور جیران گولە لێ بڕاندا گولەیەکی خۆمانە هەوڵی ئێمە ئەوەیە کە دوژمن دەستە بەسەر و فریو دێن تا شەو بەسەر دادێ شەو داهات وڵاتی خۆمانە و دەرباز دەبین شوێنی پاشە کشەشمان حوتەوانانە هەوڵ بدەن بریندار تەنانەت تەرمیش بەدەستەوە نەدەن سارۆ بە حەرەز بێم شەو بیگۆڕن و ئەوانیش پێ بڵێن نێبی شەوتان لەبیر نەچێ بەویشی بڵێن دێ عەبەیجان با بڕۆین دووشەوە دەمانە لە نێودەی کانی تو دەتکوت کاسەی قەرەتی ئابڕێتی ماڵی زاوە ژاوەی دەهات لە برازاوە
جۆرابێن و هاتو هاوار بوو لە ماڵی بوو شای و خەنەبەندان دەنگی گۆرانی چاوەپەڕی دێدەڕۆی ئێستا بوو گوازراوەتەوە ئاو بە ئاگرداکراوە ئەمشە وڵات کپ و کڕە و دەڵی ئاشە و ئاوی کەوتووە تایرۆ عەبا بێت سرپا گەینا ماڵەکەی پورە گوڵە عەبا باستەم دەستی لە دەرگای حەوشەوەنە دانەخراوە کردیەوە چوونە حەوشە لە جیرەی گرێژنەی دەرگای حەوشە پورە گوڵە دەرپەڕیە دەرێ و دەنگی نێر کرد ئەوە چێیە؟ میمکە نەخەفتکی عەودڵام پورە پێخاوت بە پیریانەوە هات باوشی بۆ تایر کردەوە لا مێزی گرت و ماچی کرد نەکجارە چەندین جار ڕای موسی بە سینیە گوشی تایر چەندین جار دەستی مات کرد و لەستەر چاوی داینا هەر سێ چوونە ژوورێ تایر و عەبە دانیشتن پورە گوڵا بەدەم شەوتەلەوە وتی وەڵڵاهی پڕ بەدڵ تاسم کردبووی یاخوا بەخێر بی هەمە ماڵەکەی لێ چۆڵ کردوم خەبەرت هەیە خۆ بەڵە بە سۆراغیەوە هاتوم لەو دەگەڕێم تۆ نازانی ڕووی لەکوێ کردووە ناوەڵڵا ئەو دەم ڕۆژ وتی لە هەر شوێنە بگرسێمەوە بێ هەواڵت ناکەم ئەوە جارە بێسەر و شوێنە منی شەروات چاوەڕێم جامێک کاکڵە گوێز و مێوژی لە نێوان تایر و عەبە دانا بە بزەوتی خەم خواردنی ناوێ دەستی خۆی وەشاندووە پیاوانەش وەشاندوێتی خەشی لە دڵم بڕیوە چی بەسەر دێ بابێ بەرخی نێر بۆ سەربڕین چاکە دەی فەرموون بخۆن ئەو شەوە تا درێنیانە سەبارە بە حەمە و دەستوەشاندنی و هەڵاتنی ماڵسووتاندنی مارەکردنی کەوێ و بێسەر و شومبوونی حەمە قسەیان کرد شەو درێنگە تایر لەسەری زنی پورە گوڵە هەستا ئەوانی شەستان پورێ بەرە و ناندێنەکە ڕۆیشت سێ دەستەوار نان و تاوەیەکی پێچرا و جەمێ پەنیری هێنا تایر گیان کتوپڕ عەبە هەواڵی هاتنەوەتی دامێلەوە زیاتر چم پێ ساز نەبوو مریشکێکی سوورەکراوە تایر گیان تۆ ئەملا ئەولا زۆر دەسی ئەگە هەواڵێکی لە حەمەزانی خەبەرم دەیە زۆری بۆ بەخەمم قەت ئەملا ئەولا نەچوە هیچ نازانێت بزانم لە لای گیرسابێتەوە خۆم دەچم بۆ لای تاهیر کلاشەکەی لە پێدەکا سەری هەڵێناوتی باشە پورەیجە لە هەر شوێ بێ دەیبینمەوە بەسەر چاوتۆش بێ هەواڵ ناکەم چاوەڕێی دوعای بەخێرتم خدا لەگەڵ بێ دەستی خدری زیندوو لە پشت بێ دەستی لە ئەستۆی تاهیر کرد و دووسێ جار نێوچاوانی ڕاموسی و تا دەرکی حەوشە ڕەوانەی کرد شەر یەک بەش و دوو بەش بووە زۆری شەو نەماوە تاهیر و عەبە لە دۆڵی بەردەدەنگدارە دەستەملانی یەک بوون عەبە گەڵازی بۆ دوی خست و بە باریکە ڕێدا ڕۆ دێکۆن تاهیر بە دۆڵدا بەرەو بناری چێ و لە یەک جیابوونەوە مانگ تازە بە نیوەلەتی و کەمهێز لە کەل سەرکەوتووە و لێڵەی خستوەتە دڵی تاریکی شەو عەبە و گەڵاز بێ پەلەو لە سەرەخۆ سینگە ناو بە سینگی سەرە و ژووری چێوە ئاهێکی نەماوە سەرکەون گەڵاز وێستا و یەک دوو جار مڕاندی وەک ئەوەی هەستی بە شتێککردە بێ وابوو گوێی لەسەر نێوساوانی قوت ڕاگرت و دیسانەوە مڕاندی عەبە لە شانی گەڵازە و چۆکی دادا دەستی خستە سەرملی و لە مابینی هەردوو جێوە سەرنجی دایە شوێنی چاوی لەبەر شەوقی کزی مانگ لێڵە دەکا دەڵێ ئەویش جوڵانەوەی دەبینێ دەستی خستە چاوی هێندە هەڵی گڵۆفی زێنی داوە هێندێکی دیکە دانەوی و خۆی بە عەرزەوە نووسان ئاسۆگی بەتەواوی بووەوە دەرکەوت باوەڕ بە چاوەکانی ناکات دیسان هەڵی گڵۆفیەوە دەستەی وەکو مێگەڵ بە ئاسۆگ و ئاسۆگدا بەرەو ژوور هەڵدەگەڕێت جار نەزارەی لەبەر شەوقی کز و لاوازی مانگ بریقەیەک دەبریقێتەوە زوو لە چاون دەبێت ئەو بریقەیەی عەبەی خستوەتە گومانە و دڵکرمێ کرد جێدەگۆڕێ لە ڕوانگەوە بە تەواوی بۆ ئاشکرا بوو حەشیمەتی هەموو چەک بەشان و سەرتاپا بۆرم ئەوەڵ وتی هاوڕەکانی تاهیرن هێندی بیری کردەوە بەخۆی وتی باشە ئەوان 6 کەسن ئەمانە زۆرن هەستا ئێستەر پێ پەتەکەی ملی گەڵازی کرد و سەرە و خوار بە شوێنی خۆیدا گەڕەوە لا بڕوو لاڕێ بە هەڵاتن و هەناسکە هەناس خۆی گەیاندا ئاخر پێچی بناری شێو جارجار ئەبەوە پێش گەڵاز دەکەوێت جارجاریش وە دوای دەکەوێت لەسەری پێز لەو شوێنەی تاهیر و ئەوانوە دەردەکەون خڕەی چەخماخ و نرکەی کەسێ تێکەڵ بوون و عەبەی داتروسکان کوڕەچێی دەنگی نامیق بوو گەڵاز شاڵاوی بردێ عەبە بە پەشۆکایی و جوابی دەنگ و گەڵازی بەیەکەوتەوە ئەبەم دۆستی کاک تاهیرم گەڵاز بێرە و گەڵاز گەڕایەوە نامێقە لەسەر خۆڕی کردە عەبە بەو شەو بۆ هاتووی کارم بە کاک تاهیرە ها لەکوێنە دەورتان گیریا و بەو بەخت زووکان ڕاکەن هاتیەوە دەڵێ چیە بەو شەوە دەوری گرتوین داخوات چ دیوە ڕەنگە ترسا بێتی ئای کوڕە ئەمە تۆ چێژی من بە ڕۆژ و شەو هام بەم کێفانەوە لە چیە ترسم ئەزانم چەند کوچکی هاپیەوە ترسشە لە من حاڵی ناوی کاک تاهیرا لەکوێنە تاهیر هێشتا هەر نووسووە گوێی لەو سرت و خوڕتەیە نامیق بێدەنگ بووە تاهیر وتی نامیق ئەرێوە لەگەڵ چێتە دەنگی تاهیر وە گوێی کەوت نامیقی بەجێش بەدەم ڕێوە وتی عەبەم بێ خوارە و تاهیر باڵاتن بەرەو لای هات بۆ گەڕایەوە خێرە خێر چە و چتچە دەورتان گیریاگە زوو بجوڵنەوە ئێستا ئەڕژنە ملتانە بەخوا تا قەوارتان لێ ئەوڕن فرن ئەو کێفە پڕە لە پیاو ئاتۆ جوان حاڵیم کە بزانم چییە سوزانی من لەبان ئەو کێفە چاوم پیان کەفت خاز و من زوو ئەوانم چاو پێکەفت
گەڵاز بەر لە من زانی ئەوە منیان نەدی زوو بەرەو دووە بوومەوە من هەواڵم وە ئێوە داگا خۆتە زانی ئەوە ڕۆیشتم ئەگەر مۆکانی تو هۆشتان بە خۆتانە بێ خوا حافظ. عەبەد دەم لەسەر پێشت گەڵازی وە دووی خست و بەرەو دووە بە شێودا گەڕاوە. ئاخر پێچیشی و لەو جێکانی بەردینەوە دەردەکە و گەڵاز وێستاوم ڕاندی. عەبەد زوو بێدەنگی کرد سەرنجیدایە سەرکانی و پاش گەڕاوە. لە پشتی بەردە دەنگدارەوە چوونە ئەشکەوتێک و لەوێدا مات بوو. دوا بە دوای عەبەد تاهیر هەموویانی کۆ کردەوە. کوڕینە عەبەد لە خۆڕاوا ناڵێ خۆ کۆکەنەوە دەڕۆین نان و پێخۆر چمان پێیە بەشیکەن مەتارە پڕکەن لە ئاو ئاساوار لە خۆ بەجێ مەهێڵن بەرەو ترۆپکی هەزارەشکە وە سەر دەکەین دەی زوو بن. بەیان ئەنگەوتووە هەڵۆی سەرڕەوەز و تاشەکان و سیرەسیر کەوتون. بێپە لەو هەڵا حەوت کەس هێور بەکەلێن و کۆڵانە بەردی هەزارەشکەودا وە سەر کەوتن و چوونە سەر ترۆپ. دوندیچێ و سێ ترۆپکی هەیە یەکان دەڕوانێتە ڕووکاری چۆم و تازاوە ئەوی دیکە بەسەر دیوی کانیە بەردینە و بەردە دەنگدارەدا تا سەرکانی بەرحە و کونەکەدا سوارە و هەموو شی و ماشیوێکی لێوە دیارە. ترۆپکی سێەم هاوەڕۆی دەڕواتەوە بە ڕووکاری دێکۆندا هەرسێ ترۆپکەکە پێشان تاش و زەردە لە خوار تاشەکانەوە سینگەل و گۆراییە دەڵێی سەکۆیە خوار سەکۆ گۆڕاییەکان تەلان و هەڵدێر تا دەگاتە دابێنی چێو تاقمە سوار لەسەر کانیە بەردینان دوو قەریەخە یەکیان ڕەشسوارە و ئەویدی سواری چارەوەی کێشەیە و لە نێو بیزنسنامیدا وەگای بەڵک دیارن. دەستەیەکی دیکە لە ڕووکاری چۆم و تازاوە گەیونەتە بناری چێو ئەوانە پیادن و هێستری بە دوای خۆیاندا دەکێشن ئەوانەش بیزنسنامین. لە ڕووکاری دێکۆنەوە دەستەیەکی بیسکەسی ئاسۆگی پشت حەو کوونەکە و دێکۆنیان گرتووە دوو بە ماوەی 50 هەنگاو لە یەکتر دوورن ئەوانیش پیادن. حەو کەس لەسەر ترۆپکی چێو چاوەڕێی چارەنووسێکی نادیارن تاهی لێبڕاوانە و بەرپرسانە هەڵوێستەگرێن. کوڕینە ئێمە داخوازی شەڕ نین دەرگای پێگرتوین ڕیش بوو بە ڕیشەوە دەبێ شانەی بۆ هەڵبین. ئەم ناوچای لەژێر دەسەڵاتی سەرۆنخوداییدایە لێزان و شارەزای شەڕە تا ئێستا 2 جار ڕووبەڕوو بووین ئەمە جاری سێمە دەبێ. خۆ گورسکەنەوە بە پارێزەوە تێوەچن جێی ئێمە زۆر ئەستەما ئەگەر خۆ نەدۆڕێنی سەر دەکەوین مەجای هاتنە سەریان مەدەنێ هەردوو کەسمان لە ترۆپکێدا دەنیشین یەکمان دەمێنێ ئەویش لە مابینی هەر سێدا بێ هەر لایەک پێویست بێ بچێتە ئەبێ دوو جیاوە بن. ڕووکاری دێکۆن سەنگەری یەکە دیوی کانیە بەردینە 2 ئەوی دی 3 ڕەشەوتی ئەوە یەکەم من چاوم لەسەر ئەو هێسترە دەبێ بارەفیشەکی پێوە بۆ ئێمەیان هێناوە ئێوە بڕۆ من تەنیا دەبم. مینە و قادر چوونە سەنگەری یەک نامی قوسارەوە بەرەو 2 ڕۆیشتن تایر و کاوە چوونە 3 ڕووکاری تازاوە. تایر و هاوڕەکانی دامەزراون 2 3 ترۆپکی چێویان گرتووە و هەموو لایەکان لەژێر دەسەڵەت و چاودێری گرتووە. مینە لە سەنگەری یەکەوە بانگی تایری کردوتی هێزی سوارە بوون بە 2 دەستا دەستەیەکیان بەشی وادێن ئەوی دیکەیان لابڕ تیرەگەیان گرتووە بەرەو جێگاکەی ئیشەوی خۆمان دێن دەبێ فەرماندە هەر 3 هێزەکە لەنێ ئەو سوارانەدا بێ تۆ بڵێ چ نەخشەیەکیان ڕشت بێ عەبە نەبایە کارمان کرابوو. تایروتی دەی زۆر باشە ئەوانە دوورن قادر بەجێ بێڵە وەرە بۆ ئێرە بە نامی قوساڕۆژ بڵێ بێن ئەمانە خەریک وەستەرکەون دەیانەوێت بە خەیاڵ بەرزاییمان لێ بگرن زوو بە زوو ڕەشۆ تۆش وەرە. دەستەی زووکاری تازاوا لە نێوقەدی چێو بە چاڵ و کەوە سەردەکەون گەیونەتە بەرسینگەڵی و سەکۆ و ون بوون. لولەی 6 تفەنگ لە کەلێنە بەردەوە خۆیان کێشاوەتە دەرێ و قۆنداقیان بەشانە و نووساوە چاوچۆتە سەر سێرە و پەنجە لەسەر پەلەپیتکە تەماداری کێشانەوە. دەستەی ئەمنیا لە سینگەڵەوە وەسەر کەوتون و بەبارە فیشەکەەوە هاتنە گۆڕایی و بەرسێرە هێستر لەوێدا پێیچقن. تاهیر بە ئاماژەی چاو فەرمانی دەستڕێژیدا 6 پەنجە بە 1,006 پەلەپیتکەی کێشا هاڕای تفەنگ دەشت و دۆڵی پڕ کرد 6 گوللا سینگی 6 ئەمنیە بڕی و خەڵتانی خوێن بوون. تەقەی نەخافڵ و لە خوێنگەوزانی کوتوپڕ سەری لە ئەمنیە شێواند و ورە و وزیان لە دەستدا و سەربەرە خوار لە سەرچنگ و تلاوتر لە سینگەڵ چوونە خوارە و لە سێرە و چاون بوون. ئەوەی بەرچاو دەکەوت کەلاکی 6 ئەمنیە و 6 تفەنگی لە دەستپەڕی و هێسترێ بە باری فیشەک و تەقەمەنیەوە بوو. هێستر سەرشێت و قوشقی بە دەوری خۆیدا دەخولێتەوە. ڕەشە وەک ڕەشمال دەرپەڕی و بە تاشەبەردا خوشیە خوارێ خەنجەری هەڵکێشا تەپیدایە سەر هێستر و لە نێو بارەوە گوریسی سندوقی هەڵبڕی 3 سندوقە فیشەک بەربوونەوە 2 گولەی بەسەر هێستردا تەقان هێستر سەرشێت و کوڕەگوێ بەرەو دێکۆن بەلەستە بوو.
هەڕای کردە تفەنگی پەڕێوی ئەمنەکان و هەر شەشی کۆکردنەوە لای سندوقەکان داینان و تەپیدایە سەر کەلاک و فیشەکدانی لێداماڵێ. کاوە سارۆ هاتن بە یارمەتیەوە، سندوق و تفەنگ و فیشەکدانیان بردەسەرێ. دەستەی ئەمنیا ڕەو کردو لە نەستار چوونە خوارێ و دایان بە خۆرەتاوی ئەو بەردا. لە پەنابەردەوە خۆیان حەشارداوە لە دوور تەقە دەکەن. مینە چووە لای قادر، نامیق و سارۆ چوونەوە جێی خۆیان. تاهیر و کاوە جار نەجارێک گولەیەک دەنێن بە خۆرەتاوی ڕووپەڕوویانەوە. ڕەشۆ لە نەرمانی بینی هەر سێ درۆپ سندوقە فیشەکی کلوتەوە بە حەو بەشیان دەکا، هەر کەس بەشی خۆی دانێ. مینە بانگی کردووە: کاک تاهیر، سوارەکان گەنێتە جێشەوی خۆمان، لە چارەوەی دابەزین. چارەوەکانیان لە دەوری کانی بەستەوە، وا دیاری کیاندا نەبەزی. ڕەش سوارە قەرەیەخەکەیانە. ئەها، ئەوە بەرەو دووە بەشی ودا تێی تووڕاند. نامیق چاوت لەسەر بێ، بزانە بۆ کوێ دەچێ، ڕەنگە خەبەر بەرێ یان دەچێ هەواڵی لەو دەستەی ئەو بەربزانێ، ونی نەکەی ها. تاهیر لە پەنای کاوە هەستا: کاوە من دەچمە لای مینە و قادر، ئەوانە تازە وانە تۆقیون بێنە دەرێ، هەر لە خۆڕا تەقە دەکەن، هەر کەس سەری هەڵێنا بێسەریکە. نامیق بانگی کردوتی: ئەو ڕەشسوارەکە گەیشتەکانی و ئاوەکە ڕوو بە چۆم دەڕوا، گەیشتە سەر چۆم، بە بناری چێودا دەڕوا، ئەوە لە من ون بوو. تاهیر لە لای مینەیە. نامیق و سارۆی بان کرد، بە ڕەشۆ دەڵێ: ئەگە کارت نییە تۆش وەرە، کاوە نەبێ هەمویان لە سەنگەری یەک کۆبوونەتەوە. تاهیر وتی: دەیانەوە بڵاو بنەوە سەرمان لێ بشێنن، مەهێڵن، بیان دەنەبەر دەستڕێژ و کۆیان کەنەوە. دەیاڵە، بەڵام دەست بپارێزن، مەیان کوژن، هەر لەبەر پێ و دەوروبەریان بدەن. ڕێژنەبارانی گولەیە، برێشکەی سەرساجە، هەورە بروسکە و چاخماقی بەهارە، لە عەرز و ئاسمانە و گول لە بارانە. 40 تفەنگ لە خوارەوە بۆ سەرێ، 6 تفەنگ لە سەرێ و بۆ خوارەی قرمەیانە. 6 سەرێ بەسەر چلی خوارێدا زاڵ بۆ هەمویانی لە بنەبەردان خزاند و کۆی کردنەوە. کاوە هاواری کردی: ئەوە تا ڕەش سوارەکە ئەوە تا بەشی و دادەوێ بڕۆ بۆ لای ئەوانە. چ بکەم کاک تایر؟ سەرشێتی کە بانە گەڕێتەوە لێ مەدا، هەر لە دەوروبەری بدە. ئەوە قادریش دەنێرمە یارمەتیت. قادر هەستە بڕۆ لای کاوە. ڕەشسوار هەڵەشە و چاواشە لە شیوە سەرکەوت و دایە خوارەتاو. قادر و کاوە بە جووت چاویان قستە سەر سێرە. ئەمشانەوشان بەرەو پشتی ڕەشسواریان دابێژە. سوار لە تۆز داون بوو، تۆز لاچوو. ئەسب بێسوار بەزین و لەغاوە بەرەو تازاوە بەلەستە بوو. سوار لەسەر چنگ و چواردەست و پێ خۆی گیاندا کۆڕە بەردێک و مات بوو. قادر و کاوە مەودای ئەویان نەدانێ سەر هەڵێنێت و خۆ بگێنێتەوانی دیکە. ڕۆژ نزیکە و نیوەڕۆیە. تەقە هەر بەردەوامە، کەس لە جێی خۆی نابزوێ. هەر سەری لە پەنابەردەوە دەردەکەی گولەیەک دەیکاتەوە و بە بنەبەردە. ڕەشۆ وتم و جۆڵ کەوتووە، دەوێ هەستێ. تایر چاوێکی لێ کرد: ها ڕەشۆ، بۆ چووە؟ ئەمە شەڕە، من دەڕۆم. کاکە ئێوە دەڵێ یاری دەکەنەوە چییە؟ دەچم لە لایەکی دیکە و بخۆم یاری دەکەم. ڕەشۆ دەرە دزە و ڕێوی پێچێکی دایە و دەوری چێوی داوە. 2 پێز لە خوارکانی بەرحەوت کوونەوە سوێنی وشی و بەشی و داوە سەرکە و گەیشتە سەرکانی. تێری ئاو خواردەوە دەمچای شو. سەبرێ ڕووی لە چارەوێ بەسراوی ئەمنیە کرد، تەنگە و قاشی شل کردەوە. زین یەک بە یەک ئاوەژوو خستە ژێر زگیان. خەنجەری هەڵکێشا، دەستکەوسارەکانی هەڵبڕی. ڕەوە و ئەسپی وە پێشدا و بە دۆڵدا برنیە خوارێ. 2 پێش جووری خستەوە. هەی لە ڕەو کرد و ڕەواندنی. ئەسب بە زینی ئاوەژووە شێت و خودار لەو حاشێ و حەواڵە تار بوون، بێ ئەوەی کەس پێی بزانێ. ڕەشۆ گەڕایۆ لای هاوڕەکانی. ڕۆژ گەیوەتە ڕۆژپەر، هەموو ماندوو وەڕەزن. نە ئەمان دەرەتانی دەربازبوونیان هەیە، نە ئەوان دەرفەتی پاشەکشێ. تەقە تاقوتۆق هەر دەکرێ و چاوەڕێی ڕۆژاوان. تەقە هەر دێ و کەمتر دەبێتەوە. ڕۆژ لەکەل ئاوە بوو. تایر بە بزەوتی: دێ ئێستا وەختی پاشەکشیانە، خۆیان لێ جێلکەن با بڕۆن، تەقەیان لێ مەکەن، هەر ئەوەیان بەستە بە پیادە بڕۆنەوە. ڕەشۆ دەردێکی نەداونێ دەرمانی بێ. مینە هەستە باچای لە وڵاتی مزانی لە چیوە دەرباز بین، دەبێ کارە بکەین سەریان لێ بشێوێ. ئەوە سەروان خودایی و من دەیناسم، بۆ 2 ماندەکەی و ژیانمان لێ تاڵ دەکا. بیر بکەنەوە، هەر کەس فێڵێکی باش دەزانێ بیڵێ. مینە و تایر و نامی خەستان و ڕوانینیانە دەوروبەریان. نامی قوتی: بۆ دەرچوون لەم تیرەشانەوە دوو دەڕۆینە خوارێ و خۆ دەگەینە ئەو چۆم و دارە. بەنێو چۆم و چۆمدا تا نزیکی دێ دەڕۆین و خۆ دەگەینە ئەو چێوی بەرامبەری تازاوە. پێتان چۆنە؟ تا ئەوان لە چێو دێنە خوارێ ئێمە لەوێن. مینەوتی: زۆر باشە. کاک تایر تۆ دەڵێ چی؟ لا دوایەوە دوومانکەون؟ منە و سەروانە باش دەناسم. 10 ڕۆژ و 10 شەو بە دووماندا بێ ماندوو نابێ. چاو لە ئێستا مەکەن ئاوا لامان زەلیلە. جێی ئێمە زۆر ئەستەمە، دەنا ئەو زۆر دڕە. ئەگەر پاشەکشێ بکا بۆ ئەوەی ئێمە هەڵکەنێ و بڕۆینە خوارێ، دەستمان لەم ترۆپکە بێتەوە، چەنەبەری ناکەین، دەبێ کارە بکەین بە هەڵەی بەڕین. ئێمە بەر لەوان لە تازاوە ڕەت دەبین. کار تەواوە، دەنا تووشی گیرە و کێشەمان دەکەن. بیر بکەنەوە.
دامی دەستی بە سمێڵی ئەو بای دەدەوتی مینە بینی هەردوو برۆی دەگوشێ پاشان دەوتی باشە ئەو کەلاکانە چی هەروە بەجێ دێڵین تایر جوابی دەوتی پێم وانییە ڕەنگ بێ بچنە تازاوە خەڵکی بۆ بنێرم بۆچی ئەوە خراپە دەنا دەگەڕینەوە ئێرە دەڕۆشین و لەو لای تازاوە خۆمان ئاشکرا دەکرد ئەوان وایان دەزانی ئێمە ڕۆشتین بەرەو ئەو لاوە دوومان دەکەوتن بە ئەوەندە بخولێنەوە تا ئەسەریان جێش دەخوات دەترسم ئەو کارە بکەین خەڵک بمان بینن نانا ئەسقەزا کارێکی زۆر باشە هەر ئەوە چاکە بمان بینن من زۆرم کار بە خەڵکی تازاوەیە کار لەوە باشتر هەر نابێ لە دوو لاوە کەڵکی هەیە یەکێ ئەوەیە من بە قسەی خۆم بۆ خەڵکە ڕادەگەێنم ئەوی دیکە لە دوو لاوە جەناب سەروان بە هەڵە دەبین زۆر کارێکی باشە بارەکەڵا بۆ پلانت زووە خۆکەوەندەی دوو بڕۆنە خوارێ ئاخر کەس من دێم سارۆ بانگی کروتی کاک تاهیر ئەوە خەریکن دەستنە خوارێ تەقیان لێ بکەم نانا لێیان گەڕە با بڕۆن ئەوە چوونە خوارێ لەسەر کانی و ئاوەکەن ئەوە تەماشای جێسارەوەکان دەکەن ئەویشیان بەجێهێش ڕاست بە شیودا دەڕۆنە خوارێ ئەوە لە چاومون بوون هەوا تاریکە و وڵات ئاهۆن و بێدەنگ هێزە ئەمنیە بە دۆڵی بەردەدەنگدارەدا بێ هەست و خوست هاتنە خوارێ خرمەی پۆتین لە نێو دۆڵدا دەنگ دەداتەوە ئەم بەرەوبەری ئەشکۆتەکان دەنگیان داوە دەڵێ دەنگی 1000 پۆتینی لە پێیە خرمەی پۆتین هەر دەڕوا و دوورتر دەکەوێت و ئیتر ناگاتە گوێ ئەبا لە ئەشکەوت هاتە دەرێ و گەڵازی وەدوی خۆی خست کەوتنە سەر کوێرە ڕێی پشت بەردەدەنگدارە و وردە بەرەو تێکۆن کەوتنە ڕێ شەو هەموو وڵاتی داپۆشی و قەڵای مێردانە لە مابینی تازا و هەزارشکە و 2 تەقا بێدەنگی شەوی لە بارودۆخ خست و شڵەژاردی 2 تەقا لە خۆرەتایی بەرامبەر بە نەساری هەزارشکە و جوابی داوە ڕەمزی گێڕانەوە بۆ دێبوو دوا بە دوای ئەو لە هێلانە چرخەیە و بەری تازاوە 7 تەقا جوابی دانەوە ئەوەش نیشانەی دەرباز بوونە تاهیر و ئەوان بوون هێزی ئەمنیا گەشتنە نێودێ و تەقەیەکی دیان کرد لە حوتەوانەوە 7 تەقا جوابی داوە شەو لە بەرامبەری شەوگەڕان بێدەسەڵاتە و کورمۆش دەباتە بەریان تاهیر و هاوڕەکانی لەم بەرەوبەری تەرم 6 ئەمنیا خۆیان ماداوە و چاوەڕی هاتنی خەڵکن قادر سەبرێوتی گوێ بگرن لە داوێنی چی و دەنگ دێ وە دیارە زۆرن تاهیروتی دەی خواشکرا مەکەم بزانی چێن خۆم قسە دەکەم ئێوە مێنە پێشێ خۆماتکەن بری و سورت و خرت هەر دێت و نزیکتر دەبێتەوە لە لێژ و سینگەڵ وە سەرکەوتن و هاتنە سەر سەکۆ و گۆڕایی تاهیر یەک بە یەک سەرنجیدان هەموو خەڵکن و چەکداریان تێدا نییە 6 گوێ درێژیان پێیە لە تەرمەکان نزیک بوونەوە تاهیر دەنگی داوتی چێن کوڕە بەو شەوە لێرە چ دەکەن و چتان دەوێ ماوەیەک هەموو کەڕ و لاڵ جوابیان پێ نادرێتەوە تاهیر زانی زۆر ترساوان لە پەنابەر هاتە دەرێ و ڕووتێکردن مەترسن من ناوم تاهیرە سەتە و پیاوکوژ نین ئێمەش لە خۆتانین کوڕی ئێوەین هەرچیەتان سەبارەت بە ئێمە بیست بێ یان وتبێتیان هەموو درۆیە چەتە و مەتا هیچ لە گۆڕەدانیە ئێمە دژی ئەمنیە و ئاغاوات دەجوڵێنەوە کارمان بە کەسی دیکە نییە مەترسن تەنیا پرسیارێک دەکەم جواب بدەنەوە بەڵام بێدرۆ یەکیان گەروی پاکردەوەتی بەڵێ ئەوەی بزانی جواب دەدەینەوە چیان پێگوتون ئەوەی ڕاستە ئەوە بڵێ وەڵاهی ئەوەی ڕاستی بێدەیانکو دەوانێت چەتەن ئێوە بەیانی یان شەوێ ئەوانەتاندی دەزانن چێن 2 قەرەیەخیان لەگەڵ بوو ئەو کە 2 کەسە چێن وەڵای کاک تایرەوانە ئەمنیەن و فەرماندەکان سەروان خودایی و لە شارۆ هاتوون ئەو 2 قەرەیەخەیە یەکیان ڕەسوڵی نۆکەر بوو ئەوی دی نازانم نەهاتوونەتەوە ناودێ ئەوەیان لەگەڵ نەبوو ئێمە هەر ڕەسوڵماندی و کەسی دی تایر هێندێ مادوو پاشەمتی دەی زۆر باشە سەعیدی نۆکەر شێ کوشتی وەڵاهی نازانم دەڵێن سەتا ڕاستیە درۆ وایان بە ئێمەوت ئێمە لە تاریکی داین زۆر باشە درۆ دەکەن سەعید ڕەسوڵ کوشتێتی ئەو شەوەی کە هاتنە سەر ئێوە بەناوی چەتە تاڵانیان کردن ئەوەش دەستی ڕەسوڵ و ئاغای تێدا بوو باوەڕیان پێ مەکەن چەتە و مەتە لە گۆڕەدانیە ئەگەر ببێ ئێمە دەزانین خۆیان تاڵانتان دەکەن و دەڵێن چەتە بوو ڕاوی ڕێوی بۆ کەوڵە دەیانەوەی ئێمە بە چەتە بە ئێوە بناسێنن کاکە ئێمە چەتەین ناوەڵڵا نەبەخودا من تاهیرم بە 2 حەمەدا دەگەڕم حەمە شوانەکەی کانی تو ئەگەر چوونەوە بە سەروان واقعەکەتان بڵێن تاهیر دەیکوت تا دەتوانن نێوی چەتە و پیاوکوژ وە 2 ئێمەخەن ئاخری معلوم دەبێت چێ پیاوکوژە حەق بە ناحەق دەبێت و ناحەق بە حەق نابێت بڵێن دەیگوت بە دوومان نەکەون ئەو ئەمنیانە بە کوژ نەدەن ئاخر ئەوانە ژن و منداڵ و کەسوکاریان هەیە ئێمە حەز بە پیاوکوشتن ناکەین ئەوانە کە کوژراون بۆیان بەخەمین ناسارین بیان کوژین دەنا دەمان کوژن ئەوە بە سەروان خودایی بڵێن تاهیر دەیکوت بە دوومان نەکەوێ ئەم جارە بەزەییمان پێیان داهات دەستمان لێ پاراستون جارێکی دیکە تووشمان بن دار بە دەستیان لێ دەبڕین
باغاکەشتان بڵێن پیاو دەکوژێ و دێنێ بەسەر چەتەدا بڵێن تاهیر دەیکوت کارێ نەکا بیکەینە پەڕۆی بۆسۆ بەڕەسوڵش بڵێن تاهیر دەیکوت پێی لە بەڕەکەی درێژتر نەکاتەوە ئێمە پێی دەبڕینەوە تۆڵەی سەعیدی لێ دەستێنین دەست هەڵگرێ ئەو کارانە نەکا ئێوە دەوێرن ئەو شتانە بڵێن ئەوەیان کە دەمڕاستی نێویانە لە تاهیر سۆ پێشوتی باشە ئەگە باوەڕ بکەن دەوێرم ڕاستپاردەکەت دەگەێنم هیچم لەسەر نییە بەڵام بڕوا ناکەن چۆن باوەڕ ئێمە دەکەن ئێوەماندی بێ تاهیر بانگی کردوتی قادر کاغز و قەڵەمە بێنە یەکتان ئاگری هەڵکەن چی ئاگری پێیە یەکێ لەو لاوە چەرخە نەفتینەی دەرهێنا و 3-4 جار لێدا و هەڵی کرد تاهیر لەسەر کاغز 4-5 کەلیمەی نووسی و دایە دەستی ئەوەیان بدەیە باوەڕ دەکەن دەبڕۆن تەرمەکە بارکە 15 کەس تەرمی شەژەمیان لە گوێ دێش هەڵبەست و بەپەلە ڕۆیشتە خوارێ ئاخر کەسیان هێشتا لە سەکۆ نەترازەوە تاهیر بۆ خاتر جەمیوتی ئەوانەی پێم وتم پێیان بڵێن کاغزەکەتان لەبیر نەچێ بیان دەنێ نانا لەبیرمان نەچێ دەیاندەینێ غەریب هەی غەریب دیارن جێگای غەریبان گۆشە و کەنارن هەر کەسێ ماچۆ غەریبی خاسن ئەویش بە جوملەی خوانەشناسن هەڵوەدا و ڕەبەنی غەریبی و کەس نەناسی ناشارەزایی بە شار و شەقام بە خەڵک و زاراوەیان بە پول بە پارە بە نرخ نەمە و دوورە پەرێزیان کرۆ لە قوشبنی چایخانەکەی بلە ئێرانی لە شاری سلەیمانی هەڵکورماوە و هەر دەڵێ حەمەزی تووریەکەی جارانێکانی توش نییە گز و کەنەفت ڕەنگپەڕی و لێو بەبار زەق دەڕوانێتە دار و دیواریان و لێیان مۆن دەبێتەوە چایخانەکە گەورەیە 4 کۆڵەکە 2 کاریتە و 3 بەرەدەستەکیان گرتووە بە کۆڵەکەوە بنمیچەکە بە پارچەیەکی شیندا پۆشا و دار و دەستەکی بە دیارەوە نییە لە 4 لای بنمیچەوە 4 زنجیر شۆڕەو بوون سەری هەر کامیان قولابێکی تی هەڵکێشاوە جێی هەڵواسینی تراتۆرن 2 بەدەنی چایخانەکە 1 پەتوون پەنجەرە و شوشە بەندە دەرگای خۆراوای دەچێتە سەر شەقام لای خۆرهەڵاتی دەچێتەوە بازار جەنگەی جەنجاڵی شارە نێو چایخانەکە بە 4 دەور و نێوەڕاستە مێز و کورسی ڕیزدانراوە کۆڵانی چۆڵە ڕێی هاموشۆیە لای سەرەوە لە قوشبوونی خۆراوەوە ڕیزە پلیکانێکی دارین بە 12 پلیکان وەسەر دەکەوێت لەسەر ئاخر پلیکانیان دەرکەیەکی شین دیارە نهۆمی 2 هەمە و میوانخانە و جێگای خەوە 2 سەماوەری ڕەشی زەرد و گەورە لەسەر مێزێکی پان و بەرینی ئاسنی لەبەر پەنجەرەی ڕووکاری بازاری قوڵت و هۆر هەروە دەکوڵێ لەوانەیە باڵ بگرنەوە مانقەلێک بە پولۆ ڕەژی دامرکاوە و لەولای سەماوەرەکان لەسەر مێزەکە 2 چادانی گەورەی چیمکۆی زەردی لەسرە کوڕە زەحێڵێک بە تەمەنی 21 ساڵ 22 ساڵێک لەبەر شێرەی سەماوەرەکان وەستاوە کۆمەڵە ئیسکانی لە تەشتی ئاو خستووە 1 بە 1 لە ئاوەکان وەردا و بە فوتەیەک دەیان سڕێ و سەرە و نخۆن لەسەر مێزەکە ڕیزیان دەکات لەبەر پەنجەرەی ڕووکاری شەقامەوە مانقەڵێک باش و شەبەندەکەیەوە نووساوە کۆمایەک ڕەژی لەلایەکی هەڵدراوەتەوە 2 پۆلواگەر لە ژێرەوە بەدەم کزەباوە دەگەشێنەوە لە حاندی مانقەڵەکە چاوەیەک لە شوشەبەندەکە دەرهاتووە لەم دیوەوە پیاوێکی کامەڵ تانوپۆ لە ڕیشی کەوتووە قۆڵی هەڵماڵیوە و پڕ تەشتێک گۆشتی قیمەی لە بەردەمە و سوز و دەستی لە جامعاوەکە وەردەدا و پڕ بە چنگێ قیمە هەڵدەگرێ و لە شیشیەدا لە ژانی ڕاستی لەسەر چوارچەوێکی دارین ڕیز لەسەر یەک هەڵیان دەچنێ لەولای مانقەڵەکەشەوە کوڕێکی مێرمەنداڵ تابلەمەیەکی پڕ لە ڕەژی لە بنەوە 2 پۆلۆ ئاگری تێدا بە تیلێکی درێژەوە بە دەوری سەریدا هەڵی دەخولێنێ لەگەڵ هەر سوڕێ ڕەژی دەگەشێتەوە و پریشاگر قرچ و هۆر بە 4 دەوردا بڵاو دەبنەوە پاشگەشانەوە تابلەمە ئاگری هێنایە ژوورە و 5 قلیاناوی ساز کرد و هەریەکێ لە بەردەمی مشتریدانە دەستیان کرد بە مژدێدان و قوڵتەقوڵ لەگەڵ هەرمژێ دووکەڵ وەکو مارێکی بۆری یاوی پێچ بە شوشەدا تاسەر ئاوەکە دەڕواتە خوارێ و لەسەر ئاو پەپۆکە دەخوا ئەو دیمەنە سەرنجی هەمەی ڕاکێشاوە بۆ وێنەی کە بە بەدەنی دیواری پشت سەماوەرەکەوە بە 4 بزمارەوە هەڵواسرا بوو وێنەی کابرایەکی ئەستورەی ورگن و سمێڵقەوی قلیاناویەک لە بەردەمێتی سەری لولەی قلیانەکە لە زاریدا و سمێڵی لولەکەی داپۆشیەوە باریکە دووکەڵێ بەم لاو ئەو لای سمێڵیدا بە ئاستەم دەمچوی داپۆشیوە شاگرد چایچیەکی لە ڕووباری بە ئیسکانی چاوە بە کڕنۆشەوە دەستە و نەزەری وەستاوە کاغزی وێنەکە لە بەر کۆنی و دووکەڵ زەرد هەڵگەڕاوە لەولا ئەوی ترەوە 2 وێنە هەریەک لە قەتعەیەک گیراون و بە 2 پەتەوە بە دیوارەوە شۆڕ بوونەتەوە وێنە یەکەمیان پیاوێکی بەهەیبەت و وێچووس کە جوانە
دەستێکەوە پاتۆڵی ڕەشی لەبەردا پشتێنی بۆری تابن هەڵگر لەسەر گرێسن کردووە خەنجەری دەبانی دەسک ماسی لەبەر پشتێن هەڵسەقاندووە شەدەیەکی گەورەی بەلارەوە لەسەر ناوە دەنکە ڕەشۆ بە تەوێڵەپان و چینەکەیدا تا سەر برۆ گرژەکانی شۆڕبوونەتەوە لەفکەی شەدەکە تا سەر پشتێنە گۆزنگریەکەی هاتوۆتە خوارێ و سۆرانی سپی کردووە بە قۆڵدا لەگەڵەوەی بزەی لەسەر لێوە تووڕە و بەسام دەنوێنێ سمێڵە ڕەش و ئەستوورەکەی بەری گیراوە و قەیتانی لێوی سەرەوەی دیارە ورە و وزەی پیاوانەی لێدەبارێ موچۆڵکی خستۆتە لەشی حەمەوە بینی دووهەمیان پێوەیەکی خوێنشیرین و ڕەزا سووکە ئەوەندە لە بەردڵان و ڕووخۆش و دەم ببزەیە بێ ئیختیار هەمە بەدەمیەوە پێدەکەنێ لە ناکاو کوڕەکە چایەکی دەستی بەرەو ڕادیۆ ئەندەلیاکە هێنا هەڵێنە و وێنەی لە بەرچاوی حەمەکە ون کرد دەنگی ڕادیۆی عێراق بەشی کوردی لە بەغداوە دەنگی ڕادیۆ زەینی حەمەی بەڕەو خۆی ڕاکێشا و بە تامەزرۆیەوە چاوی تێبڕی و گوێی بۆ شل کرد لەوەبەر لەمەولەوێ بیستویەتی ڕادیۆ هەیە تا ئێستا بە چاو نەیدیت بوو گوێی لێ نەبووە چووە نێو خەیاڵەوە هەموو دانیشتوانی چایخانەکە بێدەنگن لە پڕێکی لە قلیان کێشەکان دەمی لە قلیانەکە کردەوە بە دەنگێکی بەرزی کەریم گیان دەورێت چایمان بەرێ تۆزە دەنگ بۆ ڕادیۆش بەرە بزانی ئەو مامەستەیەوە چیمان بۆ دەڵێ سوارەی مەزنی سەد جاران بە من مەزنی سنگل لە پۆڵای و سرد لە ئاسنی ئەو ڕۆژەم تۆ بە مەردی دەدی کە شیرت هەڵدەکێشا لە کالانێ دەدبڕی کەپۆ و لوتی عەلیبەگی داسنی هەی سوار ئەمن چەندەم گاز کردی مەڕۆ بەتەنێ لەشکری عەبدوڵای حەسوێ ڕەڵەدی بەرازی گەلێ زۆرم برینانت دەکەنێ لە بەدەنێ وەگەڕێ چووکەڵە سوارێ وەگەڕێ چاوەکانی وەک دۆ دانە زەلیون و فرمێسکیان تێگەڕاوە لە بیانوم بجوڵێتەوە بڕژێتە خوارێ وەی دەزانی ئەو کەس لەگەڵ سوارەکەیەتی ئەو کەسی لەگەڵ کە سوارەکەیەتی کەبێ و سوارەش خۆیەتی و عەلیبەگی داسنیش ئەتابەگە لە ناکاو بەزرینگی ئیسیکانی کە کەریمی چایتی لە بەردەمی داینا ڕاپەڕی هەمە دەستیدایە کەوچکو و دوو کۆچێک شەکری لە چایەکە کرد و شێوانی بەدەم چاخواردنەوە چاوەکانی وەک دوو باشووتێ باڵیانگرتەوە و لەسەر وێنەی پەنای ڕادیۆکە لەنگەریانگر جێژ و من تێی دەڕوانێ دەستێک هێنا بە چاویدا و زیاتر لێی ورد بووە وەک ئەوەی باوەڕ بە چاوی نەکاوا بوو دیسان هەڵیانی گڵۆفیەوە دڵی دا خوڕپا و بەتەکان وە قڕتە و فرد کەوت لە جێ هەستا جێ گۆڕی لەو ڕوانگەوە تێی دەڕوانی وێنەکەش چاولەو دەجێڕێ لەگەڵی دەگەڕێ و بەدەمی و پێدەکەنی هانی دەدا زیاتر سەرنجی بدا هەتا لێ ورتر دەبێتەوە زیاتر لە ڕەوانی دانیشتەجێ دەبێ ئەو شێوە و دروشمە هێندە لە بەرچاوی ئاشنایە دەڵی بە درێژەی تەمەنی لەگەڵی بووە تا تەماشای دەکات جار لەگەڵ جار دڵی چونتر لێدا و مشکی دەهەژێ نێوچاوانی نایە سەر لەب و چاوەکانی چوونە سەرێک و چوونە نێو گێژاوی خەیاڵەوە بری وەک گچکە تاژی تێبەرنەدراو بە دەشتی کورتی تەمەنیدا ڕابچکە دەکا لەبەر دڵانی ناکامیدا سەرەنگەری دەبەستێ و نینوک هەڵدەوەرێنێ بە ئاکام هانادێنێتەوە بەرخۆی و دەڵێ ئەوە چێە؟ وەک چێ دەچێ و لە کوێ دیومە؟ ئاوێنە باخەڵێکی دەرهێنا بەدستیەوە دەڕوانێتە خۆی چاو لە وێنەکە دەکاتەوە و سەرنجێکی خۆیەدا چاوی لێ دەکاتەوە و سەرنجی خۆیەدا وێنەکە لە گوێن ئاوێنێکی باڵانوێن بێت و خۆی تێدادیت بێ هەر خۆی بوو دووسێ جار خەریک بوو لە جێ ڕاپەڕپڕ بەزاری هاوەرکە بڵێ ئەوە بەڵام خەریبی و کەس نەناسی و ئیزنەی نەدایە لە جێی خۆی دایمرکاندەوە وەک ماخولیا گێژ و وڕ چاوەکانی بوون بە جۆڵاتانە و ڕایەڵیان لەسەر ڕوخساری وێنەکە ناوەتەوە و پۆی خەیاڵی تێوادا گلێنەکانی وەکو دوو ماسی ڕەش لە نێو گۆمیلکەی چاویدا دەڵێی ژارماسییان خواردووە خۆ دەکەن بە بنەپەرچی مژۆڵیدا و دێنەوە دەرێ گێژ دەخۆنەوە نیوەڕۆیە و جەنگەی نیوەڕۆژەیە دەستە حەشیمەت لە هەردوو دەرگاوە دێنە ژوورێ چایخەنە ئاخنرا کەریم و کوڕەمەین منداڵەکە پەیدا کەباب و نان دەجێڕن کەبابچیەکە دەست کەباب وەسەر مەنقەڵی ئاگر دەخە و بە باوەشێن دەیگەشێنێتەوە لە کونی پەنجەرەوە هاوار دەکا کەباب بەنانی تازەوە فەرمون کەباب بۆنی کەباب بۆ چروک و دووکەڵ چایخانە و دەوروبەری پڕ کردووە و مادەوەی شتیای ڕێبوارە ساف دەکات و دایانکێشێتە ژوورێ
هاتوو هاواری کەبابچی و گرمەی خەڵک و دەنگی ڕادیۆ دەنگیان داوەتە دەنگی یەک و کەس لە کەس هیچ تێناگەم. هەما کاس و وەڕ چاوی لەسەر وێنەکەیە و لە زەریای ڕابردوودا وەکو کەسێ مەلە نەزانەیە پەل دەکوتێ. لە ناکاو دەستێ لە دواو شانی گوشی و کەشەفێ بە 3 نانی تازەوە دەستێک کەباب خشایە بەردەم سەری وەرسوڵان. کەریمی چایچی بوو، نانەکەی دانا و خەریکە بڕوە. هەمە مەچەکی کەریمی بە کەشەفەکەەوە تون کردوتی: کا کەریم، ئەرێ ئەگەر عیب نەبێ پرسیارێکم هەیە بیکەم. کەریم بە بزەیەکەوتی: عیبی چییە؟ ئەرێ ئەو وێنەیە وێنەی چییە؟ کەریم سەری بەرەو وێنەکان وەرسوڕان. ئەوەی خەجەرەکەی بەبەرەوەیە ئەوە شێخ مەحموودی نەمرە و ئەوی تریان وەستابراهیمە، خاوەنی ئەم چایخانەیە. دەیناسی؟ باشە خۆی کامەیە؟ ڕسمەکەی وێنەکەی زۆر ئاشنا دێتە بەرچاوم. وەڵای کاکە خۆی لێرە نییە، چۆتە سەفەر 2-3 ڕۆژی دیکە دێتەوە و دیارە غەریبیت. ئێرانیت؟ بەڵێ. تازە هاتووی؟ بەڵێ، ئەم بەیانە گەیشتمەتە ئێرە. دەیاخوا بەخێر بێ، منیش ئێرانیم. ئەو کەبابچێژ ئێرانیە، وەستا برایمیش زوو خەڵکی ئێران بووە. ئێستا شەر بە بلەی ئێرانی ناوی دەبن، تا نەڵی بلەی ئێرانی کەس نایناسێ. کارم زۆرە، دەبێ بڕۆم، دوایی دەتبینمەوە. ڕەنگە شەویش لێرە بی. دێیەوە؟ جێتان هەیە؟ جێمان هەیە، جێی باشت بۆ دائنێم. وەرەوە، جارە سرم جەنجاڵە، دەڕۆم. کەریم دوورکەوتۆتە، هەمە لەبەر خۆی و ناوی خاوێنەکە دووبار دەکاتەوە، دەڵێ: بلە ئێرانی، بلە ئێرانی. ئەو ناوە لەو ناکاڵێتەوە، نابێ ناوی ئەوە بێ. دەستی بر بۆ سینیەکەی بەردەمی. ڕێزە ڕێزە لە نانەکە دەپچرە و بە قەدەر سەرەنینۆکی کەبابی تێدەخا و نابەتڵانە لە زاری دەنێ. بێ ئەوەی لێو کاتەوە پیرانە و چاواشەی دەیجوێ. چای وەک 2 پەڕەسیلکە بە چایخانە و نێوخەڵک و سەرشەقامدا باڵێیادن. دابوو دەستور و سەر و بەرگی خەڵک هاتوچۆی ماشین و دووسەرخە بە شەقامدا جەنجاڵی و حەشیمەتی بە جەماوەر. ئەوانە هەموو بۆ ئەو تازە و نامۆیە، بێ ئەوەی خۆی بزانێت چاوی سوورانەوە سەر وێنەکە. وەک قیبلە ئەقرەبەی قیبلە نەمای چاوی سوژدە و کڕنۆشیان بردووە بەرشێوە و دروشمی و تێیدا دەچوێنەوە. دوانی وەڕۆیە، هەمە لە چایخانەوە دەرکەوت و تێکەڵی جەماوەری خەڵکە. شاری سلێمانی لە بەرچاوی دەریایکی بێسنوورە و ژاوەی دێرە حەشیمەت سەرسام و عەبەساوە. بە درێژای تەمەنی ئەوەندەی خەڵک بۆ جەماوەرە نەدیتووە. گێژ بێ ئەوەی خۆی بزانێ بەرەو دەچێ بە شەقام و نێو حەشیمەتا دەخولێتەوە. بەڵام بەر لەوەی لە چایخانەکە دوورکەوێتەوە، مزگەوتی بازار و پەنای چایخانەکەی کردووە بە نیشانە بۆ ئەوەی کە بگەڕێتەوە. شارە کوردنشینەکانی ئێرا بە تایبەتی شاری سلێمانی لەو کاتەدا قەڵاو مەکۆی پیاوانی سربزێ و هەڵاتووی دەوڵەتە دراوسەکان بوو، بە تایبەتی دراوسێک کوردەکان. قەدەغە و قۆڕغ بەرگیراوەکانیان بۆ نییە، جێکار و کاسبی و خۆشاردنەوەیە. بەهار و هاوین و پاییز و زستان کەس بێکار نابێ، گەرمێنە. وڵاتە گەرمێنەکان ڕۆژی گەرمە و شەوی فێنکە، شەوکە دەزرینگێتەوە بایەکی سەر هەڵدەکاتێ و تەزوو دەخاتە لەش، بە تایبەتی لە پاییز و زستان. ئاخر مانگی پاییز و سەرماوەزە، 7 و 8 مانگە. شەقام و کۆڵانی شار بە شەوقی کەمتەوژمی مانگ ڕەنگی زەوێکی خۆڵەمێشی گرتووە بەخۆیەوە، شەو درەنگانە. زارجار کە زەبایەک لە پەنجەرە دوودەرێکەوە کە ڕوە و قیبلە کراوەتەوە دێتە ژوورێ. دیوەکە بچووک و یەک تەختیە، بە بایەک سەر دەبێتەوە، پەنجەرەکە پێوەدەی گەرم دەبێتەوە. هەمە مچڕکێ بەلەشی داهات، بێەوەی قسەکانی کەریم ببڕێتەوە، سەبرێ هەستا و پەنجەرەکەی پێوەدا. هاتە سەر تەختەکە و لە شانی کەریمەوە دانیشت، جوابی پرسیارەکانی ئەداوە. ئای کەریم، ناوم حەمەدە، دایک و باوک و کەس و کاریشم هەیە و خەڵکی چۆمی مەجید خانم. تۆ چی؟ کەس و کارت هەیە؟ خەڵکی شوێی. کەریمی شەناسەیەکی قوڵی هەڵکێشا، چاوە کاڵەکانی نایە سەریە، کڵاوە سپیەکەی ڕاست کردەوە، پەنجە خەناویەکانی نایە نێو یەک و سەبرێوتی: باوکمە ڕەحمەتی خوا چووە، ئەو دەم کە لەوێ بووم دایک و برا و براژن و خوشکم بوو، ئێستا نازانم چیە ماوە چیە مردووە. خەڵکی سەرشیوی سەقزم، 3 ساڵە لەوێ ڕام کرد و پەراوێزەی ئێرە بووم، لە ترسی سەربازی و ئاغا ڕام کردووە. ئەتۆ سەربازیت کردووە؟ ناوەڵڵا، منیش وەک تۆ لە ترسی ئاغا و سەربازی هەڵاتوم. کاکەریم، تۆ بڵێ کارمەوە دەستکەوێ؟ کاکە چی زۆرە کار، تۆ چی یازانی؟ هیچ، لە کارێکی سوک دەگەڕم، کاری قورسم نەکردووە. بڵێ کارێکی سوکم وەگیرکەوێ؟ کاکە کار زۆرە، کەس بۆ کاردا نەماوە. شاگر قاوەچیەک، شاگر کەبابچیەک، سوزانم لە بەردەستی تاجر و توجارێ. ئێرە لەو کارانی زۆرە، کەمتر خەڵکی ناوشار لەو کارانە دەکەن، زۆرتر خەڵکی هەندەران بۆ ئەو کارانە دەکەن. وەستا ئەبراهیم نییە لە ماڵەوە، با بێتەوە ڕەنگە کاری تۆی بێ. چەند ڕۆژ لەمە بەر چایسیەک لێرە کاری دەکە، ئەو ڕۆیش لەوانەیە بێتەوە تۆ لە جێ ئەو دالێ، بێتەوە خۆم پێی دەڵە، بەڵکو لێرە دامەزەی. ئەگەر دامەزای بەخوا خۆش دەبووە. لەو دەمەوە کەریم قسە دەکا، بەدەم قسەکانی و پەنجەکانی دەخا بەم دیوەدی ودا هەڵیان دەگڵۆفێ.
حەمە بەسەر سوورمانەوە سەرنجیدا پەنجە خەناویەکانی بەشەرمە و پرسی کا کەریم باشە گەر عیب نەبێ دەستت بۆ داوە لە خەنە. کەریم سەرنجی دەست و پەنجەی خۆیدا بە بزەوتی کاکە بە ناشکری نەبێبووین بەکرد ئەو نە ئاوی کوڵاتی و پیا ئەڕژێ ناسکی کردوێتەوە کاری قاوەچێتی ئەوەیە ئیشەڵا دەستی تۆش لە خەنە دەگرین باوەستا برایان بێتەوە. هەردوو دەستیان کرد بە پێکەنی ئەو شەوە تا درنگانە پێکەوە دوان. کەریم سینە ساف و ساکارە ئەوەی لە دڵیدا بوو بێ پێچ و پەنا جێڕایەوە. حەما خۆڕاگرانە هەموو شتێک ناڵێ زۆرتر پرسیار دەکەن. زۆربەی پرسیارەکانی سەبارەت بە بلە ئێرانیە. کەریم ئەوەی زانی بێتی بۆی باس کردووە. 3 شەو بە شەوگاری پاییز پێکەوە دانیشتون. دۆستایەتی و نێوانخۆشی کەریم و حەما شەو بە شەو خۆشتر دەبێ. لە مایۆ 3 ڕۆژەدا حەمە بێئۆقرا چاوەڕوانی گەڕانەوەی بلە ئێرانیە. ئەمڕۆ ڕۆژی 4ەمە و وادەی گەڕانەوەیەتی. حەمە وەک ژان کردو لە بەیانیەوە هەر دەچێتە دەرێ و دێتە ژوورێ. دەمادەمی عەسر حەمە سەری هێنایە ژوورێ. کەریم بە چاوتەی گەیاند و ئاماژەی کرد. کابرایەکی ئەستووری ورگن نێوچاوان چرچلۆسکەی تاڵێکی قش پێوەی نییە. بڕۆی بەجێ برۆ باریک و جوانەکانی وێنەکە پان و ئاڵۆز تاڵ بەربوونەتەوە بەرچاوە سیسەکانی گرتووە. کە پۆزل و داچۆڕاوەکەی بەسەر سمێڵە ماش و برنج و قەڵتەکەیدا شۆڕ بووەتەوە. دەم و لێو ئەستور و زرپنەیە. ڕوومەت و چەناگەی لە چاو وێنەکە پان و درێژن و هیچ پەیوەندیەکیان بەیەکەوە نییە. تەنیا پەیوەندیەکی هەیان بێ بزەی لێویانە و بەس. حەما بە وەڕەزیەکی زۆرەوە سەری داخست و چوە قوشبنی سەرەوەی چایخانەکە دانیشتوم تەواوی ئاواتەکانی چەندین ڕۆژەی کە لە دەرونی دابەدی کردبوون لە گۆڕستانە کۆنەکەی دڵیدا ناشتی لە دڵەوتی بلە ئێرانی ئەو ناوە پڕ بە پێستێتی دەبێ هەر ناوی بلە بێ. لەو دەمەیڕا حەمە بێدەنگ لە قوشبنی چایخانەکە دانیشتووە بلە ئێرانی چاوی لێزەق بۆتەوە بەسەر سوڕمانەوە تێی دەڕوانێ. دەڵێ لەمە و پێشدیوێتی بۆی ناچێتەوە سەرێک لە شێو کەی شێوە دروشمی هێندە ئاشنا. دەڵێ وێنەگر مێشکی وێنەی کێشا و ئاوەتی و خێنە و ڕەوانی بووە. لە دڵەوتی ئەو کوڕە چێە؟ چاو برۆ و دەم و لوتی ڕێک لە ئاواتی کوڕم دەچێ. دەڵێ سێوکن کراون بە دوان ئەگەر ئەم قەوم و قۆڵ و سەوزە و بەتەمەنتر بایە دەمگوت خۆیەتی تۆ بڵێ چێ بێ لە غەریبە دەچێ ڕەنگە ئێرانی بێ. زن و خۆشەویستان بلە ئێرانی و حەما هەردوو لە دوودڵیدان و دەڵێ یەکتریان ناسیوە. حەما لە ڕێگای وێنەکەوە واز دەکا کە بلە داناسێ وە بلەش بەو شێوازەی کە لە کوڕەکەی دەچێ زەینی سوێتە سەر حەما بەڵام یەکتر ناناسن و نازانن کە چێن. ئێمەش نازانی کە چێن ئێوەش نازانن کە چێن. بۆ زانینی ئەم هەموو شتە هاوڕێ بن لەگەڵماندا لە ئەڵقەی داهاتوو لە خوێندنەوەی ڕۆمانی هەزار شکەوت. تا ئەو کاتێکی شاد بۆ هەموو لایەکدا.